تۆمارکراوەکانی ڕێکخراوی بنیاد. ناوی کتێب جیهانی لە دەستچوو، نووسینی ئانتۆنی گیدنس، وەرجێڕانی لە عەرەبیەوە ئاوات محەممەد، بابەت لێکۆڵینەوە، نەخشەسازی و بەرێک نما، تیراژ 750 دانە، بەرێک ئارام، چاپی یەکەم هەولێر 2007، نرخی 2000 دینارە، چاپخانەی تیشک، کۆی لاپەڕەکانی 90 لاپەڕە، بەرواری 16 2013، خوێندنەوەی بەیان ڕەسوڵ، جێبەجێکاری دەنگ بێسون مستەفا. بیسەری خۆشەویست، پەرتووکی جیهانی لێ دەستدەرچوو پێک هاتووە لە 7 تڕاک بەم شێوەیە: تڕاکی 1 گیدنس چێە و دەستپێک، تڕاکی 2 پێشەکی، تڕاکی 3 گلۆباڵیزەیشن، تڕاکی 4 ڕیسک، تڕاکی 5 نەریتەکان، تڕاکی 6 خێزان، تڕاکی 7 و کۆتایی دیموکراتیەت. ناوەڕۆک: گیدنس چێە، دەستپێک، پێشەکی، گلۆباڵیزەیشن، ڕیسک، نەریتەکان، خێزان، دیموکراتیەت. ئانتۆنی گیدنس ڕاگیری کۆلیژی ئابووریە لە لەندەن، زیاتر لە 30 کتێبی ئامادە کردو و نووسیوە، هەر هەمویان بۆ سەر چەندەها زمان وەرجێڕراون تاوەکو ئێستا 10 کتێبی لەسەر نووسراوە، یەکێکیان لە 4 بەرگ پێک هاتووە لە کتێبەکانی خۆی: پاشکۆکانی مۆدێرنا 1989، مۆدێرنە و ناسنامەی خود 1991، ئاڵوگۆڕەکانی سۆس 1992، پۆست چەپ و ڕاست 1994، بەرگریەک لە سۆسیۆلۆژیا 1996، ڕێگەی سێیەم نوێکردنەوەی دیموکراتیەتی کۆمەڵاتی 1998. کتێبی ڕێگای سێیەم لەلایەن ئەکادیمیا و سەرکردە سیاسەکان سەراپای جیهانە و گفتوگۆی لەسەر کراوە. هەروەها کتێبی سۆسیۆلۆژیا دەبێتە دەستپێکێکی سەرەکی بۆ بابەتەکە. ساڵی 1999 ڕادیۆی بەریتانی وەک مامۆستای بەرنامەی وانەی ڕیز هەڵی بژارد. دەستپێک ئەم کتێبە لە سەرەتاوە بریتی بوو لە زنجیرەوانەکانی ڕیز کە ساڵی 1999 ڕادیۆی بەریتانی لەسەر هەردوو وێزگەی 4 و خزمەتگوزاری نێودەوڵەتی پەخشی کردووە. هەندێک جیاکاری بۆ من تێدایە کە دواوانەبێژی بەرنامەی وانەکانی ڕیسک بووم لە سەدەی 20دا، وەک کات بە باشم زانی چارەسەری هەندێک پێشنیاری خوازراو بکەم سەبارەت بە حاڵی جیهان لە کۆتای سەدەدا. هەروەها ئومێدخواز بووم ئەم وانانە جیاوازی بڕوژێنن. ئەم ئومێدەشم هاتە دی، بە شێوەیەکی باش هێرشی کرایە سەر، هێرش لەلایەن ڕۆژنامە و گۆڤارەکانی جیهانەوە، بەڵام خۆشبەختانە ئەم هێرشە بە بەرەنگاریەکی زۆریش بەرەو ڕوو بووەوە. ئەو زنجیرەوانەیە و ئەم کتێبەم بە ناونیشانی جیهانی لە دەست و ناودێر کرد، چونکە ئەم ڕستەیە ئەو هەستە کوور دەکاتەوە کە زۆربەمە لە باوەشی گرتووە. ئێمەی کە لە زەمانێکی گۆڕانکاری زۆر خێرا دەژین، بەڵام من یەکەم کەس نیم زاراوەی جیهانی لە دەستچوو بەکار بهێنم. بەڵام من تاکە کەسێک نیم لە ناو وانەبێژەکانی ڕیسکدا ئەو گزارشتەی بەکارهێنابێت. ئەم گزارشتە ناونیشانی زنجیرەی وانەی ڕیز بوو کە ئادمۆن لیشی ئانتۆپۆلۆژی بەر لە چارەسەدەیەک دای. بەڵام ئەو لە پێشەوەی ناونیشانەکەی نیشانەی پرسیاری دانابوو بڕوا بکەم ئێستا پێویست بەم حاڵە بکات. لیش وانەکانی لەناو ستۆدیۆکانی ڕادیۆی لە لەندەن تۆمار کرد، وەک هەموو ئەوانەی تا ئێستا بەشداری ئەم نەریتیان کرد بوو. بەڵام مێژوونووسی پسپۆر لە جەنگدا جۆن کینگن لە ساڵی 1998دا ئەم نەریتەی تێک شکاند و ڕاستەوخۆ قسەی بۆ ئەو جەماوەرە بانگێش کراوە کرد. پاش هەموو وانەیەک ئەڵلقەیەکی بۆ پرسیار و وەڵام تەرخان دەکرد. وانەکانی منیش هەمان شێوەیان وەرگرت، بەڵام سەرپێچێکی تری تێکەوت. ئەمە یەکەم کۆمەڵەوانەیەکە لە چەند وڵاتێک دەگوترێتەوە کە هەردووانەی یەکەم و کۆتایی گلۆباڵیزەیشن و دیموکراسی لە لەندەن وتراونەتەوە، بەڵام ڕسک و نەریت و خێزان لە هۆنگ کۆنگ و نێودەهلی و واشنگتن سیدی وتراونەوە. هەروانەیەک لەلایەن بیسەرانەوە زۆر بەتوندی وەڵام دەدرایەوە. لێرەدا دەخوازم سوپاسی هەموو ئەوانە بکەم کە بەشداریان لەو گفتوگۆیانەدا کرد. هەروەها سوپاسی ئەوانە بکەم کە بە ئینتەرنێت گفتوگۆیان سەبارەت بەوانەکان کرد. ئەوەی هەوڵمدا بیکەین دامەزراندنی گفتوگۆی ئەلکترۆنی گردوونە سەبارەت بە گلۆباڵیزەیشن لە سەرتاسەری گۆی زەویەوە. خەڵک بە دوواداچوون و ڕەخنەی خۆیان بۆ ناردم. هیوادارم ئەوانەی نەمتوانی وەڵامی پرسیار و خاڵەکانیان بدەمەوە
هەروەها من زۆر قەرزباری ئەو کەسانم کە بە شێوەیەکی ڕێکوپێک هەوڵی پەرەسەندنی ئەم وانەیان دەدا. هەموو ئەو سەرکەوتنانی لەم وانەیەدا بەدەست هاتوون بۆ ئەوان دەگەڕێتەوە. ئەمەوێت بە دیاریکراوی ئەمانە دەستنیشان بکەم. جیمز بۆڵ، چاودێری وێزگەی ڕادیۆی 4، هەروەها سیر کریستۆڤۆر پلانت، سەرۆکی ئەنجومەنی ئیدارەی وێزگەی ڕادیۆی بەریتانی، جۆتیس ویلیام، بەرهەمهێنەری وانەکان، چارلز سیگهر و سیما تاباتڵ و گاری ویزبی و مارک بایفۆرت، مارک سمیس و ماریۆن گرینۆد و جینی ئابرامسکی و سولیناس و شیلا کۆک و سەرجەم تیمی ڕادیۆی بەریتانی بکەم. هەروەها سوپاسی دایڤد هێڵ دەکەم کە تەماشای چەند دەستنووسێکی جیازای کرد و کۆمەڵێک تێبینی وردی پێدام. ئانتۆنی گیدنس، یۆنیۆ 1999. پێشەکی جیهان زۆر بەپەلەیە، لە کۆتایی نزیکبوونەوە دەبێتەوە. ئەمە ئەو وشانن کە سەرۆکی ئەسقافیەی وڵڤستان لە شاری یۆڕک لە ساڵی 1914 وەک ئامۆژگاریەک پێشکەشی کرد. ئاسان ئەگەر ئەمڕۆ هەستی وا گزارشتی لێ بکرێت. ئایا ئومێد و وەسوەسەی تایبەت بە تافێکی دیاریکراو کۆپیەکی تافیەکەی پێشوێتی؟ ئایا ئەو جیهانی ئەمڕۆ تێیدا دەژین واتە جیهانی سەدەی 20 لە جیهان و زەمەنە تێپەڕیوەکان جیاوازترە؟ لە ڕاستیدا وایە چەندەها هۆکاری بابەتی هەن وامان لێ دەکەن بڕوا بەوە بهێنین ئێمە لە تافێکی گۆڕانکاری مێژووی سەرەکیدا دەژین. جگە لەمەش ئەو گۆڕانکاریەی کاریگەریمان لەسەردا دەنێت تەنها بۆ ناوچەیەکی جیهان کورت نەکراوەتەوە، بەڵکو بەسەر هەموو گۆی زەویدا بڵاو بۆتەوە. لەژێر کاریگەری زانست و تەکنەلۆژیا و فکری ڕۆشندا سەردەمەکەمان پەرەی سندووە کە ماگەکەی بۆ ئەوروپای سەدەی 17 و 18 دەگەڕێتەوە. ڕۆشنبیری پیشەسازی خۆرئاوای بەهۆی سەردەمی ڕۆشنگەری پێکات، ئەویش لە بواری کتێبی ئەو بیریاریانەی بەرەو ڕووی کاریگەری ئاین دوگماتیزم بوونەوە. بۆ ئومێدی بە ئاراستەیەکی فکری بەهێزتر بگوێزرێنەوە کە بەهای ژیانی زانستی مسۆگەر بکات. فەیلسوفەکانی سەدەی ڕۆشنگەری لە تێڕوانینێکی سادەوە هەستیان پێکرد، بەڵام بە ڕۆشنی زۆر بەهێز بوو. باوەڕیان بەو تێڕوانینە هەبوو کە دەیگوت چەند لە خۆمان جیهان تێبگەین هێندە دەتوانین مێژوو بۆ بەستی خۆمان ئاراستە بکەین. لەبەر ئەوە پێویستە خودی خۆمان لەو نەریت و لایەنگیریی ڕابردوو هەمانە ڕزگار بکەین تاوەکو بتوانین کۆنتڕۆڵی پاشەڕۆژ بکەین. کارل مارکس کە بە زۆرێک لە بیرکردنەوەکانی قەرزباری فەیلسوفەکانی سەدەی ڕۆشنگریە زۆر بە ئاسانی ئەم بیرۆکەی داڕشت وەگوتی دەبێت لە مێژوو بگەین بۆ ئەوەی مێژوو دروست بکەین. لەبەر ڕۆشنای ئەم بیرکردنەوە مارکس و مارکسیزم کاریگەری گەوریان لە سەدەی 20دانە. بەپێی ئەم تێڕوانینە جیهان لە دەرئەنجامی پەرەسەندنی زانست و تەکنەلۆژیاوە زیاتر جێگیر و بە سیستەمتر دەبێت. زۆرێک لەو بیریاریانەی لەگەڵ مارکس کۆک نەبوون بڕوایان بەم بیرەن هێنا. جۆر ئۆلیۆلی ڕۆمانوس پێشبینی ئەوەی دەکرد کۆمەلگایەکی زۆر جێگیرمان دەوێت، دەتوانین پێشبینی ڕێچکەکانی بکەین تا ڕادەیەک شتێکی بچووک لەناو ئەو ئامێرە کۆمەڵاتی ئابووریە زەبەلاحەدا. ئەمەش حاڵی زۆرێک لە بیریارە سۆسیالیستیەکان بوو. لە نمونەی ماکس فێبەری سۆسیۆلۆژی ئەڵمانی ئەو جیهانی ئەمڕۆ تێیدا دەژین. لەو جیهانە ناچێت ئەو بیریارانە پێشبینیان کردووە. لە بری ئەوەی بیگرین و بیخەینە ژێر ڕکەفی خۆمانەوە پێدەچێت ملکەت بێت. ئەوە جیهانێکی لێدەستچووە. جگە لەمانە هەندێک لەو کاریگەریانی دەبووە ژیانی وەک یەقین لێ بکرایە، زیاتر پێشبینی بکرایە، لەوانە زانستی پەرەسەندن و تەکنەلۆژیا بەگشتی دەرەنجامی پێچەوانەماندا بەدەستەوە. گۆڕانکاریەکانی کەش و هەوای گردوونی و ئەو شتانی لێ دەکەونەوە لەوانە دەستێوەردانی ئێمە بۆ ژینگە بەدەست هاتبێت. ئەگەر چی زانست و تەکنەلۆژیا دوو شتی زۆر پێویستن و ناتوانین دەستبەرداریان ببین. بە تایبەتی بۆ هەوڵی ئێمەیە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڕیسکە دەیبینین ئەوان بە پلەی یەکەم بوونەتە هۆی خوڵقاندنی. لە ڕاستیدا ئێمە بەرەو ڕووی زۆر مەترسی بووینەتەوە، لەوانەوە بەرزبوونەوەی پلەی گەرمای گردوون کە پێشتر لە مێژووی مرۆڤایەتیدا بۆ ڕووە حاڵەتی خۆی و نەبینیوەتەوە. زۆرێک لە مەترسیەکان و نەبوونی یەقینە نوێیەکان نوێ لە ناوماندا بە چاوپۆشی لەو بەها دەستکەوتانەی ئەو مەحرومیەتەیدا دەچێژن. ئەم مەترسیانە بە گلۆبالیزیشنەوە بەندە. ئاماژە بۆ هەموو گۆڕانکاریانە دەدات کە بابەتەکانی ئەم کتێبە پێک دەهێنن. زانست و تەکنەلۆژیا هەر خۆیان بوون بە گلۆبالکرا و کە ڕێژەی ئەو زانایانی ئەمڕۆ لە جیهانە کار دەکەن لە ژمارەی ئەو زانانی زانست لە مێژووی مرۆڤایەتی ناسیوەتی زیاترە. هەروەها گلۆبالیزیشن خاوەنی چەندەها ڕەهەندی ترە. چەندەها مەترسی و نایەقینی دەخاتە گۆڕاپانەکەوە، بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە ئابووری ئەلکترۆنی گردوونەوە هەیە. بۆ خۆی پەرەسەندنێکی نوێیە، هەروەها بە گوێرەی زانستی شەوە وایە.
مەترسیەکانی لێرەدا بە چەکێکی دووسەرن، ڕسکەکان بە توندی نوێکردنەوە و بەسراونەتەوە کە ناکرێت لە کاریگەریەکانی کەم بکەینەوە لەبەر ئەوەی پاڵپشتی پۆزەتیفی مەترسیداری و وەبەرهێنانە کڕۆکی هێزی پاڵنەری گڵۆباڵیزەیشنیشی ئابووری پێک دەهێنێت. هەروەها پرسیار لە کونیەی گڵۆباڵیزەیشن دەکات ئایا دیاریدەیەکی تەواو نوێ و پێگەیە بۆ دایلۆکی چڕ. ئەم دایلۆکە لە بەشی یەکەمی ئەم کتێبە باس دەکەم چونکە زۆربەی ئەوانەی پاشتر دێن پشت بەم دایلۆکە دەبەستن، بەڵام واقعی ئێمە پێی دەژین بە شێوەیەکی تەواو کاریگەر دروست دەکاتەوە. خۆر ئاوا گڵۆباڵیزەیشن بەڕێوە دەبات کە ئەو جێپەنجانەی هەڵی گرتووە بەڕوونی هێزی ئابووری و سیاسی ئەمریکی دەردەخەن، هەروەها خاوەنی کاریگەری ناتەواوە. ئەگەر چی گڵۆباڵیزەیشن مانای باڵەدەستی خۆر ئاوانیە بەسەر هەموو جیهاندا، چۆن کاریگەری لەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا دەنێت بە هەمان شێوە لەسەر وڵاتی تریدا دەنێت. سەدەی 21 بەرەنگاربوونەوەی نێوان ئۆسیەت و لێبوردی ئۆزمۆپۆلیتالیەتی بەخۆیە دەبینێت لە جیهانی بە گڵۆباڵکراودا کە زانیاری ئەندێشە بە شێوەیەکی ڕێکخراو لە هەموو جیهاندا لێوە دەردەچێت. ئێمە لەگەڵ ئەوانی تر بە شێوەیەکی تر بری دەکەینەوە و بەردەوام دەبین. ئەوانەی بە شێوەیەکی تر دەژین خاوەنی تێڕوانینی گۆزمۆپۆلیتن بەخێر هاتن و پاڵپشتی ئەم ئاڵۆزیە ڕۆشنبیریە دەکەن، بەڵام ئۆسلێتەکان بە مایی مەترسی و دڵەڕاوچی دەزانن. ئەمانە ئەگەر لە ژێر سایی ئاینی یان ناسنامەی ڕەگەزی یان نەتەوەیتیدا خۆیان هەشار بدەن، هەوڵی ئەوە دەدەن نەریتی پوخت دووبارە زیندوو بکەنەوە. زۆر جار ئەم بە پۆشاکی توندوتیژی خۆی مەڵازداوە کاریگەری ڕەوایە ئومێدەخوازی سەرکەوتنی تێڕوانینی گردوونی ببن. لێکتربوردن لەگەڵ فڕی ڕۆشنبیری زۆر بەتوندی بە دیموکراتیەتەوە بەستراون. ئەمڕۆکە دیموکراتیەتی هەموو دنیای گرتۆتەوە. گڵۆباڵیزەیشن لە پشت ئەم داگیرکەرە دیموکراتیەوە وەستاوە. لە هەمان کاتدا بەدژ لەوەی پێشکەش کراوە سنوورەکانی بنیادی دیموکراتی سیستەمەکانی ئەمێسا بەرفراوان بکەن و بە شێوەیەک ئەو کارە بکەن کە وەڵامدەرەوەی داواکاریەکانی چاخی گڵۆباڵیزەیشن بێت. لەوانەی نەتوانین بەسەر مێژووماندا بە باڵادەست بین، بەڵام دەتوانین و ئەرکی سەرشانمانە ڕێگاکانی ئەم جیهانێ دەستوان بدۆزینەوە تاوەکو لەسەر پێی خۆی بوەستێ. ئەم بەشەش بە کۆتا هات. گڵۆباڵیزەیشن کچێکی هاوڕێم لە ژیانی گوتنیشینی ناوەڕاستی ئەفریقا دەکۆڵێتەوە. بەر لە چەند ساڵێک بۆ یەکەم جار سەردانی ناوچەیەکی گۆشەگیری کرد. لەو کاتەدا توێژینەوەیەکی مەیدانی ئەنجام دەدا. کاتێک گەیشتە ئەوێت داوت کرا تاوکو ئێوارێک بەسەر بەرێت و لە نەریتە چەسپاوەکانی ئەو کۆمەڵە لۆکاڵەی گۆشەگیرە بگات. لەبڕی ئەوە بۆ نەکەبوو بە تەماشاکردنی فیلمی غەریزەی سەرەکی بە ئامێری ڤیدیۆیی. ئەو فیلمە هێشتا لە سینەماکان نمایش نەکرابوو. ئەم جۆرە ڕوودانە شتێکمان دەربارەی جیهانەکەمان پێڕادەگەێنێت. ئەوەی پێمان دەڵێت خراپترین کارەکان نییە. هەر هێندەش نییە مرۆڤەکان کۆمەڵێک ئامێری مۆدیرنیان بۆ خۆیان زیاد کردووە، ئامێری ڤیدیۆ و تەلەڤیزۆن و کۆمپیوتەر و شتی لەو بابەتە، یان بۆ شێوازی ژیانیان زیادیان کردووە. بەڵکو ئێمە لە جیهانێکی گۆڕاودا دەژین کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیانماندا دەنێت. ئەمە بەدەر لەوەی بەرەو چاکتریان خراپتری دەبات. ئێمە پاڵ بە خۆمانەوە دەنین تا بچینە نێو ڕژێمێکی گردوونەوە. هیچ یەکێک لە ئێمە ناتوانێت بە تەواوەتی لێمان تێبگات، بەڵام هەر هەمومان هەز بە کاریگەریەکانی دەکەین. لەوانەیە وشەی گڵۆباڵیزەیشن وشەیەکی سەرنجڕاکێش یان چاپوک نەبێت، بەڵام بە هیچ کڵۆجێک. بۆ ئەوانەی دایانەوێت لە پاشەڕۆمان بگەن بیانەوێت و بزانن لە کۆتایی سەدەی 20دا چی لێدێت فرامۆشی بکات بەهۆی ئەو هەموو گەشت و سەفرانەوە. لە هەموو وڵاتەکاندا گەرمترین گفتوگۆم سەبارەت بە گڵۆباڵیزەیشن بیستووە. لە فەڕەنسا بە مۆدینالیزەیشن ناودێری دەکەن، لە ئیسپانیا و ئەمریکای لاتین گڵۆبالیزەیشن ناودێری دەکەن، بەڵام ئەڵمانیەکان دەڵێن گڵۆبالیزەرینگ. بڵاوبوونەوەی جیهانی ئەم زاراوەیە خۆی شاید حاڵی ئاشکرای ئەو پەرەسەندانەیە کە ئاماژەمان پێدەدات. هیچ گوتارێکی سیاسی کامل نابن ئەگەر ئاماژە بەم زاراوە نەدات. ئەگەرچی ئەم زاراوە تا کۆتای هەشتاکانی سەدەی 20 بەکار نەدەهات، نە لە ئەدەبیاتی ئەکادیمیا و نە لە ژیانی ڕۆژانە بەرچاومان نەدەکەوت. ئەم زاراوەیە لە نەبوونەوە بوو بە زانست بەسەر ئاگرەوە لە هەموو شوێنێک دەدەرۆشێتەوە. بەر لە چاوپێکەوتنی بڵاوبوونەوەی لە پڕی ئەم زاراوەیە نابێت ئەوەمان لەیاد بچێت ئەم بیرۆکەیە هێشتا ناتەواوە یان ڕەوەندی فکری بەرهەڵستیارە. لە ڕاستیدا گڵۆباڵیزەیشن پەیوەندی بۆ پێشنیارەوە هەیە کە دەڵێت ئێمە هەر هەمومان لە یەک جیهاندا دەژین، بەڵام بە دیاریکراوی مەبەستمان چییە؟ ئایا ئەم دەستەواژە ڕازگۆیە؟ بیریارەکان چەندەها تێڕوانینی جیاوازیان سەبارەت بە گڵۆباڵیزەیشن لەو گفتوگۆیانە وەرگرتووە. تێڕوانینی جیاوازیان سەبارەت بە گڵۆباڵیزەیشن لەو گفتوگۆیانەدا وەرگرتووە کە دژی ئاراستەی گڵۆباڵیزەیشنن هەندێک لە سەرجەم مەسەلەکاندا کێشەیان هەیە.
ئەمانە بە بەدگومانەکان ناودێر کراون بەپێی تێڕوانینی ئەم بەدگومانانە سەرجەم ئەو قسە و باسانەی سەبارەت بە گلۆباڵایزیشن دەکرێت هەر هەمووی ژاوە چەند سوود و کاریگەری نەکبەتی هەبێت ئەوە ئابووری جیهانی بە هیچ شێوەیەک لەوانی تر پێشتر جیاوازتر نین جیهان بەڕادەیەکی زۆر لەسەر ئەم تەرزە کار دەکات وەک چۆن ساڵانی پێشتر کاری کردووە بەدگومانەکان دەڵێن هەموو وڵاتان هەندێک داهاتیان لە بازرگانی دەرێچیەوە دەست دەکەوێت جگە لەمانە هەندێکی باش لە ئاڵگۆڕی ئابووری لە نێوان هەرێمەکاندا ئەنجام دەدرێت لە بڕی ئەوەی جیهانی بێت بۆ نمونە وڵاتان یەکێتی ئەوروپا مامەڵەی بازرگانی لەگەڵ یەکتردا دەکەن ئەمیان بەسەر هەموو بازرگانیەکانی تردا دەسەسپێنێت وەک گوتلەی ئاسیاوی پاسیفیکی یان باکووری ئەمریکا هەندێکی تر هەڵوێستێکی جیاتر وەردەگرن ئەوانە کە بە ڕادیکاڵەکان ناودێر دەکرێن ئەوان ڕان وایە گلۆباڵایزیشن نەک واقعیەتی تەواوە بەڵکو پێوەدانگەکانی لە هەموو شوێنێک هەست پێ دەکرێت ئەوان بۆ ئەوە دەچن کە بازاڕی جیهانی زۆر پەرەسەندووترە لە ساڵانی 60 سەدەی 20 گرنگی بە سنوورە نێودەوڵەتیەکان نادات وڵاتە نەتەوەیەکان ئەو باڵادەستی جاران هەیان بوو لە دەستیان داوە هەروەها سیاسیەکان زۆربەی توانای خۆیان بۆ کاریگەری دانان لەسەر ڕەوەندی ڕووداوەکان لە دەست داوە جێگەی سەرسوورمان نییە کە ئێستا کەس ڕێز بۆ سیاسیەکان دانانێت یان شتەکانیان زۆر بەلاوە گرنگ نەبێت تافی دەوڵەتی نەتەوەیی بەسەرچوو دەوڵەتی نەتەوەیی وەک کنیشی ئاوهەمی نووسەری یابانی پسپۆر لە بواری کاروباری کارکردندا بزنسدا دەڵێت بووە بە ئەندێشە ئاوهەمی و ئەو نووسەرانی وەک ئەون ئەو قەیرانی ئاسیا لە ساڵی 1990 ڕوویدا گەواهی ڕوودانی گلۆباڵایزیشنن لەلایەنەوە تەماشا دەکرێت وەک لەرزێنەری هەموو جێگرەکانی تەماشای دەکەن بەدگومانەکان مەیلی لە یانگریان بۆ چەپی سیاسی هەیە بە تایبەتی چەپی کۆن ئەگەر ئەوەی ڕوودەدات لە جەوهەردا بریتی بێت لە خوڕافە ئەوە دەتوانین بڵین هێشتا حکومەتەکان دەتوانن کۆنتڕۆڵی ژیانی ئابووری بکەن هەروەها دەوڵەتی خۆشنودی دەتوانێت پێکەوە گرێدانی خۆی بپارێزێت بەپێی بەدگومانەکان گلۆباڵایزیشن بریتیە لە ئایدۆلۆژیایەک لایەنگرانی بازاری ئازاد بەرهەمیان هێناوە کە هەوڵی بەرتەسکردنەوەی سیستەمی خۆشنودی دەدەن و تا خەرجی حکومەت بچووک بکەنەوە لە باشترین حاڵەتدا ئەوەی ڕوودەدا پێداچوونەوەی ئەو بارودۆخە بووە کە جیهان بەر لە سەدەیەک تێیدا بووە لە دەوروبەری کۆتایی سەدەی 19دا بەڕاستی ئابووریەکی جیهانی کراوە هەبوو ڕێژەیەکی گەورە لە بازرگانەکان تێیدا دەدرۆشایەوە بە تایبەتی بازرگانی دراو کەواتە لەم گفتوگۆدا چێ ڕاستە بەڕای من بەڕادیکاڵەکان بەختیان لە ڕازدا دەبێت قەبارەی بازرگانی ئەمڕۆ لە هەموو تافەکانی تر بەرفراوانترە هەروەها ژمارەیەکی زۆر لە کاڵا و خزمەتگوزاری لە خۆ دەگرێت ئەمە جگە لەو جیاوازەی لە قەبارەی ئاڵگۆڕی سەرمایە بەدی دەکرێت ئابووری جیهانی بەوەی ئاراستە دراوی ئەلکترۆنی وەرگرتووە ئەو دراوەی تەنها وەک ژمارە لەسەر کۆمپیوتەر هەیە کە پێشتر هاوتای نەبووە لەم ئابووری ئەلکترۆنیە جیهانی نوێدا بەڕێوەبەری سندوق و بانک و کۆمپانیەکان ئەمە جگە لە ملیۆنەها کەس دەتوانن ژمارەیەکی ئێجگار گەورە لە سەرمایە بەدەستنا بە یەک دوگمەدا لەسەری ئەم جیهانە و بۆ ئەو سەری جیهان بگوازنەوە کاتێک ئەم کارە دەکەن دەتوانن ئەو جێگیری لەو ئابووریە هەیە بیلەرزێنن وەک ئەو حاڵەی لە ئاسیا ڕوویدا زۆر قەبارەی ئاڵگۆڕی دراو بە دۆلاری ئەمریکی ڕوودەدات بڕی 1 ملیۆن دۆلار بەلای زۆربەی خەڵکەوە ئێجگار زۆرە ئەگەر 1 ملیۆن دۆلار بکەین بە کاغەزی 100 دۆلاری و لەسەر یەک دای بنێت ئەوە بەرزی ئەو پارانە دەگاتە 1640 سانتیمەتر 8 بۆنس بەڵام بلیۆن دۆلار واتە 1000 ملیۆن دۆلار بەرزەکەی هێندەی بەرزی کاتریاتیەکەی سانبۆڵی بەرز دەبێتەوە بەڵام بەرزی تریلیۆن دۆلار ملیۆن دۆلار دەگاتە بەرزی 120 میل واتە 20 هێندەی چیای ئێڤەرس لەگەڵ ئەمانەشدا ڕۆژانە زیاتر لە 1 تریلیۆن دۆلار لە بازاری دراوی جیهانی ئاڵگۆڕ دەکرێت ئەمیان زۆر زیاترە لەو قەبارە ئاڵگۆڕی لە هەشتاکان بووە باواز لە ڕابردووی زۆر دوور بهێنین ئەو پارانەی لە گیرفانەکانماندان یان ئەوانەی لە بانکدامان ناون لە هەموو ساتێکدا گۆڕانکاری بەسەر دێت ئەویش بەپێی ئەو ئاڵگۆڕانی بەسەر ئەو بازاڕەدا دێن لەبەر ئەوەی بەبێ دوودڵی دەڵێم گلۆباڵایزیشن زۆر نوێ نییە بەڵام شۆڕش جێرانەشە من لەو باوەڕەدام چ بەدگومانەکان و چ ڕادیکاڵەکان نەیانتوانیەوە بە شێوەیەکی شیاو لە کڕۆکی گلۆباڵایزیشن بگەن هەردووکیان بەتەنها تەماشای لایەنە ئابووریەکەی دەکەن ئەمیان هەڵەیە گلۆباڵایزیشن دیاریدەیەکی سیاسی تەکنەلۆژی ڕۆشنبیریە جگەلەوەی دیاریدەیەکی ئابووریە یەکەم شت بۆ پەرەسەندنەی پەیوەندیگرتنەوە بەسراوەتەوە کە بۆ کۆتایی 60ەکانی سەدەی 20 دەگەڕێتەوە لە ناوەڕاستی سەدەی 90دا سمۆیل مۆریس نیگارکێش لە ویلایەتی ماساچوستس یەکەم نامەی تەلەگرافی نارد خۆدا چی نووسی بەم کارەی بانگەوازی بۆ قۆناغێکی نوێ لە مێژووی جیهان کرد کە پێشتر شیاو نەبوو نامەیەک بەبێ قاسیت بۆ هیچ شوێنێک ڕەوانە بکرێت
بەڵام لەگەڵ دەرکەوتنی چاقی پەیوەندی بەهۆی مانگە دەستکردەکانەوە بانکواز بۆ چرکە ساتێکی دابڕان لە ڕابردوو کرا لە ساڵی 1969 یەکەم مانگی دەستکردی بازرگانی هەڵدرا. بەڵام ئێستا زیاتر لە 200 مانگی دەستکرد هەن بەسەر زەویەوە دەخولێنەوە، هەریەکەیان هێندەیەکی ئەجگار زۆر زانیاری هەڵگرتووە. ئاستەنگێکی تر سەبارەت بە پەیوەندی ئەلکترۆنی هەیە کە پەیوەندی بە چەشنی مانگە دەستکردەکانەوە هەیە. کاریگەریەکانی لەم چەند ساڵە کەمەی ڕابردوو زۆر زیادی کردووە. لە کۆتایی پەنجاکانی سەدەی 20دا هیچ کێبڵێکمان نەبوو لە زەریای ئەتلانتیک بپەڕێتەوە یان لە زەریای باسیک تێپەڕێت. یەکێک لەو کێبڵانە تواناکەی کەمتر لە 100 ڕێڕەوی دەنگی بووە، بەڵام ئەو جۆرانی ئەمڕۆ ناسراون هەریەکەیان زیاتر لە 1 ملیۆن ڕێڕەوی دەنجیە. لە یەکی فێرابەری ساڵی 1999دا پاش 150 ساڵ بەسەر دۆزینەوەی مۆریسکدا یەکەم خاڵ و شریتی تەلەگرافی دۆزرایەوە. ئەمێستا سیستەمی شەفرەی مۆرسی لەسەر شانۆی جیهان کۆتایی پێهات، تەنانەت وەک هۆکارێکی پەیوەندی دەریای کۆتایی هات. هۆکارێک جێگەی گرتەوە تەکنۆمانگی دەستکرد بەکاردەهێنێت کە دەتوانین پێگەی هەر پاپۆرێک تووشی هەڵوێستەیەکی نالەبار بێت دیاری بکەین. زۆربەی وڵاتان ئەم گۆڕانکاری خۆیان ئامادە کردووە. فەڕەنسیەکان ساڵی 1997 لە کاری دەریاوانی وازیان لە شەفرەی مۆریس هێناوە. ئەمێستا ئەو شەفرەی پشتی پێدەبەسرێت بانگەوازی جاڵێکە. بانگی هەمووان دەکەم، ئەمە دواقیژەی ئێمەیە و بۆ هەمیشە بێدەنگ دەبین. پەیوەندیگرتنی ئەلکترۆنی ئەمێستا هیچ شتێک نییە، تەنها هۆکارێکی زۆر خێراتر نەبێت بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاری. بوونی دەبێتە هۆی گۆڕینی جەوهەری تۆڕی ژیانی ئێمە بە دەوڵەمەند و هەژارەوە. کاتێک سیمای نیلسۆن ماندێلا لە دراوسێکیان ئاشناتر دەبێت شتێک لە سروشتی ئەزمموی ڕۆژانەمان گۆڕانکاری بەسەردا هاتبێت. نیلسۆن ماندێڵا یەکێکە لە بەناوبانگەکانی جیهان، بەناوبانگیش بەهۆی بەرهەمی تەکنەلۆژیای پەیوەندی نوێیە. لەگەڵ هەر تازەگەریەک توانای تەکنەلۆژیای ڕاگەیاندن بۆ بیرکردنەوەی ڕووداوەکان زیاد دەکات. رادیۆچر ساڵی 20 تاکو ژمارەی بیستەرانی لە ئەمریکا گەیشتە 5 ملیۆن کەس، بەڵام هەمان ژمارە پاش 15 ساڵ لە بەرهەمهێنانی کۆمپیوتەر بۆ بازار بوون بە خاوەنی کۆمپیوتەری کەسێتی خۆیان. لەو کاتەوەی دەستکراوە بە فرۆشتنی ئینتەرنێت، تەنها لە ماوەی 4 ساڵدا لە ئەمریکادا ژمارەی بەکارهێنەرانی گەیشتۆتە 50 ملیۆن کەس. هەروەها گلۆباڵایزیشن دەبێتە هۆکاری گۆڕانکاری هەرێمی. ئەو ناوچەی ئابووری و ڕۆشنبیری لەقی لەناو دەوڵەتی نەتەوەی تا دروست دەکات. هۆنگکۆنگ و باکووری ئیتالیا و دۆڵی سیلیکۆن لە کالیفۆرنیا باشترین نمونەی ئەم حاڵەتەیە. یان نمونەی هەرێمی بەرشلۆنە وەربگرە، ئەو ناوچانەی لە دەوروبەری بەرشلۆنە لە باکووری ئیسپانیا بۆ نێو فەڕەنسا درێژ دەبێتەوە. هەروەها کاتەلۆنیا کە دەکەوێتە ناو شاری بەرشلۆنەوە بە توندی لە یەکێتی ئەوروپا کۆتایی دێت، ئەگەرچی بەشێکە لە ئیسپانیا، بەڵام لە هەمان کاتدا لەوێش سەر بەخۆیە. ئەم گۆڕانکاریانە هێزێکی پاڵنەری بەهۆی ژمارەیەک هۆکارەوە لە پشتەوە بوو. هەندێکیان بنیادن، هەندێکی تریان تایبەتی و مێژووین. بەدڵنیاییەوە هەندێک کاریگەری ئابووری و بەتایبەتی سیستەمی دارایی جیهانی یەکێکە لەو هێزە پاڵنەرانە، بەڵام وەک هێزی سروش نییە. ئەم هێزە بەهۆی تەکنەلۆژیا و بڵاوبوونەوەی ڕۆشنبیری پێک دەهات. جگە لەمە بڕیاری حکومەتەکان سەبارەت بە ڕزگارکردنی ئابووری نەتەوەی و ڕزگارکردنی لە سەنتەر ریالیزم. دارمانی بلۆکی سۆڤیەتی قورساییەکی تری خستە سەر ئەم پەرەسەنە چیتی کوتلەیەک نەما لەو دەوڵەتانەی لە دەرەوەی چوارچێوەی گلۆباڵیزیشنەوە وەستابن. ئەم داڕمانە ڕووداوێکی ڕەمەکیانە نەبوو. گلۆباڵیزیشن ئەوەشی دەکاتەوە بۆچی چۆن یەکێتی سۆڤیەت گەیشتە ئەو کۆتاییە. یەکێتی سۆڤیەت و وڵاتانی ئەوروپای خۆرهەڵات ڕێژەی کێشەسەندنیان وەک ئەوەی خۆرئاوا بوو. ئەم حاڵە تا هەفتاکان درێژەی کێشا، بەڵام هێندەی نەبرد، زۆر بە خێرایی پاشەکەشەی کرد. دامەزراوەکانی دەوڵەت بەڕێوەی دەبرد و ئەو پیشەسازی قورسانەی هەبوون نەی دەتوانیت چێبڕچێ لەگەڵ ئابووری ئەلکترۆنی جیهان بکات. هەروەها ئەو باڵادەستی ئایدۆلۆژیا و ڕۆشنبیری دەسەڵاتی سیاسی ئەم بلۆکەی لەسەر پێکهاتبوو نەی دەتوانیت لەگەڵ چرخی ڕاگەیاندنی گردووندا وێک بێتەوە. یەکێتی سۆڤیەت و وڵاتانی بلۆکی خۆرهەڵات نەیان دەتوانی نەهێڵن پەخشی رادیۆی تەلەڤیزۆنی خۆرئاوایی لە خۆیان قەدەغە بکەن. تەلەڤیزۆن دەورێکی ڕاستە و خۆی لە شۆڕشەکانی ساڵی 1989دا جێڕا کە بەڕاستی بە یەکەم شۆڕشی تەلەڤیزۆنی ناودێر کرا. ئەو خۆپیشاندانی لە وڵاتێکدا ڕوودەدات لە تەلەڤیزۆنی وڵاتی ترە و نیشان دەدات. ئەمە شوای کرد ئەو بینەرانە بە هەزارەهایان لێبێنێتە ناو خۆپیشاندانەکانی سەرشەقامەکان. بەڕاشکاوی گلۆباڵایزیشن بە شێوەیەکی تەواو کامل بوو پەرەی نەسەند. هەروەها لە هەموو حاڵەتەکاندا خاوەنی خواستی باش نییە. بە گوێرەی زۆربەی ئەوانەی دەرەوەی ئەوروپا و ئەمریکا دەژین
بە پلەیەکی ناشادمانە پەخشی وەک بە خۆر ئاواکردن تەماشای دەکەن یان هەندێک جار بە ئەمریکاییکردن ئەمێسا لەبەر ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاکە هێزی گەورەی جیهانیە لە ڕووی ئابووری و ڕۆشنبیری و سەربازیەوە لە ڕژێمی جیهانیدا بارێکی باڵادەستی هەیە. زۆربەی سمبولە ڕۆشنبیریەکانیش سمبولی ئەمریکین وەک کۆکاکۆلا، ماکدۆناڵدز، CNN هەروەها زۆربەی کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکا وەک بارگەی سەرەکی تەماشای دەکەن. ئەوەی ئەم کارە ناکات هەمویان سەر بە وڵاتی دەوڵەمەندن نەک ناوچە هەرە هەژارنشینەکانی جیهان تێڕوانینێکی ڕەشبینە سەبارەت بە گلۆباڵایزیشن بەرچاو دەکەوێت کە پەیوەندی بە دەوڵەتانی باکووری پیشەسازیەوە هەیە. وڵاتانی باشووری تازە پێگەشت و تەنها دەورێکی دیاریکراویان هەیە یان بە چەند کڵۆجێک دەوریان نییە. ئەمیان وەک کۆکارێکی تێکدەرانەی ڕۆشنبیری ناوخۆیی خۆیان تەماشای دەکەن. گلۆباڵایزیشن وەک هەندێک دەڵێن جیهانێک لە براوە و دۆڕاوە دەخولقێنێت کە ژمارەیەکی کەم ڕێگەی خێرای دەوڵەمەندیان دەست دەکەوێت بەڵام زۆرینە لە چارەیان نووسراوە بە نەهامەتی و دەردەسەری بژین. لە ڕاستیدا ئامارەکان ئاماژەی ترسناتی تێدایە. ڕێژەی لە 120 زۆرتر لە هەژارەکانی دانیشتوان لە داهاتی جیهاندا لە 102.3 بۆ لە 101.4 دابەزی. ئەویش تەنها لە نێوان ساڵانی 1989 بۆ 1998. بەڵام ڕێژەی دەوڵەمەندەکان لە 120 دەوڵەمەندەکان زۆر زیادی کردووە. لە باشووری ئەفریقا داهاتی تاک لە 20 دەوڵەمەندا دابەزی. ئەگەر بە ڕێژەی داهات لە هەفتاکاندا بەراوردی بکەین هەروەها ئەم حاڵەتە لە وڵاتانی پێشکەوتوودا هۆکاری ئاسایش و ڕێکخستنی ژینگەیی یان زۆر لاوازە یان هەربوونی نییە. زۆرێک لە کۆمپانیا فڕای ڕەگەزیەکان لەو وڵاتانەدا یان ئەوە تا کاڵای قەدەغە دەفرۆشن یان ئەو کاڵانە دەفرۆشن کە لە وڵاتانی پیشەسازیدا بە پێچاودێری ناتوانرێت بفرۆشێت وەک جۆری خراپی دەرمان و دەرمانی مێروکوژ و ئەو جگەرانی ڕێژەیەکی بەرز نیکۆتین و قەترانی تێدایە. لە بڕی ئەوەی قسە لەسەر گوندی گەردوونی بکەین دەبێت بڵین جیهان لە حاڵەتی دزی گەردوونیدایە. زیادبوونی نایەکسانی لەگەڵ ئەو مەترسی ئایدۆلۆژیانەی بەمەوەت پەیوەستن. گرفتێکی زۆر مەترسیدارە کە کۆمەڵگای نێودەوڵەتی بەدەستەوە دەناڵێنێت. لێرەدا هێندە بەس نییە بە تەنها لۆمەی دەوڵەمەندەکان بکەین. لەو کارێ جەوهەریانی باسی لێوە دەکەم ئەوەیە گلۆباڵایزیشن لە ئەمڕۆ وەک بەشێک لە نامۆبوون وایە. بەڕاستی هەندێک دەوڵەتی خۆرئاوایی بە شێوەیەکی گشتی وڵاتانی پیشەسازی ئەمڕۆکە ممارەسەی کاریگەری زیاتر بەسەر کاروباری جیهاندا دەکات وەک لەوەی وڵاتانی هەژار دەیکەن. ئەگەرچی گلۆباڵایزیشن بەرەو ناسەنتەڕیالیزم گۆڕانکاری بەسەردێت ناچێتە ژێر باڵادەستی هیچ کۆمەڵە وڵاتێکەوە بە پلەیەکی کەمتر دەچێتە ژێر کۆنتڕۆڵی کۆمەڵێک لە کۆمپانیا گەورەکان. کاریگەریەکانی وەک لە هەر شوێنێکی تر هەستی پێدەکرێت ئاواش لە خۆرئاوا هەستی پێدەکرێت. ئەمیان سەبارەت بەو گۆڕانکاریانی بەسەر سیستەمی دارایی جیهان دێت ڕاستە. هەروەها سەبارەت بەوەی کە کاریگەری لەسەر خودی حکوومەتەکاندا دەنێت یان وەک ئەوەی دەتوانین بە کۆڵۆنیالیزمی پێچەوانە ناودێری بکەین کە ئێستا بە پلەیەکی گەورەتر دەدەڕۆشێتەوە. لێرە مەبەست لە کۆڵۆنیالیزمی پێچەوانەی مەبەستمان لەو کاریگەریانەیە کە وڵاتانی خۆرئاوا لەسەر پەرەسەرنەکانی خۆرئاوا هەیەە. لێرەدا دنیایەک نمونەمان هەیە وەک بە ئیسپانیکردنی لۆس ئەنجلۆس یان سەرهەڵدانی کەرتی تەکنەلۆژی پێشکەوتوو بەرەو بازاری جیهانی ئاراستەی وەرگرتووە لە هندستانەوە یان فرۆشتنی بەرنامەی تەلەڤزۆنی کە لە بەرازیل و پورتوگال بەرهەم هاتووە. ئایا دەتوانین گلۆباڵایزیشن بەو هێزە بزانین کە بۆ بەدەستهێنان بەرژەوەندی گشتی کار دەکات؟ لە ڕاستیدا ناتوانین هەروە بە ئاسانی وەڵامێکی پرسیارێکی لەو جۆرە بدەینەوە چونکە ئەم دیاردەیە زۆر ئاڵۆزە. ئەوانەی باسی لێوە دەکەن بەرپرسیارەتی نایەکسانی لە جیهانە دەخەنە ملی گلۆباڵایزیشن. ئەوانە تەنها بیر لە گلۆباڵایزیشنی ئابووری دەکەنەوە. لەم چارچێوەیەدا و لە بازرگانی ئازاددا قسەی لێ دەکەن. ئەگەرچی ئاشکرایە بازرگانی ئازاد هەر هەموو سوودی پوخت نییە. ئەمیان بە گوێرەی وڵاتی کەم پێشکەوتووە و ڕاستە گرانەوەی وڵاتێک یان هەرێمێک بەسەر بازرگانی ئازادا دەتوانێت بنەمای ئابووری ژیانی ناوخۆیی ئەو کۆمەڵگایە بلەقێنێت. وا دەکات ئەو ناوچەیە وای لێبێت ژمارەیەکی دیاریکراو لە کاڵای بازرگانی جیهانی بفرۆشێت. لەوێدا نرخ و گۆڕانکاری تەکنەلۆژی بەردەوام لە گۆڕاندایە. بازرگانی هەمیشە پێویستی بە چوارچێوەی دامەزراوەی هەیە. ئەمیش وەک هەموو شێوەکانی گەشەسەندنی ئابووری بازار تەنها بەهۆی هۆکارە ئابووریەکانەوە ناخولقێت. ئەو مەودای ئابووریەکی دیاریکرا بە بازاری جیهانی پێشکەشی بکات پێویستە لەسەر چەند پێناسەیەک بوەسێت. هەروەها بەرانکاربوونەوەی جیهانی ئابووری و پەنابرنەبەر کردەی پاراستنی ئابووری ئەمیش بۆ خۆی تەکنیکێکی هەڵەیە بۆ هەرەیەکێک لە وڵاتانی دەوڵەمەند و هەژارەکان پێکەوە. لە هەندێک حاڵەتدا پەنابردن بۆ ئەم پاراستنە پێویستێکی استراتیژیە بەڵام لە هەندێک کاتدا و لە هەندێک وڵاتدا بەڕای من کاتێک مالیزیا لە ساڵی 1998دا پەنای بۆ کردەی پارێزگاری برد
تاکو ڕێگە لە چوونەدەرەوەی سەرمایە بۆ دەری وڵات بگیرێت هەڵسوکەوتێکی شیاو بوو، بەڵام شێوازە دێرشخایەنەکانی پاراستن نابێتە هۆی گەشەسەندنی وڵاتی هەژار. لە حاڵی وڵاتانی دەوڵەمەنددا دەبێتە هۆی جەنگ لە نێوان کودلە بازرگانیەکاندا. گفتوگۆ لەسەر گۆڵۆباڵایزیشن کە ئاماژەمان پێدا لە سەرەتاوە بە شێوەیەکی سەرەکی سەرنجی پاشکۆیەتی گرتوبوو، بە تایبەتی لای دەوڵەمەندە نەتەوەیەکان. ئایا تاکو هەنووکە وڵاتانی نەتەوەی و سەرکردە سیاسیەکان هێشتا بەهێزن، یان ئەوان گرنگجی خۆیان بە گوێرێ و هێزانی دەستیان لە پێکهێنانی جیهاندا هەیە لە دەستداوە؟ لە ڕاستیدا هێشتا دەوڵەتی نەتەوەی بەهێزە، هەروەها سەرکردە سیاسەکان دەورێکی گرنگیان هەیە و پێویستە لە سەریان لە جیهاندا بیجێڕن. ئەگەرچی دەوڵەتی نەتەوەی لە بەرچاوی ئێمە جارێکی تر دروست دەبێتەوە، بەڵام سیاسەتی ئابووری نەتەوەی خاوەنی هەمان کاریگەری نییە کە پێشتر هەیبووە، بەڵام ئەو کارەی زۆر گرنگە دەوڵەتانی نەتەوەی بیکەن دووبارە بیر لە چۆنیەتی ناسنامەی خۆی بکاتەوە، کە شێوە جیۆپۆلیتیکا کۆنەکان لە ئێستا هیچ سوودێکی نییە. ئەگەرچی ئەم خاڵە شوێنی قسەکردە، من دەتوانم بڵێم هەر پاشکۆتایی هاتنی جەنگی سارد زۆربەی دەوڵەتانی نەتەوەی دوژمنیان نەما. دوژمنانی بەریتانیا و فەڕەنسا و بەرازیل چێن؟ جەنگ لە کۆسۆفۆ دەوڵەتێکی لە بەرامبەر دەوڵەتێکدا ڕانەگرت، بەڵکو کێشمەکێش بوو لە نێوان شێوازی کۆنی کێشەی نەتەوەی سنووردار و کێشەی هاتنەناوەی ئەخلاقی نوێ. دەوڵەتانی ئەمڕۆ جگە لە دوژمنان بەرەو ڕووی ڕسک و مەترسیەکانی ئەبنەوە. ئەمیان ئەو گۆڕانکاریە گەورەیە کە لە کڕۆکی سروشدا ڕوودەدات و بەرەو ڕووی دەوڵەتان دەبێتەوە. ئەم تێبینیانە تەنها بەسەر دەوڵەتاندا ناچەسبێت، هەر چۆنێک چاومان بکەینەوە سیستەمێک دەبینین لە دەرەوە وا ئەزانین هەمیشە دیومانە. ئەمێساش ئێمە قسە لەسەر دەوڵەتی نەتەوەی دەکەین، قسە لەسەر خێزان و کار و نەریت و سروش دەکەین، وەک ئەوەی ئەمانە بە خودی خۆیان نەگۆڕێن و وەک ڕابردوو بمێننەوە. بەڵام وانە توێژی دەرەوەی هەروەک خۆی ماوە، بەڵام توێژی ناوەی گۆڕاوە. ئەم حاڵەتە تەنها لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا ڕوونادات، بەڵکو لە هەموو شوێنێک ڕوودەدات. ئەم سیستەمانەش ئەوەیە کە بە سیستەمی قاوغی ناودێری دەکەن. ئەو جۆرە سیستەما بۆ ئامانجانە پێک نەهاتووە کە بۆ هەستانەوە ئەم دۆزراونەتەوە. ئەم گۆڕانکاریانەی لەم بەشە وەسفم کرد هێز وەردەگرن، شتێک دەخولقێنێت کە هەرگیز لە پێشتر بوونی نەبووە. کۆمەڵگەیەکی جیهانی کۆسمۆپۆلیتیە و ئێمەش یەکەم نەوەین لەژێر سایە ئەم کۆمەڵگە دەژین، تەنها سیماکانی بە شێوەیەکی شێوێنراو دەبینین. ئەم کۆمەڵگەیە شێوازەکانی ژیانمان لە هەر کوێیەک بێت تووشی لەرزین دەکات. ئەمەش بە تایبەتی لەم چرکە ساتەدا سیستەمێکی جیهانی نییە، ئیرادی هەموو مرۆڤایەتی پاڵ پێوەنێت، بەڵکو بە شێوەیەکی ئەنارشستی ئەو ڕاهەمەکی دێتە سەر تەختی بوون و چەندەها هۆکار کاریگەری لەسەردا دەنێت. جێگر و پڕ ئاسایش نییە، بەڵکو پڕە لە دڵەڕاوچێ. هەروەها بەدابەشبوونی قوڵ ڕەنگ کراوە. زۆربەمان هەست بەوە دەکەین کە کەوتوونەتە ناو چەپۆڵکێکەوە کە توانێت کۆنتڕۆڵکردنمان نەماوە، بەڵام ئایا دەتوانین ئیرادەی خۆمان بەسەردا بسەپێنین؟ لەو بڕوایان بتوانین. لە دەستدانی ئەو هێزەی باسی دەکەین ئاماژە نییە بۆ کەم توانای کەسێتیمان، بەڵکو دەستەوسانی ڕژێمەکانمان دەردەخات. ئێمە پێویستمان بە بنیات ناونەوەی ئەو ڕژێمانەی بەردەستمان هەیە، یان پێویستمان بە خوڵقاندنی ڕژێمی نوێیە. لەبەر ئەوەی گۆڵۆباڵایزیشن کارێکی سەرپەی ژیانی ئەمڕۆمان نییە، بەڵکو گۆڕانکاریەکە لە جەوهەری بارودۆخی ژیانماندا، ئەو شێوازە کە ئێستا پێی دەژین. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕیسک لەوانەیە مانگی حوزەیرانی ساڵی 1998 گەرمترین مانگ بووبێت، بەڵام ساڵی 1998 بەگشتی گەرمترین ساڵەکانی مێژووی جیهان بوو. شەپۆڵی گەرمە کۆمەڵێک هەڵچوونی لە زۆرێک لە ناوچەکانی نیوەی گۆی زەوی دروست کرد. لە ناوچەی ئیلاتی فەڵەستین پلەی گەرما گەشتە 48 پلەی سەدی، بەکارهێنانی ئاو لە 140 زیادی کرد. ویلایەتی تکساسی ئەمریکیش حاڵەتێکی لەو شێوەی بەخۆیەوە بینی. پلەی گەرمای 8 مانگی یەکەم پلەیەکی پێوانەی وای تۆمار کرد کە هاوتای نەبوو. لەگەڵ ئەوەدا بەماوەیەکی کەم لە هەندێک ناوچەی کە پلەی گەرما کاریگەر بوو بەفری تێداباری، بە تایبەتی لە هەندێک ناوچەی گشتی وادا ڕووی نەدا بوو. ئایا ئەم گۆڕانکاریە لە پلەی گەرمادا دەرئەنجامی دەستێوەردانی مرۆڤە بۆ جیهان ڕوویداوە؟ بۆ ئەم حاڵەتە زۆر دڵنیانین، بەڵام دەبێت گریمانەوە بکەین کە ئەمیان هۆکارە. لەگەڵ ئەمانەشدا ژمارەی گێژەڵوکە کەمەریەکان و گەردەلوولەکان زیادی کرد کە پێشتر حاڵەتی لەو جۆرە تۆمار نەکرابوو. لەوانەیە ئەم گۆڕانکاریە لە کەش و هەوای جیهانیدا هۆکارەکەی گەشەسەندنی پیشەسازی جیهان بێ. لەگەڵ ئەمەدا بەشێکی گەورەمان لە ژینگەکەمان تێکداوە. ئێمە نازانین چ گۆڕانکاریەکی تر ڕوودەدا یا چ ڕیسکێک لەمەوە دەکەوێتەوە. دەبێت لەو هەموو شتانە بگەین کەر هەمویان ڕیسکیان تێدایە. بۆ ئومێدەی باوەڕ بە خوێنەر بهێنم کە ئەم بیرۆکە سادەی لە دۆزینەوەی هەندێک سیمای سەرەکی ئەو جیهانی ئەمڕۆ تێدا دەژین ئاشکرا بکات.
بۆ یەکەم جار وا دەرناکەوێت چەمکی ڕیسک هیچ پەیوەندێکی بەم سەردەمانەوە هەبێت ئەگەر بە سەدەکانی ڕابردوو بەراوردی بکەین ئایا هەروە نەبوو هەموو خەڵک بەشێکی دادپەروەرانە لە ڕیسکیان بەربکەوێ ژیان لای ئەوروپیەکانی سەدەی ناوەڕاست زۆر ئەستەم و قورس و کورت بووە وەک حاڵەتی ئەمێسای زۆرێک لە وڵاتانی هەژار ئەگەرچی ئێمە خۆمان لە بەردەم کارێکدا دەبینینەوە کە بەڕاستی دەمان ڕوژێنێت بەدەر لە هەندێک هەڵوێ سیلاوەکی چەمکی ڕسک لە سەدەکانی ناوەڕاست بوونی نەبووە هەروها لەنێو ئەو سنوورانەی من دەیناسم و لەنێو زۆربەی ڕۆشنبیرە تەقلیدەکاندا ئەم چەمکانە ناسراوە بیری ڕسک لە سەدەی 16 و 17 هەستی بەسەر هەڵدان کرد یەکەم جار لای گەریدەخۆر ئاواییەکان سەری هەڵدا ئەوانەی بەگەشتی دەریایی بە هەموو جیهاندا دەگەڕان پێدەچێت وشەی ڕسک لە نێو زمانی ئینگلیزیدا یان پرتوگاڵیەکان هەربێتە ناو زمانی ئینگلیزیەوە کە بە وشەیە بۆ چونە ناو دەریا و گەشت بۆ نێو شوێنە دیار و ترسناکانی دەریا بەکارهێنراوە بە واتایەکی تر ئەم وشەیە لە بناغەدا خاوەنی ئاراستەیەکی شوێنی بوو بەڵام دواتر بۆ زەمن پاشەکشەی کرد وەک ئەو حاڵەی لە بانک و وەبەرهێنانەکاندا بەکاردێت بەمانەی ئەژماردنی دەرئەنجامی دانراو بۆ وەرگرتنی بڕیاری وەبەرهێنان بەتایبەت بۆ قەرزدار و قەرزدارەکان دواتر وەک ئاماژە بۆ زۆرێک لەو هەڵوێستانەی تر کە یەقینی تێدانیە بەکاردێت ئەخوازم ئاماژە بە بیرۆکەی ئەو ڕیسکە ناکرێت لە بیرۆکەی گریمانەیە یان نایەقین جیا بگرێتەوە ناتوانین بڵین کەسێک ڕوبەڕووی ڕیسک دەبێتەوە دەرئەنجامەکانی لە 100% چاوەڕوان دڵنیا بێت نوکتەیەکی کۆن هەیە بەباشی ئاماژە بەم خاڵە دەدات ئەم نوکتەیە دەڵێت پیاوێک لە هەوربەرزینێکی 100 نهۆمیەوە لە هەر نهۆمێک کە بەرەو خوار دەبێتەوە خەڵکی ناو ئاپارتمانەکە گوێیان لێبوو دەیگوت تاوەکو ئێستا کارەکە بە باشی بەڕێوە دەچێت تاوەکو ئێستا کارەکە باشی بەڕێوە دەچێت تاوەکو ئێستا کارەکە بە باشی بەڕێوە دەچێت پیاوەکەەوە هەڵسکەوتی دەکرد وەک ئەوەی حیساب بۆ ڕیسکەکە بکات بەڵام دەرئەنجامەکە پێشوەخت بڕابەوە ڕۆشنبیرە تەقلیدیەکان خاوەنی چەمکی ڕیسک نەبوون لەبەر ئەوەی پێویستی بەشێکی لەو زۆرە نەبووە ڕیسک هاوتای خۆخستنە مەترسی یان ترس نییە ڕیسک ئاماژە بە خۆخستنە مەترسی و دەدات کە بە شێوەیەکی فعلی لە پەیوەندی شیمانی ئاینەکەیەوە هەڵدەسەنگێنرێ بۆ بەکارهێنانی بەرفراون ئامادە دەکرێت بە تایبەتی لەو کۆمەڵگایانەی خاوەنی ئاراستەیەکی ئایندەیین مەگەر لە ئایندەدا بە دیاریکراوی بواری گاماڕۆدان و کۆڵۆنیاڵیکردن ڕیسک شیمانی کۆمەلگایەک دەکات بە تەواوەتی هەوڵ بدات پەیوەندیەکانی خۆی بە ڕابردووە بسڕێتەوە ئەمەش سیمای جیاکەرەوەی شارستانێتی پیشەسازی نوێیە هەموو شارستانێتی پێشوو لەناو ئەمانە شارستانی گەورەکانی وەک ڕۆما و چینی کۆن بە شێوەیەکی سەرەکی لە ڕابردوو ژیاون ئەم شارستانێتانە بیرۆکەی قەدەر بەخت یان ئیرادەی خواوەندیان بەکارهێناوە بەڵام ئێستا مەیلی بیرۆکەی ڕسک دەیکەن لەم شارستە تەقلیدانەدا ئەگەر ڕووداوێک بەسەر کەسێک بێت یان دەوڵەمەند بێ ئەوە دەڵێن ئەم تیرە لە کەوان دەرنەچووە یان ئەمیان خواوەند ڕازی لەسەر بووە یان گیانی پیرۆز ڕازی لەسەر بووە لە هەمان کاتدا هەندێک ڕۆشنبیری تر بە تەواوەتی بیرۆکەی ڕێکەوتنی ڕەت کردوتەوە خێڵی ئازندی ئەفریقی بڕوای وایە کاتێک مرۆڤ تووشی بەدبەختی دەبێ ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە دوژمن سەحری ڕەشی بەکارهێناوە بێگومان ئەم جۆرە تێڕوانینە لەگەڵ چارەسەر نوێیەکان ون نابێت کۆسمۆلۆژیای پەیوەندیدار بە بیرۆکەی سەحری و چەمکی قەدەری تاوکو هەنووکە هەرماونەتەوە بەو شێوەیە بەردەوام دەبێت بەوەی بیر و باوەڕێکی خوراافیە خەڵکی تا ئاستێک بڕوایان پێیەتی و بە شەرمەوە دوای دەکەون بۆ پشگیری لەو بڕیارە دراوەکان بەکاردێهێنن قۆمارچیەکان بە تایبەتی قۆمارچیەکانی بۆرسا دوای سروتێک دەکەون لە ڕووی سایکۆلۆژیاوە ئەو قەدەرە نایەقینەی پێویستە بە ڕووی ببنەوە سوک بکەنەوە هەماشت بەسەر زۆرێک لەو ڕیسکانی ناتوان خۆمان لێلا بدەین دەچەسبێت کەمانەوە لە ژیاندا بە خودی خۆی و بە حکمی پێناسەکەی وەک ڕیسک وایە لەبەر ئەوە جێگەی سەر سوورمانە لە حاڵێکدا کەسیان هەبن ڕاوێژ بە ئەستێرناسەکان بکەن بەتایبەتی لە قۆناغە بنەبڕەکانی ژیاندا بەڵام قبولکردنی ڕیسک بۆ خۆی بریتێ لە مەرجێکی خڕۆشاندن و سەرکێشی بابی لەو چێژە بکەینەوە کە هەندێک خەڵک لە سەرکێشی دەیبینن یان لە لێخوڕینی خێرایی ئۆتۆمبیل یان سەرکێشی سۆزداری یان سواربوونی فارگۆنی هێڵی مردنی ناو پارکی یاریەکان جگە لەمانە قبولکردنی ڕیسک دەبێتە سەرچاوەیەکی سەرەکی بۆ وزەیەکی لە ڕادەبەری سامان لە ئابووری نوێدا ئەم دوولایەنە پۆزەتیڤ و نێگەتیڤەی ڕیسک وەک مێژوو بۆ سەرەتای ڕۆژانی کۆمەلگای پیشەسازی نوێ دەگەڕێتەوە ڕیسک ئەو هێزە پاڵنەرەی کۆمەلگایە کە جەخت لە گۆڕانکاری دەکاتەوە دەوێت خۆی ئایندەی خۆی دیاری بکات لە بڕی ئەوەی بۆ ئاینیان نەریتیان سروش بەجێ بێڵێت سەرمایەداری هاوچرخ لە هەموو شێوازەکانی تری ڕێخستنی ئابووری جیاوازترە لە شێوەی ئاراستەکردن بەرەو ئایندا شێوازەکانی تری بەر ڕێخستنی بازاڕ یان ئەوەتە ناڕێکخراو بووە یان کەمەکی بووە کە چالاکی و بازرگانی فرۆشیارەکان بۆ نمونە خاوەنی کارگەیەکی دیاریکراو بوون لەسەر بنیاتنانی شارستانیەت تەقلیدیەکان زۆربیان خاوەنی مۆرکێکی کشتتوکاڵی یاک و نیشینیان هەبووە بەڵام سەرمایەداری هاوچەرخ محکەمی خۆی دەنێتە ناو ئایندەوە لە بواری ئەژماردنی قازانج و زیانی ئایندەیەوە
پاشان ڕیسک بۆی کردەیەکی بەردەوامیە ئەمیان تا داهێنانی دۆسەی دوولایەنەی داهات لە سەدەی 15دا شیاو نەبوو ئەم کارە بکەن کەوای کرد ئەوە بکەن چۆن پارەوە بەرهەم بهێنن تاوەکو بە شێوەیەکی ورد پارەی زیاترمان دەست بکەوێت ئەمەش ئەوەمان بۆشی دەکاتەوە کە بیرۆکەی ڕسک هەر لە سەرەتای سەرهەڵدانیەوە بەسەر هەڵدانی دڵنیاییەوە بەندە پێویستە لێرەدا بیر لە دانانی تایبەتی یان بازرگانی بەتەنها نەکەینەوە دەوڵەتی خۆشنودی کە سەرهەڵدانی بۆ یاسای هەژاری لە ئینگلتەرای سەردەمی ئیزابێلاتی یەکەم دەگەڕێتەوە لە جەوهەردا سیستەمی ئیداری ڕسک پێک دەهێنێ ئامانجی بەرەو ڕووبوونەوەی ئەو گرفتانە بۆ کەوا چارەسەر دەکران وەک ئیرادەی خواوەندی بێ نەخۆشی پەککەوتەیی لە کارکەوتن و پیرەتی دڵنیای ئەو هێڵە بناغەیە کە خەڵکی ئامادەی ڕیسک بن و پشتی پێبەسن ئەو بنەما ئارامەیە کە لەسەر بنەمای ئەو قەدەرە دوورخرایەوە ئەویش لە بواری چونەناوەی پراتیکیانە بۆ ناو ئایندا بۆ نمونە بیری ڕسک بیرۆکەی دڵنیایی لە گەشە دەریاکانەوە دەستی پێکرد یەکەم بڕوانامەی دڵنیایی لە دژی مەترسیەکانی پشدەریا لە ساڵی 1982دا دەرکرد ڕاستەوخۆ دوای ئەو کۆمپانیایی لویدزی لەندەنی پێگەی پێشەنگی لە پیشەسازی دڵنیایی تازە دروستبوونی بینی ئەو پێگەیە بوو تاماوەی 200 پارێزگاری لێکرد دڵنیایی نابێتە کارێکی وێناکراو تەنها لەو کاتی دەبێتە توانای وێناکردنی ئایندەی مرۆڤ یەکێکە لە هۆکارەکانی نەخشەکێشانی دڵنیایی پەیوەندی بە فکری دڵنیابوونەوە هەیە بەڵام بەڕاستی لەسەر ڕیسک و ئەو ئاراستانەی مرۆڤ بەرەو ڕووی دەچن دەژی ئەوەی ئەوانەی لە بواری دڵنیایی کار دەکەن و دەیکەن لە جەوهەردا بە ئاسانی دووبارە دابشکردنەوەی ڕسک ئەگەر کەسێک دڵنیایی ماڵەکەی لە دژی سوتاندا ئەوە ڕیسک لە ناو ناچێت خاوەن ماڵ لەگەڵ دڵنیاکەرەکەیدا ئاڵوێر دەکات لە بەرامبەردانی بەهای دڵنیاکەیدا بەڵام ئاڵوێرە هەڵگرتنی ڕیسک تەنها سیمایەکی ڕاگوزاری ئابووری سەرماداری نییە ناتوانانی بیر لە سەرمایەداری بکەینەوە بەبێ ئەو قابلی وێناکردن نییە لەبەر ئەم هۆکارانە بیری ڕسک هەمیشە لە ناواخنی مۆدرندا بووە بەڵام دەمەوێت لێرەدا بۆ ئەوە بچم ڕیسک لەم تافی ئێستا هەڵگری گرنگجێکی نوێ و تایبەتە کە دەبوایە ڕیسک وەک شێوازێک بۆ ڕێخستنی پاشە ڕۆژدانراوە پاشان خراوەتە ژێر باڵا دەستی خۆمانەوە بەڵام ئەم کارەمان بەم شێوەیە نەچۆتە پێش هەوڵماندا و کۆنتڕۆڵی پاشەڕۆژ بکەین بەڵام ئەو هەوڵ دەدات ئێستا کودەتامان بەسەردا بکات بەڕادەیەک ناچارمان دەکات تەماشای چەند ئاراسەیەک بکەین تاوەکو بە نایەقینیەوە پەیوەست ببین باشترین شیکردنەوە بۆ ئەوەی ڕوودەدات ئەوەیە جیاکاری لە نێوان دوو جۆر ڕیسکدا بکەین یەکەمیان دەتوانم ناوی ڕسکی دەرەچی لێ بنێم ڕیسکی دەرەچی ئەو ڕیسکەیە کە بەوە دەناسرێتەوە خاوەنی سەرچاوەیە چی دەرەچیە لە نەریتە دوگمەکان و سروشتەکان دەمەوێت جیاوازی لە نێوان ئەم ڕیسکی دەستکردەدا مەبەستم لە ڕیسکی دەستکرد ئەوەیە معریفەی ئێمە سەبارەت بە جیهان دروست بووە ڕیسکی دەستکرد ئاماژە بەو هەڵوێستانە دەدات کە وری دەگرین و هێندێم کەم شارەزایی مێژوومان بۆ بەرەنگاربوونەوەی هەیە زۆربەی ڕیسکە ژینگەیەکان وەک ئەوەی پەیوەندی بە گەرمبوونی جیهانەوە هەیە دەکەوێتە نێو ئەم توێژینەوە کە ڕاستەوخۆ لە ژێر کاریگەری گلۆباڵایزیشندایە ئەوەی لە بەشی یەکەمدا باسمان کرد باشترین ڕێگا بتوانم ئەم جیاوازی پێڕوون بکەمەوە لە نێوان ئەو دوو جۆرە لە ڕیسکەدا هەیە بەم شێوەیە لە هەموو ڕۆشنبیرە تەقلیدەکاندا لەوانەیە لە هەموو کۆمەڵگا پیشەسازیەکاندا تاوەکو ئەم کاتی ئێستامان دڵە ڕاوچەی مرۆڤایەتی لەوە بووە کە سروشتی دەرەچی چی پێدەکرێت و دەیانهێنە ڕێگای وەک بەروبوومی خراپ و لافە و نەخۆشی درمی و پرسێتی بەڵام لە چرکە ساتێکی زەمەنی دیاریکراودا لە ڕووی مێژوویەوە زۆر مۆدێرن ئێستا کەمتر لەو دڵە ڕاوچەیدامان دەگرێت کە سروشت چیمان پێدەکات بەڵکو دڵە ڕاوچەی گەورەمان لەوەیە کە ئێمە چی بە سروش دەکەین ئەم خاڵە لەو گۆڕانکارێ دیاری دەکات کە باڵادەستی ڕسکی دەرەچی بەرەو باڵادەستی ڕسکی دەستکرد دەچێت ئەوانەی لێرە بە ئێمە ناویان هاتووە دڵەڕاوچەی دایگرتوون چێن مەبەسمان لە هەر هەمومانە بەجیا لەوەی لە ناوچەیەکی زۆر دەوڵەمەند یان زۆر هەژا دەژین ئەوانەی لەم جیهانەدا مەبەسمانە بەڵام هەر دەتوانین جیاوازی لە نێوان ئەو ناوچانەی لە هەموو بەشەکانی جیهان باشتر بکەین زۆرێک لە ڕیسکە نەریتیەکان هێشتا ماون لەو جۆرەی پێشتر باسمان کرد وەک ڕیسکی برسێتی لە دەرئەنجامی بەروبوومی خراپەوە لە وڵاتانی زۆر هەژاردا ڕیسکە کۆنەکان دەستە ناو ڕیسکە نوێیەکانەوە کۆمەڵگای ئێمە لە قۆناغی پاشکۆتایی هاتنی سروشدا دەژی ئاشکرایە کۆتایی سروشمانە ئەوە نیە جیهانی سروشیان کردە سروشتەکان بە تەواوەتی لەسەر بوون سڕاونەتەوە بەڵکە ئاماژەیە بەوەی لە ڕاستیدا لایەنێکی دیاریکراو لە ژینگەی مادی دەوروبەرمان ماوە کە مرۆڤ دەستی تێوەرنەدابێت زۆرێک لەوانەی بە سروش دەناسران ئێستا وانە ماون هەروەها ئەو یەقینەمان لانیە کە سنووریەکەیان لەکوێدا تەواو دەبێت یان ئەمیان لەوێدا دەست پێ دەکات ساڵی 1998 لە چین لافاو ڕوویدا و چەندەها کەس ژیانیان لەدەستدا کە لافاوی ڕووبارەکان لە چین بۆتە ڕاستێکی ڕووداوی مێژوویی ئایا ئەم لافاوانەی دوایی دووبارەکردنەوەی ئەم دیاریدە مێژوویەیە یان ئەویش لەژێر کاریگەری کەش و هەوای جیهاندا بووە بە دروستی کەس نازانێت بەڵام هەندێک سیمای نەئاسایی بۆ ئەم لافاوانە هەن کەوامان لێ بکات بڵین هۆکارەکەی تەنها سروش نەبووە
ڕیسکە دروستکراوەکان تەنها پەیوەندیان بە سروشتەوە نەبووە یان ئەوەی لە سروشتەوە دێت بەڵکو بۆ زۆر لایەنی تری ژیان درێژ دەبێتەوە. بۆ نمونە هاوسەرێتی خێزان وەربگرە کە گۆڕانکاری قوڵ لە کۆمەڵگا پیشەسازیەکاندا بەخۆیانەوە دەبینن بە پلەیەکی کەمتر لە هەموو جیهاندا بەر لە 2 تا 3 کاتێک خەڵکی هاوسەرێتیان دەکرد دەیانزانی بەنیازن چی بکەن. هاوسەرێتی بە کۆمەڵێک دابوو نەریت محکەم بوو. زۆر بە حاڵەتە سروشتیەکەەوە بەسرا بوو وەک ئەو حاڵەتی ئێستا لە هەندێک وڵات هەیە هەر کات هۆکارە نەریتەکان بۆ کردنی شتەکان شی بێتەوە ئەو کاتێ خەڵکی هاوسەرەتی دەکەن یان دەچنە پەیوەندیەوە بەمانایەکی گرنگ ئەمان نازان چی دەکەن. ئەویش بەپێی ئەو گۆڕانکاری گەورەی بەسەر سیستەمی هاوسەرێتی و خێزان هاتووە. لێرە تاکەکان وەک پێشەواکان لە سەرتا دەست پێ دەکەنەوە. لەم جۆرە حاڵەتەدا شیاونیە تاکەکان دەستبەرداری زیاتر بیر لە ڕسک بکەنەوە جاگەر بەمە بزانن یان نەزانن. ئەمە وایە لێ دەکات ناچار بن بەرەو ڕووی پاشە ڕۆژێکی کەسێتان ببنەوە ئەو پاشە ڕۆژەی بەسەری زۆر گریمان داکراونەتەوە وەک هەمان حاڵی ڕابردوو جا ئەو کارە چەندێک فرسەت و گرنتی تێدا بێ. لەگەڵ بەرفراوان بوونی چوارچێوەی ڕسکی دەستکرد ئەم ڕیسکانش هەڵگری ڕسکی نوێن سەرهەڵدانی ئەستێرەی بیر ڕسک وەک پێشتر ئاماژەم پێدا بە شێوەیەکی پتە و بە مەسەلەی گریمانەکانەوە بەسراوەتەوە. زۆربەی شێوازەکانی دڵنیاکردنەوە لەم پەیوەندی ڕاستە و خۆیە هەڵدەستێت. لە هەر جارێکدا کە کەسێک سواری ئۆتۆمبیلێک دەبێ لەوانەیە ئەو کەسە بە حیسابی گریمانە لایەنێکی ڕووداو بێت. لە پشت ئەم پێشبینە واقعەوە زنجیرەیەکی درێژ لە زەمن خۆی حەشارداوە. هەڵوێستی ڕیسکە جیاوازەکان لەسەر ئەم شێوازە نیە. ئێمە نازانی ئاسی ڕسک لە هەندێک لە حاڵەتەکان چەندە ئەگەر درەنگتر بەم حاڵە بزانین. ماوەیەک بەر لە ئێستا ساڵی 1996 10 ساڵ بەسەر ڕووداوی چرنۆبڵی ئەتۆمی لە ئۆکرانیا تێدەبڕێت بەڵام کەس نازانێت ئەو دەرئەنجامە درێژخانەی لەم ڕووداوە دەکەوێتەوە لەوانەیە و لەوانەشنی هیچ ڕووداوێکی تەندروستی دواخرا و پاش زەمنێکی تر گریمانی ڕوودانی هەبێت. هەمان شت بەسەر تیرۆکی BSC لە بەریتانیا دەسەسپێت بڵاوبوونەوەی نەخۆشی شێتێتی مانگا بۆی چ کاریگەریەکی لەسەر مرۆڤدا دەنێت و لە چرکەساتی ئێستادا ناتوانین بەیەقینەوە بڵین کە ژمارەیەکی تر لە خەڵکی بەم نەخۆشیە توش دەبن یان نەخێر. ئەگەر لە هەڵوێستی خۆمان لەمەڕ مەسەلەی کەش و هەوای جیهانی بڕوانین زۆربەی زانە پسپۆڕەکان ڕایان وایە کە گەرمبوونی جیهان دیاریدەیەکی واقعە و پێویستە کار بۆ بەرەنگاربوونەوەی بکەین. لەگەڵەوەشدا تا ناوەڕاستی هەفتاکان باوەڕی زانستی باوا بوو کە جیهان بەرەو قۆناغی ساربوونەوەی جیهانی دەچێت. لە ڕاستیدا زۆرێک لەو بەڵگانەی بۆ ڕاستی تیوێری ساربوونەوەی جیهان بەکاردەهێنرا هەمان بەڵگەن. ئەمڕۆ زانایان بۆ بەڵگەی گەرمبوونی جیهان دەهێننەوە. شەپۆڵی گەرمی ئاشکرابوونی ساردی و شێوازە ناچاوەڕوانکراوەکانی کەش و هەوا ئایا بەڕاستی گەرمبوونی جیهان بوونی هەیە؟ ئایا بۆ هۆکاری مرۆیی دەگەڕێتەوە؟ لەوانەیە بەڵام ناتوانین هەرگیز لەوە دڵنیا بین مەگەر پاش ئەوەی ئەم زانینە تەواوە زۆر دوا بکەوێت. لەژێر سای ئەم بارودۆخەدا کەشێکی ئەخلاقی نوێ لە بواری سیاسی دێتە بوون. خاوەنی ڕاکێشان و پاڵمانە لە نێوان تۆمەربارکردن بە ڕوژاندنی تۆقاندن لە نێو خەڵکدا. لێلای چترەوە بە کوێرکردنەوەی ڕاستیەکان ئەگەر سیاسەتیان پسپۆرێکی زانستی یان توێژەرێک ڕێزک زۆر بەجددی وەربگرێ پێویستە بۆ هەموو ڕای بگەێنێ هەروەها پێویستە لەسەر ئاستێکی بەرفراوان بەگشتی بکات لەبێر ئەوەی خەڵکی هەست بکەن ئەم ڕیسکە حەقیقەتە. دەبێت دڵە ڕاوچە لە دەور دروست بکەین. لەگەڵ ئەوەدا ئەگەر دڵە ڕاوچە لە دەور دروست بکەین باشتر دەکەوێت ئەو ڕیسکە دیارکراوە. ئەوانی لەم کارە تێوە دەگڵێن بە تۆمەتی و ڕژاندنی تۆقاندن لەنێو خەڵکدا تۆمەربات دەکرێن. لەگەڵ ئەمەدا باگریمانی ئەو بکەین دەسەڵات بڕیار دەدا لە بنەمادا ئەو ریسکە هیچ گرنگێکی نییە وەک حکومەتی بەریتانیا لەگەڵ گۆشتی ئەو مانگایانەدا کردی کە تووشی نەخۆشی شێتێتی مانگا بووبوون. لەم حاڵەتەدا سەرەتا حکومەت وتی هەڵوێستەکەی لەلایەن زانایانەوە پشگیری لێ دەکرێت کە هیچ ریسکێک نییە شایانی باز بێت. هەر کەسێک دەخوازێت گۆشت بخوات بابی خوات و هیچ دوودڵ نەبێ ئەگەر لە هەڵوێستێکی وادا پێچەوانەکەی دەرکەوت و پاشتر حاڵەتەکان بەدیارکەوتن ئەوە حکومەت هەڵدەستەیە بە بەرتەپۆشکردنی حەقیقەتەکان. لە ڕاستیدا کارەکان زۆر لەوە ئاڵۆسترە کە ئەم نمونانە ئاماژەی پێ بدەن. هەر لە پێناودژ بەیەک بوونێکی دیاردا ڕژاندنی تۆقاندن کارێکی پێویستە بۆ دانانی سنوورێک بۆ ئەو ریسکانەی بەرەو ڕوومان دەبنەوە لەسەرەوەی ئەگەر ئەمە سەری نەگرت وەک زیادەڕۆیەک وایە بۆ ڕژاندنی تۆخی لە نێو خەڵکدا. نەخۆشی ئایدز حاڵەتێکە لەو بابەتە حکومەت و پسپۆڕەکان زیاد لە پێویست مەترسیان لەسەر ممارەسەی سێکسی نادروستدانە بە شێوەیەک لە وڵاتە پێشکەوتوەکان هاتە دی. نەخۆشی ئایدز بەو شێوەیە بڵاو نەبووبەوە کە ئەوان تەماشایان دەکرد وەک ئەم حاڵە بەو شێوەیە بوو. ئێوە بۆچی خەڵکتان دەترسان؟
ئەگەرچی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشە لەسەر ئاستی جیهانی ئەو حەقەی دەداتێ ئەم جۆرە لە دژبەیەک بوونی دیار بوو بە ڕۆتینێک لەناو کۆمەڵگە هاوچەرخەکان ڕێگەیەکی بۆ مامەڵەکردن لەگەڵدا نەمابەوە وەک پێشتر باسمان کرد لە زۆربەی ڕیسکە دروستکراوەکاندا ئەگەر بوونی ڕیسکێک زۆر جار بابەتی جیاوازە کە نەتوانین بزانین کەی تۆقین دەڕوژێنین و کەی واقعین بەتایبەت لەو کاتەی باس ڕیسکی بەرچاو دەکەین پەیوەندیمان بە زانست و تەکنەلۆژیاوە لە زەمانەکانی پێشتر جیاوازترە لە کۆمەڵگە خۆرئاواییەکاندا و لە ماوەی ئەم دوو سەدەیەدا زانست وا کاری دەکرد زۆرێک بێت لە نەریت ئەگەرچی زانست هەر بەخۆی بۆتە نەریت زانست شتێک بووە زۆربەی خەڵک ڕێزی لێدەگرن لەبەر ئەوەی بە چالاکیەکانی ئەوان نامۆ بوون کۆگەل ڕاکانیان لە پسپۆڕەکانەوە هەڵێنجاوە هەرچەندە زانست و تەکنەلۆژیا زیاتر دەست بخەنە ناو ژیانەوە لەسەر ئاستی جیهانیش بێت ئەوە زیاتر ڕازگۆی ئەم تێڕوانینە نزم دەبێتەوە و زۆر بەمان بە حکومەت و سیاسەکانیشەوە پەیوەندی زۆر واقعیمان بە زانست و تەکنەلۆژیاوە هەیە وەک جاران ناتوانین ئەو دەرئەنجامە قبول بکەین کە زاناکان پێگەشتون لەبەر ئەوەی زۆر جار زانایان لەناو خۆیان ناکۆکن بەتایبەتی لە هەڵوێستی ڕسکی دروستکراودا هەر یەکێک لە مرۆڤەکان ئێستا لە مۆرچی گۆڕاوی زانستێ دەگات هەر لەو کاتی مرۆڤ بڕیار دەدات چی بخوات و لە نانی شێودا چی بخوات یان باشتر چی بخواتەوە قاوەی بێکافین یان ئاسایی بخواتەوە ئەوە ئەم کەسە لە چوارچێوەی ئەو زانیارە زانستی و تەکنۆلۆژیا بەر هەڵسکار و گۆڕاوە بڕیار دەدات باش شەڕابی سوور بە نمونە وەربگرین ئەمیان بۆ هەموو خواردنەوە کحولیەکانی ترش ڕاستە ماوەیەک بەر لە ئێستا دەیانگوت شەڕابی سوور بۆ تەندروستی خراپە بەڵام توێژینەوەکانی دواتر ئاماژەیان بەوەدا خواردنەوەی شەڕابی سوور بە ڕێژەیەکی ماقوڵ لە توشبوون بە نەخۆشی دڵ دەمان پارێزێت لە پاش ئەمە بینیان هەموو کحولەکان هەمان کاریگەریان هەیە بەڵام تەنها ئەوانە دەپارێزێت کە تەمەنی 30 ساڵیان تێپەڕاندووە چێ دەزان تاقیکردنەوەکانی پاش چەند ساڵێکی تر چی دەڵێن هەندێک بۆ ئەوە دەچن ڕێگاکارەکان بۆ خۆگونجاندن لەگەڵ زۆربوونی ڕسک دروستکراوە سنوور دانانە بۆ بەرپرسیارەتی ئەویش بە دانانی بنەمایە کە دەتوانی بە بنەمای خۆپارێزی ناودێری بکەین ئەم بنەمایەش یەکەم جار لە سەرەتای هەشتاکانەوە لە ئەڵمانیەوە سەری هەڵدا لەو گفتوگۆیەوە لەوێ لەسەر ژینگە کردیان ئەم گفتوگۆیە بۆ قسەکردن بوو لەسەر پێویستی مامەڵەکردن لەگەڵ ئەو هەڵوێستانەی سەبارەت بە مەسەلەی ژینگە دەکرێت بۆ ڕێکخستنی ئەم حاڵەتە بەرەو ڕوو شێوازەکانی تێری ڕسک کە پێویستە وا مامەڵەی لەگەڵ بکرێت کە بەڵگە زانستیەکان نادڵنیان بەم شێوەیە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا لە هەشتاکان پرۆگرامدانرا بۆ چۆنیەتی بەرەنگاربوونەوەی بارانی ترشەڵۆک لە هەمان کاتدا بەهۆی لاوازی بەڵگەکانەوە هیچ کارێک لە بەرامبەر بارانی ترشڵۆکدا نەکرا هەروەها لەگەڵ کۆمەڵێک پیسبوونی تریشدا لەگەڵ ئەمانەدا بنەمای خۆپارێزی قابلی ئەوە نیە هەمیشەوە هۆکارێکی خۆگونجاندن لەگەڵ گرفتی ڕیسک و بەرپرساریەکانیدا ناگونجێت ئەو تێڕوانینەی دەڵێن لە نزیک سروشتە بمێنەوە یان سنوورێک بۆ نوێبوونەوە دابنێ نەکانی بدات کە ناتوانین هەرگیز جێبەجێ بکەین ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە تەرازوی سوود و زیانی لە پەرەسەندنی زانستی و تەکنەلۆژیاوە دەکەنەوە لە شێوازەکانی تری گۆڕانکاری کۆمەڵاتی هاوسەنگ نین با بە نمونە خواردنی ئەندازەی وەربگرین ئەم جۆرە لە بەروبوومی دەستکاری کراوی بۆ ماوەی لەسەر پانتایی 35 میلیۆن هێکتار زەوی دەچێنرێت لێرەدا مەبەست لە هەموو جیهانە کە ئەم ڕووپێوە ئەوەندە و نیوەی هەموو ڕووپێوی بەریتانیایە زۆربەی زۆری ئەو پانتاییەش لە ئەمریکای باکوور و چین دەنێژێت ئەو بەروبوومانش بریتین لە فولی سۆیا گەنمە شامی لۆکە و پەتاتە هیچ هەڵوێستێک هێندەی ئەمیان سروشتی زۆرتر باڵاتر نییە ئەم هەڵوێستە لەسەر چەندەها نەزان ڕسکی تێدایە ئەمڕۆکە جیهان میلێکی سەیری تێدایە تاواما لێ بکات تووشی سەرسوورمان ببین لەوانەیە هەندێ پێداویستی تر هەبن کەس درچی پێ نەکردبێ یەکێک لەو ڕسکانە ئەم جۆرە لە بەروبووم مەترسی و زیانی تەندروستی ناوەندخایەن و درێژخایەنی هەڵگر بێت ڕێژەیەکی زۆر لە تەکنۆلۆژیای بۆ ماوەی نوێ لە جەوهەردا لە ڕێگەی کۆنەکە بۆ هاڕین و هەرسکردن جیاوازترە گریمانێکی تریش هەیە ئەم توخمە بۆ ماوەیە جوتێنراوانە لەم بەروبوومانەدا وایان لێ دەکرێت زیاتر بەرگەی ئافات بگرن بۆ ڕووەکەکانی تر دەگوازێتەوە بەم شێوەیە ڕووەکێکی تەواو سەرکەوتوو دروست دەبێت ئەمیش بە شێوەیەکی خۆی دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر هەمان جۆری بایۆلۆژی لەناو ژینگەدا فشاری کشتوکاڵی و بەکارهێنانی بەروبوومی ئەندازەی بۆ ماوەی بە شێوەیەک لە شێوەکان بە بەرژەوەندی بازرگانی پوختە بەسراوەتەوە ئایا پێویست نییە گەماڕۆیەکی جیهانی بخرێتە سەرم کارە تەنانەت بەو شیمانەیە کە ئەم مەترسیە کارێکی شیاوە کارەکان وەک هەموو حاڵەتەکان بۆ ئاسانی نییە ئەو کشتوکاڵە چڕی ئەم ڕوومارەسەی دەکرێت ناکرێت بێسنوور لەسەری بەردەوام بین هێندێکی زۆر پێینی چیمیایی و دەرمانی ژینگە وێرانکەر بەکاردەهێنرێت هەروەها ناشتوانین بۆ شێوازە تەقلیدەکانی کشتوکاڵ بگەڕێنەوە و لە ئێستا خواردنی هەموو جیهانی بدەین ئەندازەی بایۆلۆژی بەروبووم بەکارهێنانی ئەم دەرمانە چیمیایانە سنووردار دەکات و کەمتر ژینگە پیس دەکات باشتر پێویستە ئەم گرفتانە چارەسەر بکرێن هەرچۆنێک تەماشای مەسەلەکە بکەین ئێمە دیلی ئیدارەی ڕیسکین لەگەڵ بڵاوبوونەوەی ڕیسکی دروستکراو
حکومەتەکان ناتوانن وا خۆیان دەرخەن کە ئەم ڕیسکانە هیچ پەیوەندێکی بەوانەوە نییە. ئەوان واتە حکومەتەکان پێویستیان بە هاوکاری یەکترە، چونکە ژمارەی کەم لە ڕیسکی نوێ هەن پەیوەندیان بە سنووری نەتەوەییەوە هەیە. بەڵام ئێمە وەک تاکێکی ئاسایی ناتوانین خۆمان لەم ڕیسکە نوێیانە گومڕا بکەین یان چاوەڕێ بکەین بەڵگەی زانستی بنەبڕی لەسەر دەربچێت. ئێمە وەک بەکاربەر پێویستە هەر یەکەمان بڕیار بدات کە ئایا هەوڵی ئەوە دەدەین خۆمان لە بەرکاربردنی بەرووبوومی پەرەسەندوو بەکارهێنانی ئەندازەی بۆ ماوەی لا دەدەین یان نا. ئەم ڕیسک و قەیرانە پێکەوەگرێدراوانە ناوجرگی ژیانی ڕۆژانەمانی داگیر کردووە. ئەم ئێستا هەندێک لە کورتەکانی خۆم پێشکەش دەکەم لە هەمان کاتدا هەوڵ دەدەم هەڵوێستی خۆم وانیشان بدەم کە هیچ بوارێک بۆ گومان نەهێڵمەوە. ئەم چاخەمان زۆر پڕ مەترسی نییە، بەرەو ڕووی ڕیسکی زیاتریش نابێتەوە، بە تایبەتی لەو چاخانەی نەوەکانی پێشوو بینیویانە، بەڵام ئاڵوگۆڕیەکی لە هاوسەنگی نێوان ڕیسک و مەترسیەکان بەخۆیەوە بینیوە. ئێمە لە جیهانێکدا دەژین، خۆمان زیانەکانمان دەخوڵقێنین، بە شێوێک لە ڕیسکەکانی دەرەوە دێن، زیاتر هەڕەشەکانیان لێ بکات. هەندێک لەو ڕیسکانە کارەساتبارن، وەک ڕیسکە ئایدۆلۆژیاکانی جیهان و بڵاوبوونەوەی چەکی ئەتۆمی و تێکەڵکردنی ئابووری جیهانی. بەڵام ڕیسکەکانی تر بە سیفەتێکی تاکەکەسی و بە شێوەیەکی زیاتر ڕاستەوخۆ لەو ڕیسکانی پەیوەندی بە خواردن و پزیشکی تەنانەت بە هاوسەرەتیمانەوە کاریگەریمان لەسەردا دەنێ. ئەم چاخەمان بێگومان بەرەو نیسبەتی ئاینی دەچێت، بەرەو فەلسەفەکردنی چرخی نوێی هەمەچەشنی دژ بە تێڕوانینی زانستی. هەندێک لە بیریاران بوونەتە ئایدۆلۆژیای بەهۆی ڕسکی ئەو ئایدۆلۆژیانەی دژی زانستە، بەڵکو بە شێوەیەکی گشتی دژی فکری پێشکەوتووە. ئەمیان ئاراستەیەکی ماقوڵ نییە. لە ڕاستیدا بەبێ شیکردنەوەی زانست ناتوانین لەم ڕیسکانە تێبگەین. لەگەڵ ئەمەشدا پەیوەندیمان بە زانستە وەک زەمەنی ڕابردووی لێنایەت و لێی نایەت. ئێمە ئەمێستا ئەو سیستەمەمان نییە ڕێگەمان بدات چاودێری گۆڕانکاری تەکنەلۆژی بکات، نە لەسەر ئاسینەتەوەی نە لەسەر ئاستی جیهانی. لەوانە بوو نەخۆشی شێتێتی مانگا لە بەریتانیا وڵاتانی تر چارەسەر بکرایە ئەگەر دایلۆکێک لەسەر تەکنەلۆژیا و ئەو گرفتانەی لی دەکەونەوە بکرایە. لەگەڵەوەی زیاتر لە نەخشەگشتەکانی گفتوگۆی کێشەکانی زانست و تەکنەلۆژیا لەو تەنگەژەی تۆقین لەبەر تەم و مژاویکردندا بووی پێکهێناوین، ڕزگارمان ناکات. بەڵام بواری ئەوەمان دەدات هەندێک لە پێکهاتە تێکشکێنەرەکانی کەم بکەینەوە. دوجار وەرگرتنی هەڵوێستێکی نێگەتیڤ بەرامبەر ڕیسک مەسەلەیەک نییە پرسیاری لێ نەکرێت. ڕسک پێویستی بەوەیە ببەخشرێت. ئەگەرچی ڕسکی کارە توخمێکی سەرەکی ئابووری داینامیکی و کۆمەڵگەی تازەکراوەیە. ژیان لە چرخی گلۆباڵایزیشندا مانای هاوسەنگە لەگەڵ هەڵوێستەکانی ڕسکی نوێ و هەمەچەشن. بە شێوەیەکی هەمیشەیی پێویستی بەدەست پێشخەریە، جگە لەوەی پێویستمان بە پاڵپشتی تازەکردنەوەی زانست و شێوەکانی تری گۆڕانکاریە. لە کۆتاییدا وشەی ڕسک لە یەکێک لە ماکەکانیدا لە کردداری بوێریەوە داڕێژراوە کە لە بنەڕەتدا مەبەستلەی بوێریە. ئەم بەشەش بە کۆتا هات. نەریتەکان کاتێک ئوسکوتڵەندیەکان بۆ هەنجێڕان بە ناسنامەی نەتەوەیانەوە کۆ دەبنەوە، بە شێوەیەک ئەم کارە دەکەن کە گەڕەکەکان بەنێو نەریتی چوونەتە خوارێ. پیاوان تەنۆڕی ئوسکوتڵەندی لەبەر دەکەن. هەر خێڵێک بە ڕەنگێکی چوارگۆشەیەکاندا جیا دەکرێنەوە، هەر یەکەیان بە دەنگی زۆرنامەشکەکەیان جیا دەکرێتەوە. ئەوان لە بواری ئەم سمبولانەوە جەخت لە دڵسۆزی خۆیان بۆ سروتە کۆنەکانیان دەکەن. ئەو سروتانەی ڕێگەکانی بۆ دێرزەماندا جێڕێتەوە. لە ڕاستیدا ئەم سروت و سمبولانەی ئوسکوتڵەندیەکان مایکێکی مێژووی قوڵیان نییە، بەڵکو دیاریدەیەکی تەواو نوێن. وەک دەردەکەوێت ئەم تەنوورە ئوسکوتڵەندیە کورتانە لەلایەن کابرایەکی پیشەسازی ئینگلیزیەوە لە لانکشایر نەخشەی بۆ کێشراوە. ناوی تۆماس لیۆن سوونە. ئەم کارەی لە سەرەتای سەدەی 18 کردووە تاوەکو جلوبەرگی دانیشتوانی چیاکانی ئوسکوتڵەنددا بگۆڕێت و لەگەڵ جلوبەرگی پیاوێکی ئیشکەردا بگونجێت. تەنوڕەی ئوسکوتڵەندی بەرهەمی شۆڕشی پیسەسازیە. ئامانجەی پاراستنی نەریتی شکۆمەندی دێرزەمان نییە، بەڵکو بە پێچەوانەوە سەرنج ڕاکێشانی دانیشتوانی چیاکان بووە تا لە کاری شوانکاریەوە بێن بۆ کاری کارگەکان. تەنوڕە هەر لە سەرەتاوە وەک جلوبەرگی نەتەوەی ئوسکوتڵەندیەکان دەرنەکەوت. دانیشتوانی دەشتەکان زۆری ئوسکوتڵەندەکانی پێکدەهێنا. جلوبەرگی چیاکنشینەکانیش بە بەربەری دەزانی و زۆریان بە خێزەوە تەماشا دەکرد. لە بەرامبەر ئەمەشدا زۆرێک لەو تەنوڕانەی نەخشەی چوارگۆشەی هەیە و ئێستا لەبەر دەکرێت لە سەدەی ڤیکتۆریا لەلایەن بروکدووری خاوەن ئەقڵەتی بازرگانیەوە نەخشەی بۆ کێشراوە. بڕوایان وا بەڕاستی دەتوانن بازاڕێکی بۆ بدۆزنەوە. لە ڕاستیدا زۆرێک لەو شتانی دەیدەنە پاڵ نەریت بۆ زەمەنە دێرینەکان ناگەڕێتەوە. لە کورتترین ماوەدا بەرهەمی ئەم دوو سەدەی دوایین. هەندێک جار بۆ مێژوویەکی هاوچرخ دەگەڕێتەوە. ئەم حاڵەی تەنووری ئوسکوتڵەندی بۆ کتێبی هەردوو مێژونووس ئەریک هۆبزبۆم و تۆماس ڕابگەر دەگەڕێتەوە. لە کتێبی داهێنانی نەریتەکان
ئەمان چەندەها نمونەیان لەسەر داهێنانی نەریت هێناوەتەوە کە بۆ کۆمەڵێک وڵاتی جیاجا دەگەڕێتەوە لەوانە هەندستان لەژێر حکومڕانی تاجی بەریتانیەکان لە 60ەکانی سەدەی 17دا ڕووپێوێکی ئایدۆلۆژیان کرد تاوەکو شوێنەوارە گرنگەکانی هیندستان دیاری بکەن بە ئامانجی پاراستنی ئەو کەلەپورەی هیندی. ئینگلیزەکان باوەڕیان وا بوو کە هونەر و کاری دەستی ناوچەیی بەرەو لە ناوچوون دەچێت. لەبەر ئەوە هەموو بەرهەمە هونەرەکانیان لە مۆزەخانەکاندا کۆکردەوە. لە پێش ساڵی 1860دا سەربازە هیندی و ئینگلیزەکان یەک جۆرجلی سەربازیان لەبەر دەکرد و لەسەر شێوازی خۆرئاوایی بوو، بەڵام دەبوایە هیندیەکان لە چاوی ئینگلیزەکانەوە هەندی بوونایە. لەبەر ئەوە گۆڕانکاری لە جلوبەرگی سەربازی هیندی داکرا، عەمامەیان بۆ زیاد کرد. هەروەها پشتێن و چاکەت کە لە جلی ئەواندا ڕەسەنا تاوەکو ئێستا ئەو نەریتەی ئینگلیز دایهێناوە لە وڵاتەدا هەرماوە، ئەگەرچی دواتر نەریتی تر لابراوە. دابوو نەریت بە درێژایی مێژووی مرۆڤایەتی بابەت ژیانی زۆرینەی خەڵک بووە. لەگەڵ ئەمەدا ئەوەی جێگەی سەر سرومانە توێژەر و بیریارەکان زۆر کەم گرنگیان بەم بابەتە داوە، ئەگەرچی گفتوگۆی بێکۆتایان لەسەر نوێبوونەوە و نوێگەری چی دەگەێنێت هەیە، بەڵام ژمارەیەکی کەم قسەکردن لەسەر نەریت هەیە. کاتێک بۆ مادەیەکی زانستی بۆ ئەم بەشەم دەگەڕام زۆرە کتێبی ئەکادمی ئینگلیزیم دەستکەوت. وشەی مۆدرنەی لە ناو نیشانەکەیدا تێدا بوو. خۆم هەندێک کتێبم دەربارەی ئەو بابەتە نووسیوە، بەڵام تەنها 2 کتێبم دەستکەوت بەتایبەت باس لە نەریتەکان بکات. بیری ڕۆشنگەری لە سەدەی 18دا بوو بەهۆی ئەوەی دەستەواژەی نەریتەکان ئابڕۆیەکی خراپ وەربگرێت. یەکێک لە سمبولەکانی سەدەی ڕۆشنگەری باڕۆن دو هۆڵباخ دەربارەی نەریتەکان نووسیوێتی و دەڵێت مامۆستاکان وایە لە خەڵک کرد هەموو بینایی خۆیان لەسەر بەهەشت سڕ بکەنەوە، ئەمێستا ویستیان چاویان بۆ زەوی بگوازنەوە. ئێمە لە زانستی لاهۆتی بێزار بووین، ئەو زانستە ناڕاستە خوڕافیە هیچە. هەروەها نهێنیە کەنهوتیەکان کە ناتوانن بیان بڕن، هەروەها ئەو سروتە منداڵانە باڕێگە بە عەقڵی مرۆیی بدەن، گرنگی بە سروشت و شتەکانی لیان تێدەگەن بدات، گرنگی بە ڕاستە ماقوڵ و معریفە سودبەخشەکان بدات. باخۆیان لەو وەهمە بێفەرانە ڕزگار بکەن کە هیچ سوودێکی بۆ مرۆڤ تێدانە. ئەو کات ڕای ماقوڵ بە شێوەیەکی سروشتی لەو عەقڵانە دەردەچێت کە بڕوایان وا بوو ئەمانە تا هەتایە لە بەرژەوەندی تێگەیشتێکی هەڵەدانراوە. ئاشکرایە کە دۆڵباخ نیەتی ئەوەی نەبووە کە گفتوگۆیەکی جدی دەربارەی نەریت و ڕۆڵی لەناو کۆمەلگادا بمەزرێند. نەریت لێرەدا تەنها وەک سێبەرێکی مۆدێرنەوەیە یان ئەو بنیادەنە قبوڵکراوەیە کە دەتوانین بە ئاسانی وەلای بنین. ئەگەر بمانەوێت بەڕاستی لە نەریت بگەین ئەوان ناتوانین وەک جۆرێک لە گەمژەی تەماشای بکەین. ماکی وشەی نەریت لە زمانی ئینگلیزی بۆ وشەی لاتینی ترادێری دەگەڕێتەوە کە ماناکەی گواستنەوەیە یان پێدانی شتێک بە کەسێک بەمبەستی پاراستنی. ئەم وشەیە لە بنەمادا لە یاسای ڕۆمانیدا بەکار هاتووە وەک ئاماژەیەک بۆ یاسای میراتی. ئەگەری ئەوەی بۆ دەکرا مڵکێک لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر بە میراتی بەجێ دەما، پشتی بە متمانە بەست بوو، واتە دەبووە میراتگرت بیپاراستایە و ئاگای لێبوایە. دەرکەوت بیری نەریت بە پێچاوانەی تەنووڕی ئوستوکڵندی زوڕنای مەشکدارەوە دروست بووە کە مێژوەکەی بۆ چەند سەدەیەک دەگەڕێتەوە. بەڵام ئەم زاراوەی نەریت کە ئەمڕۆ بەکاردێت لە ڕاستیدا بەرهەمی ئەو 200 ساڵی ڕابردووە. لە مێژووی ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستدا هیچ فکرەیەک لەسەر نەریتدا نەمەزرا بوو، ئەمیش وەک چەمکی ڕسک کە لە بەشی بێشووی باسمان کرد. لەبەر ئەوەی ئەم ناولێنانە پێویست نەبوو، لەبەر ئەوەی دابوو نەریت بە تەواوەتی لە هەموو شوێنێک بڵاو بوو، کەواتە بیری نەریت لە داهێنانی مۆدیرنە. ئەمەش مانایوانیە نابێت بۆ ئاماژەدان بە کۆمەلگەکانی تر بەر لە مۆدیرن و ناخۆر ئاوایی بەکار نەهێنرێت. بەڵام ئەوەندەی تێدا پێویستە لە گفتوگۆکردن لە بابەتی نەریت بە ئاگاییەوە نزیک بکەوینەوە. بیریارانی سەدەی ڕۆشنگەری لە لێوان نەریت و دیماگۆگیەت و نەزانین و یەکانگیریەکان دروست کرد، وایان پاکانە دەکرد بە تەنها سەرقاڵی شتە نوێیەکانن. لەوەی کە دەبینن فەیلسوفەکانی سەدەی ڕۆشنگەری چ لە یانگیریەکیان هەیە پرسیارێک دێتە ئاراوە دەبێت چۆن لە نەریت تێبگەین. لەوانەیە گەڕانەوە بۆ نەریتە داهێنراوەکان بەرەو خاڵی دەستپێکی نوێ بمان بن. لەم بارەیەوە هۆبز بۆم و ڕەنگر بۆ ئەوە دێن و دەڵێن نەریتە داهێنراوەکان ڕەسەن نین، بەڵکو دەرهاوێژراون و بەخۆبەخۆیی ڕوێنراون وەک سەرچاوەیەکی هێز بەکاردەهێنرێت. ئەمە جگەل لەوەی بۆ زەمەنی زۆر دێرن ناگەڕێنەوە، بەڵام دەڵێن پەیوەندی بە بەردەوامی واتە نەریت بە ڕابردووی دوورەوە هەیە و ڕادەیەکی زۆر ساختەی تێدایە. ئەم ڕستانەی هۆبز بۆم و ڕەنگەر
هەڵی دەجێڕمەوە بە شێوەیەک تا لەسەر بوەستێت. من دەڵێم هەموو نەریتەکان نەریتی داهێنراون، هیچ کۆمەڵگایەکی نەریتی بە شێوەیەکی ڕەهابوونی نییە. هەروەها دابوو نەریت لەبەر چەند هۆیەک داهێنراون. ناکرێت گریمانی ئەو بکەین کە دامەزراندنی هۆشمەندانەی نەریت بۆ سەردەمی نوێ دەگەڕێتەوە. جگە لەمەش نەریت بەردەوام هێزی لە خۆ گرتووە. جا ئەم نەریتانە بە بەبەست و بە ئەنقەس دروستکرابن یان نا. پاشا و ئیمپراتۆر و کاهینەکان لە دەرزەمانە و نەریتیان داهێناوە تاکو لەگەڵ ئەمە بەستەیاندا بگونجێت و مەشروعاتێک بە حکومڕانیان بدات. لە ڕاستیدا پوچیەوە بیر لە نەریت بکەینەوە توانای گۆڕانکاری نییە. نەریت لەگەڵ تافەکانیدا پەرەی سندووە، بەڵام دەکرێت بگۆڕێت و لە ناکاو ئاڵوگۆڕی بەسەردا بێت. ئەگەر ئەم قسەی بگونجێت دەڵێم نەریت داهێنراوە و دووبارەدا دەهێنرێتەوە. گومانی تێدا نییە هەندێک نەریت بە ئاینە گەورەکانە پەیوەستە و سەدەها ساڵە درێژەی هەیە. بۆ نمونە ڕێنمایی جەوهەری لە ئیسلامیدا هەیە و موسڵمانەکان پێوە پەیوەستن کە بۆ ماوەیەکی زۆر درێژ وەک خۆی ماوەتەوە. لەگەڵ ئەمەشدا تەوەری ئەم بەردەوامی ئەم جۆرە باوەڕانە هەرچێک بێ ئەوە لەگەڵ گۆڕانکاریەکاندا ئەویش هەنگاو دەنێت بە گۆڕانکاریە شۆڕژگەڕەکانیشەوە لە چۆنیەتی شێوەی شیکردنەوە و هەڵسوکەوتکردن لەگەڵیدا شتێک بوونی نییە کە ناوی نەریتی پوخت بێت. ئیسلام وەک هەموو ئاینەکانی تر پشتی بە سەرچاوی ڕۆشنبیری جیاواز بەستووە، واتە پشتی بە نەریتی تر بەستووە. ئەم حاڵەتە بە شێوەیەکی گشتی بەسەر ئیمپراتۆریەتی عوسمانیدا دەسەسپێت بە درێژای مێژووی ساڵەکانی کاریگەری ڕۆشنبیری عەرەبی و فارسی و یۆنانی و ڕۆمانی و بەربەر و تورک و هەندی لە ناوخۆیاندا جێگە کردوتەوە. هەڵەیە ئەگەر بە سانایی گریمانەی ئەوە بکەین لە هەر شوێنە کۆمەڵێک سمبولیان ممارەسەی بینی مێژوویەکی دێرینی هەبوو بە نەریت ناودێری بکەین. گوتاری شاهانە لە ڕۆژی لەدایکبوونی مەسیحدا ساڵانە لە بەریتانە پەخش دەکرێتەوە و نەریتە. ئەگەر چی مێژوەکەی بۆ ساڵی 1932 دەگەڕێتەوە مانەوە لە مەودای زەمەندا سیماسەرەکیەکانی نەریت نییە، یان ئەم ممارەسانەی لەو دەچن و زۆر بڵاون و معروفن. بە معروف ناسراوە سیمایەکی جیاکەرەوەی نەریت بریتێ لە سروت و دووبارە بوونەوە. هەروەها نەریت وەک تایبەتمەندی کۆمەڵ و کۆمەلگا لۆکاڵەکان یان گروپەکان وایە تاکەکان بە دوای عورف و نەریت دەکەون، بەڵام نەریت تایبەتمەندی ئاکاری تاکەکان نییە وەک لە هابیدا هەیە. ئەوەی نەریت جیا دەکاتەوە جۆرێک لە حقیقەت دیاری دەکات کە نابێت مرۆڤ بە دوای ممارەسەیەکی نەریتی دیاریکراو بکەوێت. پێویستە پرسیار لە ئەنتەر ناتیفەکان بەردەستی بکات. ڕێژەی ئەو گۆڕانکاری بەسەر نەریت دێت ئەوە دوجار چوارچێوێکی سەرچاوەیی بۆ ئەو کارانە دیاری دەکات کە دەتوانرێت بە سیفەتێکی هەمیشەی ئەنجام بدرێت و تا ماوەیەکی درێژ جێگەی پرسیار نەبێت. نەریتەکان هەردەم خاوەنی پاسەوانی خۆیانن، بریتین لە ئەقلانی و کاهین و حەکیمەکان. ئەم پاسەوانە هاوشێوەی پسپۆڕەکان نین. ئەوانە دەگەنە ئەو پلە و هێزەی خۆیان لە واقعەوە وەردەگرن. ئەوان بەتەنها دەتوانن شەفرە و مانەی ڕاستەقینەی دەقە پیرۆزەکان و سمبولەکانی تر بکەنەوە کە لە نێو سروتە کۆگەڵیەکاندا داخێنرێن. سەدەی ڕۆشنگیری تێکشکاندنی دەسەڵاتی نەریتی بە ئامان وەرگرت، بەڵام بە شێوەیەکی کەمینەی سەرکەوتوو بوو. نەریت بۆ ماوەی درێژ لە ناو کۆمەلگا ئەوروپیە نوێیەکان هەمان هێزی مایەوە، لە هەندێک کۆمەلگاکان تری جیهاندا جێگەری وەرگرت. هەروەها ژمارەیەکی زۆر لە نەریت دووبارە دۆزرانەوە. هەروەها نەریتی نوێژدا مێزرێنران. کۆمەڵێک هەوڵی جدی بۆ پاراستن یان سەپاندنی نەریتی کۆن هەبوون. ئەمەش بەر لە هەموو شتێک جەوهەری بابەتی فەلسەفی پارێزگارەکانە. لەوانەیە چەمکی نەریت گرنگترین چەمکی کێشەی پارێزگارەکان بێت، لەبەرەوەی پارێزگارەکان ڕایان وایە حکمەتێکی ئەنبارکراوی تێدایە. هۆکارێکی تر هەیە بۆ بەردەوامی نەریت لە وڵاتە پیشەسازیەکاندا، ئەویش گۆڕانکاریە سیستەمەکانی لە مۆدێرن کەوتنەوەیە. تا مەودایەکی فراوان تەنها سیستەمە گشتیەکانی گرتەوە، بە تایبەتی حکومەت و ئابووری. لە هەمان کاتدا هۆکارە تەقلیدیەکان بۆ ئەنجامدانی شتێک لە مەیلیاندا بۆ بەردەوامی دووبارە لە زۆربەی بەشەکانی تری ژیاندا بنیاد نرایەوە. لە ناویشیاندا ژیانی ڕۆژانەمان لەوانەیە بتوانین بڵین جۆرێک لە هاوژیانی لە نێوان مۆدێرن و نەریتدا هەیە. لە زۆربەی وڵاتاندا خێزان و ئاکاری سێکسی و جیاکاری نێوان هەردوو جۆری کۆمەڵاتی بەڕێژەیەکی زۆر بە عورف و نەریت تێرکراوە. دوو گۆڕانکاری گەورە لەژێر کاریگەری گلۆباڵایزیشندا ئەمڕۆکە لە کۆمەلگای خۆرئاوای ڕوودەدەن. نەک تەنها سیستەمە گشتەکان بەڵکو ژیانی ڕۆژانەش وای لێ دەکرێت لە چەپۆکی نەریت ڕزگاری بێت، بەڵام کۆمەلگاکانی تری جیهان بە زۆر نەریتی ماونێتەوە، بەرەو نەریتگەری دەگەڕێتەوە. بە بڕوای من ئەم نمونە جەوهەری کۆمەڵی گۆزمۆپۆلیتی جیهانی دەرکەوتون کە پێشتر ئاماژەم پێدا. ئەمە ئەو کۆمەلگایە لە قۆناغی پاش سروشدا دەژی، لایەنێکی دیاریکرا و لە جیهانی فیزیکی تێدایە. شیاو ئەگەر بە سروشتی بزانین بەواتایەکتر لەژێر کاریگەری دەستێوەردانی مرۆیی دانیە. ئەو کۆمەلگایەشە کە لە قۆناغی پاش نەریتدا دەژی. مەبەست لە کۆتای نەریت ئەوە نییە کە نەریت لە سەربوون نامێنێت وەک بیریارانی ڕۆشنگیری دەیانخواست بە پێچەوانەی ئەمەوە، بەڵکو نەریت ئەگەر بتوانم مەسەلەکە بەم شێوەدا بڕێژم هەمیشە دەژی، بەڵام بە شێوەیەکی کەمتر نەریتی. لێرەدا مەبەستمان لە شێوازی کەمتر تەقلیدی
میدیا بەرگریکردنە لە چالاکی نەریتەکان بە سروت و سمبولەکانیەوە واتە بەرگریکردنە لە نەریت لە بواری جەختکردن لەوەی کارێکی ناوخۆیە و حقیقەتی تێدایە لەم جیهانەدا ناتوانین قسە لەسەر هەرێمێکی جوگرافی بکەین بەڵکو وا دەکات بوونی بە شێوەیەکی جیهانی هەستی پێ بکرێ بە گوێرەی نەریت خاوەنی هەبوویەتی خۆیەتی نەریت و زانست بە هۆکاری سەرنجڕاکێش تێکەڵاو دەبن بۆ نمونە ئەو گفتوگۆ برفراوانی دەربارەی ڕووداوی خواردنەوەی شیر لەلایەن هەندێک کاهینی هندۆستەوە لە هیندستان ساڵی 1995 ڕوویدا لەو ڕۆژەدا چەند ملیۆن کەسێک و نەک تەنها لە هیندستان بەڵکو لە سەرتاسەری جیهاندا شیر وەک وێنایەکی پیرۆز پێشکەش دەکرا دووبنز ڤێداڵ کە زانایەکی ئەنترۆپۆلۆژیا لەبارەی ئەم دیاردەوە دەنووسێت لەوانەیە کاهین هندۆسەکان لەکردنی یەکەم معجزەدا سەرکەوتوو بن کە هەم ئاهەنگە لەگەڵ سەردەمێکدا دروشمی گۆڵۆبالایزیشنی لەخۆ گرتووە ئەویش بەوەی لە هەر وڵاتێکی هندی لێبێت خۆی دەرخستووە ئەوەی جێگەی سەرنجە لە ممارەسەیە لەسەر ئاستی بەرفراوان لە باوەڕداران و بێباوەڕان بە هیندۆسیەت هەستی پێکرا و هەستکرا پێویستی بە ئەزموونی زانستی هەیە تاوەکو مورکێکی ڕاستی بە موعجیزەی ببەخشن کە زانست بۆ خزمەتی ئاین بانگێش بکەن نەریت لەم نمونەیەدا نەک هەرزیندوە بەڵکو دووبارە دەژێتەوە لەگەڵ ئەمەشدا نەری دەچێتە ژێر ڕکێفی مۆدێرنەوە ئەم کارە لە هەندێک هەڵوێزدا لە هەموو شوێنێکی جیهانی ئەنجام دەدرێت ئەو نەریتانەی لە کڕۆکەکەی بەتاڵ دەکرێتەوە مۆرکێکی کاڵایی وەردەگرێت یان دەبێتە کەلەپور یان بێمانە دەکرێت وەک حاڵی ئەو کاڵانەی لە کۆگا فڕۆکەخانەکاندا دەفرۆشێت پیشەسازی کەلەپور وە لە نەریتەکان کردووە ببن بە کەلتورێکی لە قوتوکرا و ئامادە بۆ نمایش ئەو بینانەی لە شوێنە گەشت و گوزاریەکان نوێ دەکرێنەوە تابڵی جوانن هەروەها کردەی نوێکردنەوە شتێکی ڕەسەنی تێدا دەپارێزرێت کە لە دوورترین وردەکاریەکاندا دەیکات بەڵام ئەو کەلەپورەی پارێزگاری لێ دەکرێت لە دەرئەنجامی کردەی نوێکردنەوە بەهۆی هەڵچوونی ژیان نەریتەوە پشگیری لێ دەکرێت کە بە شارەزایی ژیانی ڕۆژانەوە بەستە بەڕای من بڕیار لەسەر ئەو بدەین کە کۆمەلگا پێویستی بە نەریتە کارێکی عاقلانەیە نابێ بۆ بیرکردنەوەی سەدەی ڕۆشنگیری ڕازی بین کە دەڵێت پێویستە جیهان خۆی لە هەر هەموو نەریتەکان ڕزگار بکات ئێمە پێویستمان بە نەریت هەیە هەر دەشمێنێت چونکە بەردەوامیک بە ژیان دەبەخشێت و شکڵێکی دەداتێ ژیانی ئەکادمیەت بە نمونە وەرگرا هەر کەسێک لە جیهانی ئەکادمی دابێت لە چوارچێوەیەکی نەریتدا کار دەکات تەنانەت لقەکانی تایبەتمەندی ئەکادمیای بە تەنها وەک ئابووری و کۆمەڵناسی و فەلسەفە خاوەن نەریتی خۆیەتی هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کەس ناتوانێت خۆ بەخۆ کار بکات بەبێ نەریتی فکری بیر و باوەڕەکان هیچ گرنگێکیان ئاراستەیەکیان نەبێ لەگەڵ ئەمەشدا بەشێکی دانەبراوە لەم نەریتە ئەکادمیە بریتێ لە دۆزینەوەی بەردەوامی سنووری ئەو شێوازە نەریتانە و کارکردن بۆ چالاکردنی ئەو ئاڵوێکاری نێوانیان نەری دەتوانێت بە وردترین شێوە بڵێن شێوازێکی نانەریتیە دەبێت هەر ئەمەش پاشەڕۆژی بێت سروت و ئاهەنگ و دووبارە بوونەوە ڕۆڵێکی کۆمەڵاتی گرنگ دەجێڕن ئەمیش ئەو حاڵەتەی لە زۆربەی ڕێکخراوەکان و حکومەتەکانیش ئاگاداری لێ دەکەن و تێگەشتنیان بۆی هەیە بەردەوام نەری دەپارێزرێت تا ئەو کاتێ بە شێوەیەکی ڕاستی بەهای بۆ دەهێنرێتەوە نەک لە ژێر ڕۆشنایی سروتە ناوخۆیەکان بەڵکو بە بەراورد بە شێوازیان نەریتەکانی تر بۆ کردنی شتێک ئەمە تەنانەت بۆ نەریتە ئاینەکانیش ڕاستە ئاین زۆرجار بە بیری باوەڕ بەراورد دەکرێت ئەویش زۆرێکە لە بازدانێکی هەڵچوونی بەرەو باوەڕ بەڵام جیهانێکی کۆسمۆپۆلیتی زۆرێک لە کەسان پێکەوە دەبەستێتەوە زیاتر لە هەموو کاتەکانی تر بە شێوەیەکی ڕێکخراو ئەوانەی بە شێوەیەکی جیاوازیش بیردەکەنەوە ڕێک دەخات ئەم کارەش پێویستی بەوەیە بە شێوەیەکی ناوەکی باوەڕەکانیان بۆ خۆیان ئەوانی تر بەهانا بکەنەوە ڕێژەیەکی زۆر لە هۆشمەندی بۆ بەردەوامی سروشت و ئاکاری ئاینی پێویستە بە تایبەتی لە کۆمەڵگایەکدا نەریت تێیدا پاشەکشەی کردووە ئەویش بە دیاریکراوی ئەمەیە کە پێویستە کارەکانی لەسەر بڕوات لەگەڵ ئەوەی نەری دەورەکەی گۆڕانکاری بەسەردا هاتووە هەندێک دینامیکی تر دێنێتە ژیانمانەوە دەتوانین بۆ شێوەی تەماشای ئەم دینامیکانە بکەین کە پەیوەندی هەڵکشان و داکشان لە نێوان سربەخۆی و ڕێژەی کردار و زۆرە ملێ لەلایەک تر لە نێوان هەردوو کێشەی کۆسمۆپۆلیتی و ئوسوڵیەت کە نەریت پاشەکشەی کردووە ئێمە ناچار دەبین بە شێوەیەکی کراوەتر و پەرچەکردارتر بژین لێرەدا سربەخۆی خودی و ئازاری دەتوانین جێگەی ئەو هێزە شاراوەی ناو نەریت بگرێتەوە ئەویش لە بواری گفتوگۆ و دایلۆکی زیادەکراو بەڵام ئەم ئازادیانەش گرفتی تر بە دوای خۆیاندا دەهێنن بەڵام ئەو کۆمەڵگایانەی لەژێر سایلانەیەکی تری سروشت و نەریتدا دەژین وەک حاڵی هەموو کۆمەلگا ئەوروپیەکانی ئەمڕۆ کۆمەلگا داوا دەکا بڕیار لە ژیانی ڕۆژانە و بوارەکانی تر بدرێت لایەنی تاریکی گرتنی بڕیار بریتێ لە دەرکەوتنی خۆپێوەگرتن و زۆرەملێ لێرە شتێکی سەرنجڕاکێش ڕوودەدا کە جێگەی دڵڕاوکێشە ئەم حاڵەتە تەنها لە وڵاتانی پێشکەوتوو کورد دەبێتەوە بەڵام لە ناو گروپە هەرە دەوڵەمەندەکانی وڵاتانی تریش بەدی دەکەین لێرەدا من قسەم لە بیری خۆپێوەگرتنەوە بەورە واقع ئاراستەکردنیەتی بیری خۆپێوەگرتن لە بنەمادا
بۆ خواردنەوەی مەیی و مادەبێ هۆشکارەکان کوورکراوەتەوە بەڵام ئەمڕۆ هەموو بوارەکانی چالاکی دەکرێت بەرەو ڕووی داگیرکاری بیری خۆپێوەگرتن ببێتەوە لەوانەیە مرۆڤ خۆ بەکارکردنەوە بگرێت یان بە وەرزشکردنەوە یان خواردن یان سێکس تەنانەت خۆشەویستی هۆکاری ئەمەش ئەوەیە ئەم چالاکیانە ڕەهەندەکانی تری ژیان کەمتر دەچنە ژێرباری دیاریکردنی بنیادی لەلایەن نەریت و عورفەوە وەک جاران نییە خۆپێوەگرتن هەروەک نەریت پەیوەندی بە کاریگەری ڕابردوو لەسەر ئەمێستاوە هەیە هەروەکو نەریت دووبارە بوونەوە ڕۆڵێکی سەرەکی تێدا دەبینێت بەڵام ڕابردوو لێرە ڕابردوویەکی تاکەکەسی هەیە نەک کۆمەڵ ئەمە جگەلەوەی دووبارەکردنەوە لە دەمارگیریدا بەرهەم دێت من بەم شێوەیە تەماشای خۆپێوەگرتن دەکەم بەوەی سەربەخۆیەکی وابەستەیە هەموو چوارچێوەیەک بۆ پاشەکشەی نەریت بە ئاستێکی بەرز مسۆگەر دەکات بە ئاستێکی گەورەی توانای ئازادی کردار بە بەراورد بەوانەی پێشتر هەبوون لێرەدا ئێمە باسی ڕزگاربوونی مرۆڤ لە کۆت و بەندەکانی ڕابردوو دەکەین کاتێک خۆپێوەگرتن دێتە بوونەوە کە هەڵبەژاردن پێویستە لە سەربەخۆی خودەوە سەرچاوی گربێ بەهۆی دەمارگیریەوە تێکشکێنرابێت لە ژێر سای نەریتدا ڕابردوو لە بنیاددا ئەمێستا دیاری دەکات ئەویش بەهۆی باوەڕ و هەستە بە کۆمەڵە هاوبەشەکان هەروە خۆپێوەگر لە ڕابردووش دوور خراوەتەوە بەڵام لەبەر هۆکارێک ناتوانێت واصلە و خوارد لە ژیانی لە بنەمای ئازادی خۆی هەڵبژێرێت بهێنێت لەو کاتێک کاریگەری نەریت و عورف لەسەر ئاسی جیهانی بەرتەسک دەبێتەوە ئەوە بنەماکانی ناسنامەی خودی و هەستکردن بە خودی خۆمان گۆڕانکاری بەسەردادێت لە هەندێک هەڵوێستی زۆر تەنەریتدا هەز بە خود بەڕادیەکی گەورە بە جێگیری باری کۆمەڵاتی تاک لە کۆمەلگەی ناوخۆییدا پشگیری دەکرێت هەر کات نەریت پاشەکشە بکات شێوازەکانی ژیانی هەڵبژێردرا و باشتر بڵاو دەبنەوە خود نرخەکەی دەدات ناسنامەی خودی لێرە پێویستە بخوڵقێنرێتەوە لەسەر بنەمای کاراتر لەوانی پێشوو دووبارە بخوڵقێنرێتەوە ئەمە ئەومان بۆشی دەکاتەوە لەبەر چی چارەسەری دەرونی و ڕاوێژکردن لەسەر هەموو ئاستەکان زۆر لە وڵاتانی خۆرئاوا بەربڵاوە کاتێک فرۆید دەروونشیکاری نوێی داڕشت باوەڕی وابوو بنەماکانی چارەسەری دەماریدا دەمەزرێنێت بەڵکو ئەوەی فرۆید دەیکرد دروستکردنی میتۆدێک بوو بۆ نوێکردنەوەی ناسنامەی خودی لە قۆناغی سەرەتایی پاشەکشەی نەریتی ڕۆشنبیری دەرەنجامی کۆتایی لە دەروونشیکاریدا دەستکەوت تاک سەردانی ڕابردووی خۆی دەکات تاوەکو سەربەخۆی زیاتری تاگەگەری لە پاشەڕۆژدا دەست بکەوێت ئەمیان زیاتر بۆ گرۆپەکانی یارمەتی خودی ڕاستە کە لە کۆمەلگا خۆرئاواییەکان زۆر بوون لە چاوپێکەوتنی کحولیەکانی کەسایەتی نادیار بۆ نمونە دەبێت ئەو تاکانە مێژووی ژیانی کەسایەتیان باس بکەن هەر کاتێک باس لە خواستی گۆڕان بکەن لەلایەن ئامادەبووانەوە یارمەتی دەدرێن ئەوان بە سیفەتی سەرەکی لە بواری نووسینەوەی چیرۆکی ژیانیانەوە لەو خۆپێوەگرتنە چاک دەبنەوە کێشمەکێشمی نێوان خۆپێوەگرتن و سەربەخۆی خودی لەسەر یەک لەلایەنەکانی گلۆباڵیزیشن وەستاوە لەولاوە پێکدادانی نێوان هەردوو کێشەی کۆسمۆپۆلیتی و ئوسوڵیەت وەستاون هەندێک وا هەز دەکەن هەمیشە ئوسوڵیەت هەر هەبووە بەڵام وانە وەک وەڵام دەرەوەیەک بۆ کاریگەری جیهانگیری هاتۆتە بوون کە لە دەوروبەری خۆمان دەیان بینین ئەم زاراوایە بۆ سەرەتای سەدەی 20 دەگەڕێتەوە سەرەتاوەک ئاماژەیەک بۆ باوەڕی هەندێک پرۆستاندت لە وڵات یەکگرتوەکانی ئەمریکا دەگەڕێتەوە بە تایبەتی ئەوانەی تیۆری داروینیان ڕەتکردەوە تەنانەت هەتاوەکو کۆتایی پەنجاکانیش وشەی ئوسوڵیەت لە ناو یەکە زمانەوەکانی فەرهەنگی ئۆکسفۆرد زمانی ئینگلیزی نەبووە تەنها لە 60ەکاندا بەبەر بڵاوی بەکارهێنرا ئوسوڵیەت هاوتای پەرگیری یان دەسەڵاتخوازی نییە بەڵکو ئوسوڵیەت داوا دەکات بۆ دەستن و سوودەقە بنچینەیەکان بگەڕێنەوە کە بە شێوەیەکی تەواو وشەی لێ تێبگەن تەنانەت بۆ ئەوە دەچێت کە ئەو ئامۆژگاریانە لێرەوە هەڵدەچێنرێن پێویستە بەسەر ژیانی کۆمەڵایەتی و ئابووری سیاسیدا جێبەجێ بکرێت کە چالیاکێک و گرنگێکی نوێی بە پاسەوانی نەریتی دەبەخشێت تەنها ئەوان دەتوان بگەنەمانەی ڕاستی دەقەکان لێرەوە پیاوانی ئاین و شیکەرەوە چالاکەکان هێزێکی دنیاگەرانە پەیدا دەکەن جگە لە هێزە ئاینەکان ڕاستەوخۆ دەست بەسەر حکومڕانیدا دەگرن وەک ئەوەی لە ئێران ڕوویدا یان بە شێوەی هاوپەیمانی لەگەڵ پارتێکی تردا کار دەکەن وشەی ئوسوڵیەت زۆرێک لە جیاوازی بە دوای خۆی هێناوە لەبەر ئەوەی زۆرێک لەوانەی ئوسوڵیەت وەسف دەکرێن ئەم زاراوەیە لەسەر خۆیان قبوڵ ناکەن لێرەدا پرسیارێک دێتە گۆڕێ دەتوانین مانایەکی بابەتێ بەم زاراوە ببەخشین لەو باوەڕێدام ئەمیان شیاو بێت بەم شێوەیە دیاری دەکەم ئوسوڵیەت نەریتێکی گەماڕۆدراوە وەک ئینگلیز قسەی لێ دەکات ئەو نەریتانن کە بە شێوەی تەقلیدی بەرگری لێ دەکرێت واتە بە ئاماژەدان بە مزداقیەتی سروود لە سای جیهانێکی بە گڵۆباڵبوودا دەربارەی هۆکارەکان پرسیار دەکات لەبەر ئەوە ئوسوڵیەت هیچ پەیوەندێکی بە چوارچێوەی عەقیدەکانەوە نییە جا ئەگەر عەقیدەی ئاینی یان شتێکی تر بن بەڵام ئەوەی گرنگە چۆن بەرگری یان جەخت لە مزداقیەتی باوەڕەکان دەکات ئوسوڵیەت پەیوەندی بە عەقیدەی خەڵکەوە نییە بەڵکو وەک زۆربەی نەریتەکان پەیوەندی بە هۆکارەکانی باوەڕەوە هەیە و چۆن دەتوانن بەهانەی بۆ بهێننەوە تەنها لە ئایندا کورت نابێتەوە
بە دڵنیاییەوە سوپای سووری چینی بە بەکارهێنانی کتێبی سووری بچووکی ماو ئوسوڵیە، هەروەها ئوسوڵیەت بە پلەی یەکەم پەیوەندی بە بەرهەڵستکارکردنی ڕۆشنبیریەکانی بەناو نەریتدا ڕۆچوون، ڕەتکردنەوەی شیکردنەوەی خۆرئاوا کە ئوسوڵیەت دەتوانێت لە سایە هەموو شێوە نەریتەکان دروست ببێت، خۆی بە ئاڵۆزی و شیکردنەوە هەمەجۆرەکانی یان ناسنامە هەمەجۆرەکانەوە خەریک ناکات. ئەو ڕەتکەرەوەی دایلۆگە لە جیهاندا سەلامەتی و بەردەوامی ئەو جیهانە لەسەر دایلۆگدا بەندە. ئوسوڵیەت کۆیلەی گلۆباڵایزیشنە، وەڵامی داوەتەوە بەکاری شتهێنێ گروپە ئوسوڵیەکان لە هەموو شوێنێک بە چڕی تەکنەلۆژیای پەیوەندیگرتنی نوێیان بەکارهێناوە بەر لەوەی لە ئێران بگەنە کورسی دەسەڵات. ئایەتوڵڵا خومەینی کاسێتی ئاسایی و ڤیدیۆی ئامۆژگاریەکانی بڵاو دەکردەوە، هەروەک چەند جەنگاوەرە هەند و تاویەکان زۆر بە چڕی ئینتەرنێتیان بەکاردەهێنا تاوەکو هەستێک بە ناسنامەی هەندۆسی دروست بکەن. ئەو شێوازەی وەری دەگرێت هەرچێک بێت ئاینیان ڕەگەزیان نەتەوەی سیاسی ڕاستەوخۆ بێ. هەز دەکەم ڕاست ئەوەیە کە ئوسوڵیەت مەسەلەیەکی ئاستەنگیە، مەیلی بەکارهێنانی توندوتیژی هەیە، ئەمیش دژی بەها ئۆزمۆپۆلیتیەکانە. ئوسوڵیەت تەنها دژێکی مۆدێرنی گلۆباڵایزیشن نییە، بەڵکو کۆمەڵێک پرسیاری لێ دەکات، بەڵام گرنگترین پرسیار ئەوەیە ئایا دەتوانین لە جیهانێکدا بژین هیچ شتێکی پیرۆزی تێدا نەبێت؟ کە ناچارم بڵێم ناتوانین شتێکی وا بکەین. خاوەن تێڕوانینی گۆسمۆپۆلیتیانە کە خۆم کەسێکم لەوان. ئەوە ڕوون بکەمەوە کە لێبوردن و دایلۆگ هەر بە خۆیان لەلایەن بەهاکانی خاوەن مۆرێکێکی گشتیەوە ئاراستە بکرێ. ئێمە هەر هەمومان پێویستمان بە واوەستەیەکی ڕەوشتیە کە بەسەر بچووکترین گرنگیەکان و هیچیەکانی ژیانی ڕۆژامان شکۆ بکرێت، کە پێویستیشە بەو پەڕی جدیەتەوە بەرگری لە بەهاکان بکەن. جا چەند سسپەرە بسێنێت یان هەڕەشەی لەسەر بێ، ئاکارە ئۆزمۆپۆلیتیەکان پێویستە بەو پەڕی خڕۆشانەوە ڕوون بکرێتەوە. هیچ کەسێکمان هیچی نابێت بۆی بژین، ئەگەر شتێکمان نەبێت شایەنی ئەوە بێت لە پێناویدا بژین. ئەم بەشەش بە کۆتا هات. خێزان، لەنێو ئەو گۆڕانکاریانەی لە جیهاندا ڕوودەدات گرنگترین شت ئەوەیە کە ژیانی کەسێتیمان بەخۆیەوە بینیوێتی، بەتایبەتی لە بواری ڕەفتاری سێکسی و پەیوەندە کەسیەکان و هاوسەرێتی و خێزاندا شۆڕشێکی گەردوونی هەیە لەسەر چۆنیەتی بیرکردنەوەمان لە خۆمان و چۆنیەتی پەیوەندی پەیوەستمان بەوانی ترەوە. ئەمیان شۆڕشێکە بە شێوەیەکی ناهاوسەنگ لە زۆر هەرێم و ڕۆشنبیریەکان ڕوودەدات و چەندەها شێوە لە بەرامبەربوونەوەش بەخۆی دەبینێت، وەک حاڵی هەر لایەنێکی تری ئەم جیهانە لە دەستەر چووە. بە شێوەیەکی وردەکاریانە پێکهاتە و گرفتە ئەگەریەکان کە لەمەوە دەکەونەوە چین نازانین، بەمانایەکی تر قورسترین گۆڕانکاری و پڕدڵەڵاوچێترینیانە. زۆر بەمان لە زۆر کاتدا دەتوانین خۆمان لە گرفتە گشتەکان لا بدەین کە ئەمیش یەکێکە لەو هۆکارانی کە قورسە لە نێوان یەکتردا هاوکاری بکەین و چارەسەری بکەین. ئەگەر چی ناتوانین خۆمان لە گێژاوی گۆڕانکاریەکان کەنار بخەین، ئەو گۆڕانکاریانەی دەکەنە دڵی ژیانی ویژدانی ڕاستەوخۆمان. ژمارەیەکی کەم لە وڵاتانی جیهان گفتوگۆی جدی سەبارەت بە یەکسانی سێکسی و ڕێکخستنی ئاکاری سێکسی و پاشە ڕۆژی خێزانی تێدا ناکرێت. کاتێک دایلۆکی کراوە دەربارەی ئەم کێشانە نییە، ئەمیان بۆ ئەوە دەگەڕێتەوە زۆر جار لەلایەن حکومەتە سەرکوتکەرەکان و گروپە ئوسوڵیەکانەوە دەسەسپێنرێت لە زۆربەی بارەکاندا. ئەم جیاوازیانە یان نەتەوەین یان ناوخۆیی، وەک حاڵی کاردنەوەی کردەوەی کۆمەڵاتی و سیاسی سەبارەت بەم حاڵەتە. سیاسیەکان و گروپی فشار دەڵێن ئەگەر بارودۆخی سیاسی سەبارەت بە خێزان چاک بکرێت یان جیابوونەوە بەربڵاو بکرێت یان لە وڵاتێکدا لەمپەری لە بەردەمدا بێت، ئەمە دەمانگەێنێتە ئەوەی چارەسەری گرفتەکانمان بکەین. ئەگەر چی گۆڕانکاری کاریگەرەکان لە بواری کەسەتی ویژداندا بەرەو قوڵتر لە سنووری هەر وڵاتێک ڕۆدەچن، تەنانەت وڵاتێکی گەورەی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێمە ئاراستی هاوشێوەی لە هەموو شوێنێک دەبینرێت، بەڵام پلەی جیاوازە. ئەویش بەپێی ئەو چوارچێوە ڕۆشنبیری قسەی تێدا دەکەین. بۆ نمونە لە چین دەوڵەت وا دەکات دەستکەوتی تەلاق کارێکی قورس بێت. لە پاش شۆڕشی ڕۆشنبیری یاسای هاوسەرەتی زۆر ڕادێڵ کرا. بەپێی ئەو یاسایانە هاوسەرەتی وەک گرێبەستێکی کاروا بوو، هەر کاتێک ئەو دوو کەسە بیانەوێت هەڵی بوەشێنەوە دەتوانن. جا ئەگەر لایەکیان ناڕازی بێت دەتوانرا پاش نەمانی سۆزی نێوان دەستیان بە تەلاق بگەشتایە، تەنها دەبوایە 2 هەفتە چاوەڕێیان بکردایە، پاشان ژنومێردەکە یەکی 4 دۆلاریان دەدا بە دەوڵەت و لە یەکتر جیا دەبوونەوە. ئەگەر چی ڕێژەی تەلاق لە چین بە بەراورد لەگەڵ وڵاتانی خۆرئاوا زۆر نزمە، بەڵام بەرزبوونەوەی خێرا بەخۆیەوە دەبینێت. ئەمە دەربارەی کۆمەلگا تازە پێشکەوتوەکانی تری ئاسیا ڕاستە. لە شارەکانی چیندا تەلاق تەنها کارێکی بەربڵاو نییە، بەڵکو ژیانی هاوبەشی بێ هاوسەرەتی بۆتە حاڵەتێکی بەربڵاو. بە پێچەوانەی ئەمەوە لە گوندی چینی دوورەدەستدا هاوسەرێتی و خێزان زۆر تەقلیدین، ئەگەرچی ئەو سیاسەتە ڕەسمی منداڵبوون دیاری دەکات. ئەویش بەپێی ئەو بەخشین و سزایی بۆی دانراوە. هاوسەرێتی لە نێوان دوو خێزاندا ڕێک دەخرێت لەلایەن سەرۆ خێزانەکانەوە، لە بڕی کەسەکاندا بڕیاری لەسەر دەدرێت. توێژینەوەی کونوێ لە هەرێمی جینسۆ
کە ئەستێکی خراپی گەشەسەندنی ئابووری هەیە دەرکەوتو لە 1960 زەماوەندەکان لەلایەن سەرۆک خێزانەکانەوە دیاری کراوە. پندێکی چینی هەیە دەڵێت ئەگەر یەک جار چاوت پێکەوت و سرت دا بخە و زەماوەند بکە. بەشێکی نادیار لە چیرۆکی چینی نوێدا هەیە. زۆربەی تەلاقەکانی شار لە کاتی خۆیاندا بەپێی هۆکار نەریتەکانی گوند زەماوەندیان کردووە. لە چین قسەی زۆر سەبارەت بە پاراستنی خێزان هەیە. لە زۆرێک لە وڵاتانی خۆرئاوا ئەم دایلۆکە شێوەیەکی زۆر تونتر وەردەگرێت. خێزان پێگەی ئەو کێشمەکێشمەیە کە لە نێوان نەریتگەریەکان و مدێرەکاندا دەکرێت، بەڵام ئەمیان گزارش لە هەردووکیان دەکات. لەوانەیە سۆزێکی گەورە بەرەو ڕابردوو هەبێ کە دەوری بەهەشتی ونبووی خێزانی داوە کە تایبەتە بە سیستەمێکی کۆمەڵاتی و ڕێگەکانی بەڕابردوودا کوتراوە. سیاسی و ڕێکخەرە سیاسەکان ئاماژە بە توانەوەی ژیانی خێزانی دەدەن و داوا دەکەن خێزانی تەقلیدی بگەڕێنەوە. خێزانی نەریتی بەگشتی وتەیەکی گشتی هەیە کە چەندەها شێوازی خێزانی هەبووە، هەروەها چەندەها شێوەی ڕێخستنی خزماتی لە کۆمەلگا و ڕۆشنبیری گشتیەکان هەبووە. بۆ نمونە خێزانی چینی هەمیشە لە وێنەی خێزانی خۆرئاوایی جیاوازتر بووە. هاوسەرەتی ڕێکخراو هەرگیز خواستێکی بەربڵاوی زۆربەی کۆمەلگا خۆرئاواییەکان نەبووە وەک ئەوەی لە چیندا هەبووە. بەڵام خێزان لە ڕۆشنبیریە نامۆدێرنەکاندا ئەمەسەش هەندێک سیمای هەیە کە لە شوێنی تردانین. خێزان نەریتی بەر لە هەر شتێک یەکەیەکی ئابووری بووە، بەرهەمی کشتتوکاڵی لە هەموو بوارێکدا پێویستی بە هەموو ئەندامانی خێزان بووە. هەروەها گواستنەوەی مۆڵکداری ئەو بنەما سەرەکیەیە لە چینە باڵاکان و چینی ناوەندی ئستوکراتری هاوسەرەتی لەسەر بنیاد نراوە. لە ئەوروپای سەدەکانی ناوڕازدا هاوسەرەتی لەسەر بنەمای خۆشەویستی سێکسی پێک نەهاتبوو. هەروەها وا تەماشای نەدەکرا بەوەی ئەو سیستەمە ئەم جۆرە خۆشەویستی تێدا گەشەی بکات. وەک مێژونووسی فەڕەنسی جۆرج دۆبی دەڵێت هاوسەرەتی لە سەدەکانی ناوڕاست هیچ جۆرە ئەندێشە و خولیایەکی تێدا نەبووە. نایەکسان نێوان ژن و پیا و پێکهاتەیەکی سەرەکی خێزانی نەریتی بووە. بڕوا ناکەم لەم کارەکە زیادە ڕۆیی بکات. لە ئەوروپا ژنان مڵکی مێردەکانیان یان باوکیان بوون، ئەوان بەپێی یاسا وەک مڵک دەگوازرانەوە. بەڕاشکاوانە ئەم نایەکسانی نێوان ژن و پیا و بۆ نێو ژیانی سێکسیش گواسترابەوە. پێوانە سێکسیەکان ڕاستە خۆ بە پێداویستی دڵنیایی بەردەوامی پشت و میراتگرەکان بەسرا بوو. ئەوەی لە مەودای درێژەی مێژوو ئاشکرای پیاوان ئافرەتانیان وەک کەنیزەک و زۆزانی و هاوسەرینی وەرگرتووە. پیاوانی دەوڵەمەند زۆربەی سەرکێشە سوزدارەکانیان لەگەڵ کارەکانیان بووە، بەڵام پیاوان پێویستیان بەوە هەبووە کە لەوە دڵنیا بن ژنەکانیان دایکی منداڵەکانیانن، لەبەر ئەوە زۆر چاک بووە کچان پاکیزەی خۆیان بپارێزرایە. هەروەها ژنەکانیش بە وەفا و دڵسۆز بن. بەتەنها ژنان لە خێزان نەریتدا بێماف نەبوون، هەروەها منداڵەکانی شوابوون. لە ڕاستیدا بیری دەقێک لەسەر مافی منداڵان لە یاسا لە ڕووی مێژووە بیرێکی نوێیە. لە سەدە کۆنەکاندا وەک زۆرێک لە ڕۆشنبیرە نەریتیەکانی ئەمڕۆ منداڵ وەک خۆیان خوازراو نەبوون یان بۆ تێرکردنی باوک و دایک نەبوون، بەڵکو دەتوانین بڵین وا تەماشای منداڵان دەکرا وەک تاکێک وابن. ئەمەش بۆ ئەوە نەدەگەڕایە کە باوکان منداڵەکانی خۆیان خۆش نەبێت، بەڵکو ئەوان وەک خودێک تەماشایان بکەن. جگە لەمانە ڕێژەی مردنی منداڵ زۆر ترسناک بوو. لە ئەوروپا و ئەمریکای سەدەی حەڤدەدا منداڵێک لە 4 منداڵ لە تەمەنی ساڵی یەکەمی دەمرد، هەروەها لە 150یان بەر لە تەمەنی 10 ساڵ دەمردن. جگە لەوانەی کۆشک و دەستە بژێویەکان کردەی دووبارە بەرهەمهێنانەوە بەسەر ئاکاری سێکسدا لە خێزان نەریتدا زاڵ بوو. ئەمیان لە یەک کاتدا بەرهەمی نەریت و سروشتیش بوو بەبوونی هۆکاری کاریگەر بۆ ڕێخستنی خێزان. مانای وایە کە پەیوەندی سێکسی پەیوەندیەکی نەپساوی بە سک و ساکردنەوە هەبووە، ئاسایی بووە. لە زۆرێک لە ڕۆشنبیری نەریتیەکاندا لەوانەش ڕۆشنبیری ئەوروپای خۆرئاواش تا سەرەتای سەدەی 20 دەبوایە لە ژیانی منداڵبووندا زیاد لە 10 جار سکی بکردایە. لەبەر ئەو هۆکارانەی پێشتر باسم کرد پاکشی ئافرەت باڵی بەسەر ئاکاری سێکسدا کێشا بوو. ئەگەر چی پێوانە سێکسیە دوولایەنەکان وا تەماشای دەکرد وەک بەرهەمی سەردەمی ڤیکتۆری بێت، بەڵام لە ڕاستیدا لە هەموو کۆمەلگاکانی نابۆندێرندا بەربڵاو بوو. ئەم پێوانانە تێڕوانینێکی دوولایەنەی بۆ ئاکاری سێکسی ئافرەت لەخۆ گرتووە. جیاکارێکی ڕۆشن لە نێوان ژنی پاکیزە و ژنی ناپاکیزەدا هەیە. لە هەندێک ڕۆشنبیریدا سەرکێشی سێکسی پیاوان وەک سیمایەکی پۆزتیڤی پیاوانە تەماشا دەکرێت. سەرسامبوون بە کەسێتی جمز بۆند بۆ ئاکارە سێکسیەکان دەگەڕێتەوە بە هەمان پێداوەنگ بۆ سەرسامی بە هاندامی دەگەڕێتەوە. بە پێچەوانەی ئەمەوە پێگەی ئەو ئافرەتانەی خاوەنی سەرکێشی سێکسین پێگەیەکی نزم و هیچە جاتوانێت ئەو هەوسەرێتانەی پیاوان چەند بێت. تێکەڵێک لە نەریت و سروشت باڵادەستی بەسەر هۆمۆسێکسیدا هاوڕەگەزی لە سێکسدا هەبووە. ڕوپێوە ئەنترۆپۆلیژیەکان ئەوەیان دەرخستووە کە هەندێک ڕۆشنبیری بەڕاشکاوانە قبوڵی هۆمۆسێکسوالیەتی کردووە، بە تایبەتی مەسەلەی نێرباسی. بۆ نمونە هەندێک کۆمەلگا ڕێگەی بە کوڕە لاوەکان داوە پەیوەندی سێکسی لەگەڵ پیا و پیرەکان ببەستن. لێرەدا وەک ئاماژەیەک وایە بۆ کۆمەلگەی گریکی کۆن، بەوەی شێوەیەکە لە شێوەکانی ئامۆژگاری
وا چاوەڕوان دەکرێت لەو کۆمەڵگایانە ئەم چالاکیانە بوەسێنرێ بە تایبەتی کەلاو دەچێتە قۆناغی دەستگیرانیان هاوسەرەتی بەڵام ئەو کۆمەڵگایانەی هەڵوێستێکی ڕەتکەرەوەیان بەرامبەر هۆمۆیی هەبووە و سەرزەنشتیان کردووە بۆی ئاکارێکی ناسروشتە ئاراستە خۆرئاواییەکان شێوەیەکی زیاتر پەرگیرانەیان لەم بارەیە وەرگرتووە بەڕادەیەک بەر لە نیو سەدا سێکسی هاوڕەگەزیان بەلادانێک سێکسی دەچۆند کتێبەکانی پزیشکی دەرونی لەسەر ئەم بنەمایە مامەڵەیان لەگەڵ دەکرد لە ڕاستیدا تاوەکو هەنووکەش زۆر دژایەتی سێکسی هاوڕەگەزی دەکرێت هەروەها چەندەها پیا و ژن پێکەوە تاوەکو ئێستا بە تێڕوانینێکی جوتلایەنە تەماشای ژن دەکەن ئەگەر چی توخمە سەرەکیەکانی ژیان سێکسی لە کۆمەلگا خۆرئاواییەکان لەم چەندە ساڵەی ڕابردوو گۆڕانکاری ڕیشەیی بەسەردا هاتووە بە تەواوەتی ئاکاری سێکسی لە دووبارە بەکارهێنانەوەی بایۆلۆژی لە یەکتر جیاکراونەتەوە بۆ یەکەم جار ئاکاری سێکسی بۆ تەبابەتێک بۆ دۆزینەوە و پێکهاتن و چاکسازی ئاکاری سێکسی زۆر بە بەڵاوی وا لێ تێگەیشتن کە لە ژێرسایی ڕۆشنای سنووری قورسی هاوسەرەتی و پەیوەندی سێکسی مەشروعدا بەڕێوە دەچێت ئێستا پەیوەندیەکە بەدەر لە هەموو ئەمانە پێویست ناکات وا تەماشای هۆمۆیی بکەین وەک گەواهێکی لەکتربوردنی لیبراڵی بێت بەڵکو بەرهەمی لۆجیکی جیابوونەوەی نێوان ئاکاری سێکسی دووبارە بەرهەم هێنایەوە چیتی ئاکاری سێکسی بەهۆی هەژاری پێناسی ناوڕۆک ملکەتی ڕەگەزی بەرامبەر نییە ئەوانەی زۆربەری بەریگاریەکانی خۆرئاوا خێزان نەریتی لە واقعدا قۆناغێکی دواکەوتوی پەرسەندنی خێزانە لە پەنجاکانی سەدەی بیستدا ئەو زەمەنە هێشتا ڕێژەی ژنی کرێکار زۆر کەم بووە هەروەها دەستکەوتی تەلاق بەبێ ئابڕوو و چون هێشتا کارێکی قورس بووە بۆ ئافرەت و پیاوان و ژنانی ئەم زەمەنە بەڕادەیەکی باش یەکسانیان ناسیوە چ لە واقع و چ لە بەردەم یاسادا هیچ کاتێک و بەم یەکسانەی ئاشنا نەبوون خێزان چی دیەکەیەکی ئابووری نییە بیری خۆشەویستی ڕۆمانسی وەک بنەمایەکی هاوسەری جێگەی هاوسەرەتی وەک رێبەستێکی ئابووری گرتەوە لەو کاتەوە خێزان بە شێوەیەکی ئێجگار گەورە گۆڕاوە بەدر لە جیاوازی وردەکاری کۆمەلگاکان دەتوانین ئەم جۆرە ئاراستەیە لە هەموو شوێنێکی وڵاتانی پیشەسازی ببینین کەمینەیەکی خەڵک ماون هێشتا لەژێر سایەی ئەوەی دەتوانن بە وێنای پەیوانەی خێزانی پەنجاکان ناودێر بکەن دەژین ژن و مێرد پێکەوە لەگەڵ ئەو منداڵانە دەژین کە لە هاوسەرێتەوە پەیدا بوون دایک بە درێژایی کات وەک منداڵێک کار دەکات باوکی ژنان پەیداکەری خێزانە لە هەندێک وڵات حاڵەتی لەدایکبوون لە دەرەوەی هاوسەرەتی یەک لەسەر سێ زیاترە لە هەمان کاتدا زۆرن ئەوانەی بەتەنها دەژین بەردەوامیش لە زۆر ڕوو لە زیادبوونە زۆرێک لە کۆمەلگاکانی وەک ئەمریکا و ئینگلیز کە لە مەسەلەی هاوسەرەتی تێدا بەربڵاوە بەحەق بەو کۆمەلگانە ناسراوە کە ڕێژەی تەلاق و هاوسەرەتی زۆر بەرزە بەڵام لە وڵاتانی ئەسکەندەنافی ڕێژەیەکی زۆری ئەوانی پێکەوە دەژین تەنانەت ئەوانەشی منداڵیان هەیە هاوسەری یەکترن سەیەکی کچانی ئەمریکا و ئەوروپا لە تەمەنی 18 بۆ 35 ساڵ دەڵێن نابێ مناڵمان بێت کە ئەم قسەیە دەکەن بەڕاستیانە هێشتا چەندەها شێوەی خێزان لە هەموو وڵاتاندا هەن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوەکو ئێستا زۆرێک لە خەڵک لەژێر سایە ئەم بەهانەریتانە دەژین بە تایبەتی لە نێوەندی کۆچبەرە نوێیەکان لەگەڵ ئەمانەشدا زۆربەی لایەنەکانی خێزان بەهۆی سەرهەڵدانی پەیوەستبوونەوە و هاوسەریەتەوە خێزان گۆڕانکاری بەسەر هات هاوسەرەتی و خێزانی بوونەتە سیستەمی قاوغی تاوەکو ئێستا دنیایەک ناوی لێ دەنرێت ئەگەرچی شێوازی ناوخۆیەکەی بە شێوەیەکی ڕێشەی گۆڕاوە لە خێزان نەریدا ژن و مێرد تەنها یەک بەش بوون زۆر جار بەشی سەرەکی نەسکی خێزان نەبوون پەیوەندیان بە منداڵ و خزمانەوە بۆ توانای گەیاندووە بەڵکو لە ئیدارەیەکی ژیانی ڕۆژانەدا زۆر گرنگ بوون بەڵام ئەمڕۆ ئەو دوو هاوڕێتی ئەگەر هاوسەریان کرد بێت یان نا دڵی ئەو خێزانە پێک دەهێنن ئەمەش لە دەرئەنجامی پاشەکشەی ڕۆڵی ئابووری خێزانەوە ڕوودەدات ئەمە جگە لە گەشەسەندنی خۆشەویستی یان خۆشەویستی و سەرنجڕاکێشانی سێکسی پێکەوە وەک بنەمای پێکهێنانی پەیوەندی خێزانی وایە هەر ئەوەندەی پەیوەندی نزمبوونەوە دروست بوو لەوێوە خێزان دەبێتە خاوەنی مێژووی یاداشنامەی تایبەت بەخۆی ئەمیش ئەوەیە کە لەسەر پەیوەندی سۆزی پێکەوە گونجان و گەرموگوڕی پێکهاتووە بیری گەرموگوڕی وەک زۆرێک لەو بیر و باوەڕانە وایە کە لەم کتێبەدا گفتوگۆمان لەسەر کرد وەک بیرێکی کۆن وایە بەڵام لە واقعدا زۆر زدیە هاوسەرەتی پێشتر هەرگیز لەسەر هاوسۆزی و پەیوەندی سۆزداریدا نەمەزرابوو گومانی تێدا نییە ئەمیان بۆ هاوسەرەتی شادمان پێویست بووە بەڵام ئەمە ئەو بنەمایە نەبوو کە هاوسەرەتی لەسری دامەزراوە پەیوەندی لە پلە یەکەمدا هۆکاری دامەزراندی پەیوەندەکە بووە بەهانەی سەرەکی بۆ بەرداوامێتی پێویستە ئەوەش ڕۆشن بکەینەوە ئەمە تا چەند بە گۆڕانکارێکی سەرەکیدا دەنرێت هاوڕێتی و ڕەتکردنەوەی هاوڕێتی بۆ سیفەتانە دەژمێردرێن کە بە وردی بە مواقعی ژیانی ڕۆژانەمان بەسراوەتەوە ئەویش بە بەوەراورد لەگەڵ گزارشتەکانی هاوسەرەتی و خێزان پرسیاری گرنگ لە هاوسەرەتی و خێزان پرسیاری گرنگ لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەوە نیە بپرسین ئایا تۆ هاوسەریت کردووە بەڵکو ئەوەیە بپرسیت تۆ پەیوەندی داریت بیرۆکەی پەیوەندیگرتن بیرێکی تەواو نوێیە لە شەستەکانی سەدەی بیستدا هیچ کەسێک نەبوو باس لە پەیوەندی بکە چونکە ئەمیان هیچ پێویست نەبوو هەروەها پێویستیان بەوە نەبوو باس لە هاوسۆزی وابەستەبوون بکەن چونکە هاوسەرەتی لەو کاتدا جۆرێک بوو لە وابەستەیی
هاوسەرێتی لەژێر سای خێزان نەریدا زیاتر لە حاڵەتە سروشتەکەی نزیک بووە و پێشنیار کراوە قۆناغێکی ژیان بێت کە دەبێت ژنان و پیاوان پێیدا تێپەڕن ئەوانەی چونە ناو ئەم سیستەمەوە دواتر ڕەتیان دەکردەوە بە چاوێکی قەزەونەوە تەماشایان دەکرا بە تایبەتی قەیرەکان تەنانەت ئەو ڕەبەنانەی تاوکو ماوەیەکی دیرەشە سەر و حاڵە دەمانەوە لەگەڵ ئەوشدا هاوسەرەتی لە ڕووی ئامارەوە تاکو هەنووکە حاڵەتی سروشتیا بەڵام مانەی هاوسەرەتی لای زۆربەی خەڵک گۆڕانکاری بەسەردا هاتووە هاوسەرەتی مانای وایە دوو کەس چوونەتە پەیوەندی جێگرەوە هاوسەرەتیش پشگیری ئەو جێگریە دەکا ئەوان بە هەموو ئەم وابەستە بوونەوە ڕادەگەێنن لەگەڵ ئەمەشدا هاوسەرەتی ئەو بنەما دیاریکراوە نییە بۆ لێک نزیک بوونەوە بارودۆخی منداڵان لەم هەموو مەسەلانەدا بە شێوەیەکی ڕووکەشی تا ڕادەیەک دژ بەیەک دێتە پێش چاو ئاراستنان بۆ منداڵ و پاراستنیان لەم چەندنەوەی ڕابروودا گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە ئێمە تا ڕادەیەکی باش توانیمانە بەهای منداڵ زیاد بکەین لەبەر ئەوەی لەم ڕۆدا بوونەتە شتێکی دەگمەن لەلایەکی ترەوە بڕیاری منداڵبوون لە جاران جیاوازترە لە خێزان نێریدا منداڵان سوودێکی ئابووریان هەبووە بەڵام لە کۆمەڵگە خۆرئاوایەکانی ئەمڕۆدا پێچەوانەکەی ڕاستە مناڵ بەر قورسێکی دارایی گەورەیە بەسەر دایک و باوکەوە بڕیاری منداڵبوون بڕیارێکی زۆر تایبەت و جیاوازە لەوەی جاراندا بڕیارێکە پێویستی بە ڕێنمایی سایکۆلۆژی سۆزداریە لە ڕاستیدا دیاردەی جارزبوون لە کاریگەری تەلاق لەسەر منداڵ و بوونی چەندەها خێزانی بێباوەک پێویستە لە بەڕۆشنای ئەو تێڕوانیە باڵایانەماندا تی بگەین کە پێیوەستە بەنێتی ئەوەی بە چ شێوێک چاودێری منداڵ بکەین و بیپارێزین سێ لایەن هەن پەیوەندی سۆزداری تێدا دروست ئەبێت هەروەها خواستی گەرم و گوڕی نێوانیان جێگەی پەیوەندی کۆنەکان دەگرێتەوە کە جاران کەسەکانی پێکەوە دەبەستەوە ئەوانیش لەلایەنی خۆشەویستی و سێکس پەیوەندی باوک و دایک بە منداڵەکانەوە جگە لەمەش پەیوەندی هاوڕێتیە لە چوارچێوی شیکردنەوە ئەم پەیوەندیانە ئەخوازم بیرۆکەی پەیوەندی پوخۆت بەکار بهێنم مەبەستم لەم جۆرە پەیوەندیە کە لەسەر پەیوەندی سۆزداری وەستاوە کە چاکە لەم جۆرە پەیوەندیەدا تاکە بەهانەی سەرچیا بۆ بەردەوامی ئەم پەیوەندیە لێرەدا مەبەستم پەیوەندی سێکسی پوخت نییە هەروەها مەبەستم ئەوە نییە ئاماژە بدەم بە شتێک لە واقعدا هەبێت من بیرێکی ئەبستراک بنیاد دەنێم کە مەبەستمان لەو گۆڕانکاریانەی لە جیهاندا ڕوودەدەن تێبگەن هەرسێ ئەو لایەنەی پێشتر باسم کرد پەیوەندی خۆشەویستی و سێکس پەیوەندی دایک و باوک بە منداڵەوە هاوڕێتی مەیلی ئەوەی هەیە ببێتە گوزارشتێکی نزیک لەو نمونەیە پەیوەندی سۆزداری یان هاوسۆزی کلیلی تێگەیشتنی بەڵگە و بابەتی ئەم پەیوەندیان بۆ ئەم پەیوەندە پوختانی ئامرازێکی جیاواز لە شێوەنەریتەکانی پەیوەندی کۆمەڵاتی هەیە کە پشتی بەکردەی متمانەی پۆزەتیڤانە بەستووە کرانەوەی خود بەسەر ئەوانی تردا کە داخران سیمایەکی سەرەکی ناسۆزداریە پەیوەندی پوختەکان لە ناوەڕۆکدا پەیوەندیەکی دیموکراتیانەیە کاتێک لێکۆڵینەوەیەکم لەسەر پەیوەندیە گەرمەکان نووسی تەماشای زۆرێک لە ئەدەبیاتە چارەسەرەکانم کرد یارمەتی خودیان دەدا و ببابەتە کەمەوە پێیوەست بن شتێک سەرنجی ڕاکێشان بڕوان ناکەم لەسەر ئاستی بەرفراوان ئاماژەی پێدرابێت ئەگەر هەر یەکەمان تەماشای تێڕوانینێکی ئەو کەسە چارەسەر دەکات کە بە چ شێوەیەک لەم پەیوەندە نوێ دەڕوانێت واتە لە چ لایەنێکی ئەو سێلایەنەی گرنگی پێدەدەین ئەوەی جێگەی سەرنجە ئەو هاوسەنگی ڕاستەوخۆی نێوانی ئەو دیموکراتیە بێ ئەوەی پێویست بە هیچ زەرهاویشتەیەک بکات ئەم پەیوەندی نوێیە وەک نمونە وایە زۆربەی پەیوەندی ئاساییەکان ناتوان سەرزەنشتی بکەن لێرەدا من پێشنیاری ئەوە ناکەم کە پەیوەندیمان بە هاوسەر و خۆشەویستی منداڵ و هاوڕێکانمانەوە بەڵام ئاسەنگی تێدا نییە یان کێشمەکێشدار و یان تێر نییە بەڵام بنەماکانی دیموکراتیەتی وەک ئەو نمونانە وایە کە واقع تا ڕادەیەکی زۆر تۆمەتباری ناکات ئەم پەیوەندی نوێیە پەیوەندیەکی هاوخەمیە کە هەر لایەنێکیان خاوەنی ماف و ئەرچی یەکسانە لەم جۆرە پەیوەندیدا هەر لایەنێکیان ڕێزی ئەوی تر دەگرێت و باشتر بۆی دەخوازێت پەیوەندی بخود لەسەر پەیوەندی گرتن دامەزراوە بەڕادەیەک تێگەیشتن لە تێڕوانین ئەوی تر کارێکی پێویستە و قسەکردن و دایلۆگ ئەو بنەمایە کە ئەم پەیوەندی دەکاتە ئەرک پەیوەندیەکان باشتر کار دەکەن ئەگەر مرۆڤەکان لە یەکتری نەترسن پێویستە متمانەیان بە یەکتری هەبێ پێویستە کار لەسەر بنیادنانی ئەو متمانەیە بکرێت نەک ئەوەی خۆمان بدەینە دەستی دوجار پەیوەندی باش ئەو پەیوەندیە کە خۆی لە ڕەمەکیەت و چەوسانە و توندوتێژی ڕزگار کردووە هەموو ئەو پەیوەندانە وابەستەی بەهای دیموکراتی سیاسین لە دیموکراتیەتدا لە بنەمادا هەر هەمومان یەکسانین لەگەڵ ئەم یەکسانی ماف و ئەرکدا متمانەی نێوانیان دێتە دی دایلۆکی کراوەیەکێکە لە تایبەتمەندی سەنتەریەکانی دیموکراتی سیستەمە دیموکراتیەکان هەوڵدەدەن لەسەر مەسەلەکان دایلۆکی کراوە بکەن بواری گشتی بۆ دایلۆگ لە بڕی هێزی باڵادەستی یان هێزی تەواو لە نەریت چەسپی و دادا بنین هێز دیموکراتیەتێک بە بێبوونی متمانە ناتوانێت کارا بێت ئەگەر بوار بۆ کێشەی باڵادەستی و توندوتوژی بڕەخسێت ئەوە بنەماکانی لەق دەبن کاتێک ئەم بنەمایانە بەسەر پەیوەندیەکان دەدەسەسپێنین ئێمە باس لە شتێکی فڕە گرنگ دەکەین سەرهەڵدانی گریمانەی ئەوەی ناوی دیموکراتی سۆس لە ژیانی ڕۆژانەمان لی دەنێم
بەڕای من دیموکراتیەتی سۆز بە هەمان ڕادەی دیموکراتیەتی سیاسی شوێن لە چاکردنی زۆری ژیانمان دەگرێت. ئەمەش بە هەمان شێوە بەسەر پەیوەندی نێوان منداڵ و باوک و دایکاندا دەسەسپێت. بە هەمان شێوە بەسەر بوارەکانی تریشدا، ئەویش ئەو پەیوەندیانەیە کە لە ڕووی مادی و نایەکسانە. پێویستە باوکان دەسەڵاتیان بەسەر منداڵەکانیاندا هەبێت لەبەر ئەوەی ئەمە لە بەرژەوەندی هەمووانە. لەگەڵ ئەمەشدا پێویستە گریمانەی یەکسانی نێوان وەک باوەڕ بەکار بهێنین. لە خێزانی دیموکراتیەتدا پێویستە دەسەڵاتی باوک و دایک لەسەر پەیماننامەیەکی ناوەکی بێت. لەوێدا دایک و باوک بە منداڵەکانیان دەڵێن ئەگەر ئێوە کەسانی باڵغ بوونایە و ئەوەی ئێمە دەیزان ئێوەش دەتانزانی لەگەڵماندا ڕێک دەکەوتن، ئەوەی ئێمە داواتان لێ دەکەین لە بەرژەوەندی ئێوەیە. بەڵام منداڵانی خێزان نەریتی تاوکو مێساش هەروان دەتوانین بیان بینین نەک بیان بیستین. لەبەر ئەم هۆیە زۆرێک لە دایک و باوکان کە هەڵگەڕانەوەی منداڵەکانیان دەبینن خوازیارن دووبارە ئەم بنەما کۆنە بژێننەوە. بەڵام گەڕانەوە بۆ دواوە نییە، ناشبێت گەڕانەوە بۆ دواوەش هەبێت. لەژێر سای دیموکراتێتی سۆزدا منداڵان دەتوانن و پێویستە بتوان وەڵامدانەوەیان هەبێت. دیموکراتێتی سۆز دیپسڵن و بێڕێزی لە خۆ نەگرتووە، بەڵام دەخوازێت بیان خاتە ناو چوارچێوەیەکی ترەوە. شتێکی هاوشێوەی ئەمە لە بواری گشتی ڕوویدا کاتێک دیموکراتیەت دەستی پێکرد جێگەی حکمی هێزی ڕەمەکی گرتەوە. دیموکراتێتی سۆس وەک بنەما جیاوازی لە نێوان فڕە پەیوەندی سێکسی و پەیوەندی هۆمۆییدا ناکات و ڕێگە لە دۆزینەوەی پێداویستیەکانی ناگرێت. دەبوایە ئەمەیان بکردایە ئەوەی کاتێک پەیوەندی هۆمۆیی لە نهێنیەوە هاتە سەر ئاشکرابوون، ئەو هۆمۆیەکان نیان دەزانی پشت بە پشگیری هاوسەرێتی نەرێتی ببەستن. پشگیریکردنی دیموکراتێتی سۆس مانای لاوازی ئاراستەکردنی ئەرکی خێزانی نییە، یان لاوازی ئەو سیاسەتی گشتیانە نییە کە پەیوەندی بە خێزانەوە هەیە. دیموکراتێت مانای قبوڵکردنی ئەرکە، ئەمە جگە لەوەی مافی هەیە و لە یاسادا دیاری کراوە. پارێزگاریکردنی منداڵان پێویستە داواکاریەکی سەرەکی تەشریع و سیاسەتی گشتی بێت. هەروەها دەبێت دایک و باوک لە ڕووی یاساوە ناچار بن تا تەمەنی گەورەبوون چاودێری منداڵەکانیان بکەن. جا ئەو ناولێنانی ئەم سروشتی ڕێخستنەی ژیانی تێدا پۆلین دەکرێت. هاوسێرەتی چیدیدا مزراوەیەکی ئابووری نییە. لەگەڵ ئەوەی ئەرکێکی سروشتیە دەتوانێت زیاتر سیفەتێکی جێگیر بەم پەیوەندیە لەرزۆکە ببەخشێت. جاگەر ئەمە بەسەر پەیوەندی سێکسی فڕەڕەگەزیدا ڕاست بێت، دەبێت دەربارەی سێکسی هاوڕەگەزیش ڕاست بێت. کۆمەڵێک پرسیار هەن دەکرێت سەبارەت بەم بابەتە بکرێت. ئەوەندە زۆرن کە زەحمەتە بتوانین لە بەشێکی وا بچووکدا وەڵامیان بدەینەوە. بەڵام ئەوەندە زۆر ڕۆشنە من بە شێوەیەکی سەرەکی سەرنجم لەو ئاراسانە گرت کە کاریگەری لەسەر خێزانی خۆرئاوایی دادنێن. ئەوەی دەربارەی ئەو ناوچانەی تاکو هەنووکە پەیوەندی خێزانی نەریتی لەو پەڕیدایە وەک حاڵی چین کە لە سەرەتا وەک نمونە باسم لێوە کرد. ئایا ئەو گۆڕانکاریانی لە خۆرئاوا دەستنیشانمان کرد مۆرکێکی جیهانی وەرگرت؟ لەو باوەڕەیەدام هەر ئەمە ڕوویدا. لە ڕاستیشدا هەر ڕوودەدات. پرسیارەکە ئەوە نییە ئایا شێوازە تەقلیدەکانی خێزان گۆڕانکاری بەسەردێت، بەڵکو پرسیارەکە ئەوەیە کەی و چۆن. لێرەدا زۆر واوەڵاتر سەرکێشی دەکەم ئەوەی بە سیفەتی دیموکراتی سۆزی تازە پێگەشت و ناودێرم کرد نوێنەری بەرەکەیە لە کێشمەکێشمی نێوان کۆسمۆپۆلیەت و ئوسوڵیەت دەور دەبینێت. ئەو ئوسوڵیەتەی پێشتر ئاماژەم پێدا یەکسانی نێوان هەردوو ڕەگەز و ئازادی سێکسی ژنان لەگەڵ خێزان نەریدا ناگونجێت و لەلایە گروپە ئوسوڵیەکان بەر لەعنەت دەکەون. لە ڕاستیدا بەرەنگاربوونەوەیان یەکێکە لە سیما جیاکەرەوەکانی ئوسوڵیەتی ئاینی لە سەرتاسەری جیهاندا. کۆمەڵێک حاڵەتی پڕ دڵەڵاوچێ لە خۆرئاوا ئەوانی تر سەبارەت بە بارودۆخی خێزان هەیە. بەڵام هەڵەیە ئەگەر بڵین هەموو شێوەکانی خێزان لەگەڵ یەکتردا یەکسانن، هەروەها هەڵەش ئەگەر بڵین داڕمانی خێزان نەریتی بۆ خۆی کارەساتێکە. لەبەر ئەوە هەموو تێڕوانینەکانی ڕاستی سیاسی ئوسوڵیەکان سەر لەبەر هەڵدەجێڕمەوە دەڵێم. بەردەوامی خێزانی نەریتی لە هەندێک لایەندا لە زۆربەی وڵاتانی جیهاندا زۆر لە دەرمانی پڕ لە دەڕاڕاوچێترە. لێرەدا ئەو پرسیارانە دەکەین کە گرنگترین هێزەکانی پشگیری لە دیموکراتێتی گەشەسەندنی وڵاتانی زۆر هەژاردا دەکەین کامانن. ئەوان یەکسانی و خوێندنی ئافرەتانە بۆ ئەوەی ئەمە شیاو بێت پێویستە چی بگۆڕین؟ خێزان نەریتی گەورەترین شتە کە پێویستە بە گرنگی و بیگۆڕین. یەکسانی سێکسی بە تەنها باوەڕێکی جەوهەری نییە لای دیموکراتێت، بەڵکو بۆ شادومانی و تێربوونی خۆت زۆر گرنگە. زۆرێک لەو گۆڕانکاریانەی بەسەر ژیان دادێت مۆرکی ئاستەنگیانە و قورسی هەیە. بەڵام ئەو ڕووپێوانەی لە ئەوروپا و ئەمریکا باوە ئەوە دەردەخەن ژمارەیەکی زۆر دیاریکرا و دەخوازن بگەڕێنەوە بۆ دابەشکردنی نەریتی ڕۆڵی نێوان نێرومێ یان بۆ شێوە نایەکسانەکان لە بەردەم یاسادا. لە هەر چرکەیەکدا ئەگەری وا هەبێت دەچمە بەر ئەو باوەڕەی خێزان نەریتی باشترین وێنای خێزانە. بیرم دێت جارێکیان پورە گەورەکەم چی پێنەگوتم. بێگومان ئەو یەکێکە لە خاوەن درێژترین پەیوەندی هاوسەرەتی کە بۆ ماوەی 6 ساڵ هاوسەرەتی کردبوو. جارێکیان دانی بەوە دانا کە بە هەموو ماوەی هاوسەرەتی هەستی بۆ پەڕی بێزاری کردو و زۆر بەدبەخت بووە. بەڵام لە ڕۆژگاری ئەماندا هیچ بەردەبازێکی تر نەبووە.
ئەم بەشەش بە کۆتا هات. دیموکراتیەت. لە 9 نۆڤەمبەری ساڵی 1989 دا لە بەرلین بووم. ئەو کات بە ئەڵمانی خۆرئاوە ناودێر دەکرا. هەندێک لەوانەی بەشداری ئەو کۆنگرەیان کردبوو کە منی تێدا بەشدار بووم سەر بە ئەڵمانی خۆرهەڵات بوون. یەکێک لەوانە پاش نیوەڕۆ بۆ ماوەیەک دیار نەما، بەڵام لەو پەڕی هەڵچووندا گەڕایەوە. لەبەر خۆرهەڵاتی بەرلین بوو. پێی ڕاگەیاندین کە دیواری بەرلین خەریکە لا دەچێت. بەشێکی کەممان بەپەلە بەرەو دیوارەکە بە هەڵەداوان ڕامان کرد. پێشیاندانە بە دیوارەکە و ئێمەش دەستمان کرد بە سەرکەوتن. بەڵام لەلایەن تاقمێکی تەلەڤزیۆنەوە گەڕاینە دواوە. ئەوان هێندە نەبوو کە گەشتبوونە شوێنی ڕووداوەکە. وتیان پێویستە ئەوان بۆ یەکەم جار سەر بکەون تاوەکو بتوان وێنەیان بگرن. بەتایبەتی لەو کاتەی بەسەر پێشەکاندا سەرکەوتین و دەگەینە سەر دیوارەکە. توانیان هەندێک کەس ڕازی بکەن. پاش بگەڕێنەوە و بۆ دووەم جار سەر بکەونەوە. تاوەکو لەوە دڵنیابن کامیرای تەلەڤزیۆن وێنەی باشیان گرتووە. لە نزیک کۆتای سەدەی 20دا بەو شێوەیە مێژوو دروست دەکرێت. هەرگیز تەلەڤزیۆن یەکەم جار ناگاتەوێ. بەڵکو بە شێوەیەک شانۆکان ڕێک دەخات. حەقوا بوو تاقمی تەلەڤزیۆنی خۆیان بۆ پێشەوە بکوتایە. ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە وەک باسی دەکەم تەلەڤزیۆن دەورێکی گرنگی هەبوو لە ڕووخاندنی دیواری بەرلیندا. هەروەهامان ڕۆڵی لەو گۆڕانکاریانە هەبوو کە لە ئەوروپای خۆرهەڵات لە ساڵی 1989 دا ڕوویاندا. دیموکراتیەت ئۆتۆنۆمی هێزی پاڵنەری شۆڕشەکانی ساڵی 1989 بوو. پاشتر ئەوە ڕوون دەکەمەوە کە بڵاوبوونەوەی دیموکراتی چۆن بەتوندی لەژێر کاریگەری ئەو وتانە بوو کە بە پەرەسەندنی پەیوەندیگرتنی جیهانی ناسرا. لەوانەی دیموکراتەتی گەورەترین بیری بزوێنەری سەدەی 20 بێت. ژمارەیەکی کەم دەوڵەت هەیە لەم ڕۆژەدا خۆی بە دیموکراتیەتی نەزانێ. یەکێتی سۆڤیەت و وڵاتانی خۆرهەڵاتی هاوپەیمانی ناسناوی دیموکراتی میلیان لە خۆیان نابوو. هەروەها ئەمڕۆ چینی میلی کاری لەو جۆرە دەکات. ژمارەیەکی کەم دەوڵەت هەن کە زۆر نادیموکراتین، وەک شانشینە نیمچە دەرەبەگیەکانی وەک شانشینی عەرەبی سعودی. تەنانەت ئەم وڵاتانش لە کاریگەری ڕوتی دیموکراتی بەدوور نین. بەڵام دیموکراتیەت چییە؟ ئەم پرسیارە خۆپەسێنەرە ژمارەیەک شیکردنەوەی جیاوازی بەدوای خۆی داهێناوە. دیموکراتیەت نسکێکە چێبڕچەی کاری لە نێوان حیزبە سیاسیەکان بۆ وەرگرتنی کورسی دەسەڵات لە خۆی گرتووە. لەژێر سای دیموکراتیەتدا هەمیشە هەڵبژاردنی ڕێکخراو و ئازاد هەن کە هەموو دانیشتوان بەشداری تێدا دەکەن. ئەم مافی بەشدارکردنی دیموکراتیە هەڵگری مافی مەدەنیەتە، ئازادی ڕادەربرین و گفتوگۆ، ئازادی دروستکردن و بوون بە ئەندام لە گروپ و پەیوەندی سیاسیەکاندا. دیموکراتیەت پشتی بەبیرکردنەوەی هەموویان بە هیچ نەبەستووە. دەکرێت شێوازی جیاواز و ئاستی هاوشێوە لە ممارەسەی دیموکراتی هەبێت. بۆ نمونە دیموکراتیەت لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیادا خاوەنی تایبەتمەندی دژبەیەکن. میوانێکی ئینگلیزی جارێکیان لە هاوڕێ ئەمریکەکەی پرسی چۆن دەتوانی بەرگەی ئەو حکومڕانیە بگرین کە بەهۆی خەڵکانەوە کەوە بێت کە نەتوانی بە خەونیش داوەتی نانی ئێوارەیان بکەیت. ئەمریکەکەش بەم شێ وەڵامی دایەوە ئەی تۆ چۆن دەتوانی بەرگەی ئەو دەسەڵاتدارانە بگری کە بە خەونیش ئەوە نەبینی جارێک بۆ داوەتی ئێوارە بانگێشتت بکەن. لە ڕاستیدا ئەمڕۆ هەمووان بۆ دیموکراتین، بەڵام بەردەوام هەروە نەبووە. بیر و باوەڕی دیموکراتی لەلایەن هێزی باڵادەست و حکومڕانەکانی سەدەی 19ەوە زۆر بەتوندی بەرەنگاری دەبوونەوە. زۆر جار بەگاڵتە جاریەوە مامەڵەی لەگەڵ دەکرا. دیموکراتیەت ئەو باوەڕە بوو کە ئیلهامی بە هەردوو شۆڕشی فەڕەنسی و ئەمریکی بەخشی. بەڵام کاریگەریەکانی زۆر دیاریکراو بووە کە مافی دەنگدان تەنها بۆ کەمینەی دانیشتوان مسۆگەر بوو. هەندێک لەوانەی کە زۆر بە دیموکراتیەت ڕۆشن بوونەوە و پێی هەڕووشاون وەک جۆن ستیوارت میل دەیگوت پێویستە سنوورێک بۆ دیموکراتیدا بنین. لەم بارەیە میل ڕای وا بوو کە پێویستە هەندێک دەنگدەر ژمارەیەکی زۆر دەنگیان هەبێت. لەم بارەیە دەنووسێت حاکیمەکان و بەهرەدارەکان کاریگەری زیاتریان لە نازان و بێتواناکان هەیە. دیموکراتیەت لە خۆرئاوا لە سەدەی 20دا پەرەیسەند. ئەگەر بر لە جەنگی جیهانی یەکەم حەقی دەنگدان بۆ ژنان تەنها لە 4 وڵاتدا هەبوو، ئەوانیش فنلەندا و نەرویج و ئوستورالیا. لەوانەیە لێرەدا مەبەستی ئوستورالیا بێ وڵاتی نەمسا دەگرێتەوە، چونکە ئوستورالیا چ پەیوەندێکی بە کیشوەری ئەوروپاوە هەیە. و نیوزلندا لە سویسرا مافی دەنگدانیان نەبوو تا ساڵی 1974 ئەم مافیان چەنگ نەکەوت. هەندێک لە وڵاتانە بە شێوەیەکی تەواو بۆ دیموکراتی گۆڕا. پاشتر پاشەکشەی لێکرد. هەریەکە لە ئەڵمانیا و ئیتاڵیا و نەمسا و ئیسپانیا و پورتوگاڵ ماوەیەک حکمی سەربازی دیکتاتۆریان بەخۆیانەوە بینی، بەتایبەت لە ساڵانی سێکانی هەفتاکاندا. لە دەرەوەی ئەوروپا و ئەمریکەکانی باکوور و ئوستورالیا ژمارەیەکی کەم دیموکراتی پتەو هەن، وەک حاڵی وڵاتانی وەک ئوستاریکا، ئەمریکای لاتین.
لەگەڵمانەشدا لەم چەند ساڵی ڕابردوودا گۆڕانکاری زۆر ڕوویان داوە لە ناوەڕاستی هەفتاکانی سەدەی 20دا ژمارەی حکوومەتی دیموکراتیەکان دوو هێندە زیادی کردووە. دیموکراتیەت لە زیاتر لە 30 وڵاتدا بڵاو بۆتەوە. لە هەمان کاتدا وڵاتەیە دیموکراتیەکان پارێزگاریان لەمانەوەی دامەزراوەکانیان بە دیموکراتی کردووە. ئەم گۆڕانکاریانە لە وڵاتانی ئەوروپا ڕوویان داوە کە دەکەونە سەر دەریای ناوەڕاست، ئەویش بە کوتەدا بەسەر حکومڕانی سەربازیەکانی یۆنان و ئیسپانیا و پورتوغاڵ. بەڵام کۆمەڵی دووەم کە دیموکراتیان تێدا ڕووی داوە لە هەشتاکانی سەدەی 20دا بە سیفەتی سەرەکی لە ئەمریکای ناوەڕاست و باشووردا ڕووی داوە کە لە 12 وڵاتی دووبارە حکومڕانی دیموکراتی دامەزراوە، لە نێوانیاندا بەرازیل و ئەرژەنتینن. ئەم نمایشە لە بەردەم هەموو وڵاتاندا بەردەوام لە ساڵی 1989دا لە ئەوروپای خۆرهەڵاتدا دوای گۆڕانکاری دیموکراتی کەوتن. هەروها گۆڕانکاری لە هەندێک وڵاتی یەکێتی سۆڤیەت هەمان هەنگاویاننا. هەمان گۆڕانکاری لە هەمان وڵاتی ئەفریقا ڕوویدا، لە ئاسیا گرفت و پاشەکشە لە ئارادا بوو. لە سەرەتا هەفتاکانەوە بە شێوەیەکی شلۆغ هەندێک وڵات ممارەسەی دیموکراتیان دەکرد، وەک کۆریای باشوور، تایوان، فلیپین، بەنگڵادش، تایلەنگ و مەنگۆلیا. هندستان هەر لە سەرەتای سەربەخۆییەوە لە ساڵی 1947 وڵاتێکی دیموکراتی بووە. گومانی تێدا نییە ئەم گۆڕانکارێ بەرەو دیموکراتی بە شێوەیەکی تەواو لە هەندێک وڵاتدا بەڕێوە ناچێت. لەوانەیە لە ڕێگادا نووز بدا لە هەمان کاتدا وڵاتانی وەک ئەرژەنتین، هەندی وڵاتانی ئەمریکای لاتین و کۆماری چیک و پۆڵەندا لە ئەوروپای خۆرهەڵات کە حکمی دیموکراتیان زانیوە بنیادی ئەو حاڵەی پێشی خۆی دەنێتەوە کە حکومەتە دیموکراتیەکان کودەتایان لە دشکراوە. لەوە دڵنیانین ئەم گۆڕانکاریانە چەند بە بەردەوامی بەخۆیەوە دەبینن، بەڵام لە ساڵانی 60ەوە دیموکراتیەت پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. گۆڕانکاریەک هاوشێوەی ئەو حاڵەتەیە کە لە ماوەی 1 سەدەدا بەدەستی هێناوە کە دەکەوێتە پێش 60ەکانی سەدەی 20ەوە. پرسیارەکە ئەمەیە: بۆچی ئەمە ڕوویدا؟ لایەنگرانی بیری سەرکەوتنی تێڕوانینی خۆرئاوایی کە لەسەر بنەمای هاوجوتی نێوان دیموکراتیەت و بازاری ئازاد دامەزرا یەکێک لە وەڵام شیاوەکانی ئەم سیارەمان دەداتەوە. ئەم وەڵامەی مانای وایە سیستەمی تر هەبوون، ئەزمون کراون و شکستیان هێناوە. دیموکراتیەت لە ترۆ پکدایە چونکە باشترینە. ئەو وڵاتانی دەکەونە خۆرئاوا کاتێکیان ویستووە تاکو لەمە تێبگەن. هیچ بەرەنگاریەک لەگەڵ ئەوانەدا ناکەم. دەڵێن دیموکراتیەت باشتر نییە، بەڵام بەحاڵ دەبێتە شیکردنەوەی گونجاو بۆ ئەو ئاڵگۆڕی ئێمێستا. ئەوەمان بۆشی ناکاتەوە بۆچی ئەم گۆڕانکاریە لەم تافی مێژوو ڕوویدا. بۆ ئەوەی بە شیکردنەوەیکی باشتر بگەین پێویستە ئەوە شی بکەینەوە کە بە دژیەکبوونی ڕووکەشانەی دیموکراتی ناودێری دەکەم. کورتێ ئەم دژ بە یەکبوونە ڕووکەشیە لەوەدایە لەو کاتی دیموکراتیەت بە هەموو جیهاندا بڵاو دەبێتەوە، وەک پێشتر باسی ئەو بارودۆخەم کرد. وڵاتانی دێرینی دیموکراتی کە دەبێتە دیموکراتی تازە پێگەشتوەکان هەنگاوی ئەوان هەڵبنێن. بێئومێدیەکی گەورە لە ناو کردی دیموکراتیدا بەرچاو دەکەوێت. ئاسی متمانە بە سیاسەکان لە زۆربەی وڵاتانی خۆرئاوا لەم چەند ساڵەی دواییدا ڕووی لە دابەزینە. ژمارەیەکی کەمتر لە خەڵکی ڕوو لە سندوقەکانی دەنگدان دەکەن، بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ژمارەیەکی زۆر لە خەڵکی دەڵێن هیچ گرنگێک بە سیاسەتی پەرلەمانی نادەن، بە تایبەتی لە نێوانەوەی لاودا. لەبەرچی خەڵکی لە وڵاتانی دیموکراتیدا تووشی بێئومێدی بوون لە حکومەتە دیموکراتیەکانیان، لە هەمان کاتدا لەسەر تاسەری جیهان دیموکراتیەت بڵاو دەبێتەوە. پەرسەندنی ئەو گۆڕانکاریانەی لەم کتێبە شیکردنەوەم بۆ کرد وەڵامی ئەوەمان دەداتەوە. ژیان لای زۆربەی زۆری دانیشتوانی جیهان قەدەرێکی دیاریکراوی نیمچە جێگیر نییە. حکومەتە ستەمکارەکان لەگەڵ پسپۆڕی ژیانی تردا ناتوانێت بگونجێ. لەوانە نەرمونیانی و داینامێکیەت پێویستە بۆ گفتوگۆ لە چوارچێوەی ئابووری ئەلەکترۆنی گردوونی. چیدی ماشێنی هێزی ستەمکار ناتوانێت پشت بە ئەنباری نەرید ببەسێت و ڕێزی لێ بگرێت. لە جیهاندا لەسەر پەیوەندیگرتنی کارە هەڵدەسێت. هێزی ستەمکار واتە ئەوەی لەسەرە و بەسەر ژێرەوەیاندا دەسەسپێنرێت. بارودۆخی ئابووری کە ئابووری سۆڤیەتی سەنتەری و سیستەمی سیستەمکاری تر کە لەسەرەوە بۆ خوارە و ئیدارە دەدا نەیان دەتوانی مامەڵەی لەگەڵ بکەن کە پێویستە بەنا سەنتەریەت و نەرمونیانی هەبوو لەسەر سیاست قۆڕەخکردنی زانیاری کە ئەو سیستەمە سیاسی لەسەر وەستا بوو. لەژێر ساری چوارچەوەی کرانەوەدا لە پەیوەندیگرتنی نێودەوڵەتیدا هیچ پاشەڕۆژێکی نابێ. لەو ڕووداوانەی ساڵی 1989دا لە ئەوروپای خۆرهەڵات ڕوویدا ژمارەیەکی زۆر لە خەڵکی لەسەر شەقامەکان خۆپیشاندانیان سازدا. بەڵام ئەوەی جێگەی تێبینیە بە پێچەوانی هەموو شۆڕشەکانی ناو مێژووە هێندەی زۆر کەم توندوتیژی تێدا بوو. ئەوەی دەرکەوت ئەم ڕژێمە خاوەنی هێزێکی زۆر گەورە بوو. سۆسیالیستی تۆتالیتاری لە بەرچاو نەما وەک ئەوەی هەرگیز بوونی نەوبێت. هێندەی کەم باوەڕیان وا بوو کە ڕژێمی ڕەگەزپەرستی ئاپارتایدی باشووری ئەفریقا بەبێ بەکارهێنانی هێز بۆ بەرەنگاربوونەوەی لاناچێ. بەڵام ئەوە تا ئەمە ڕوویدا.
ئەو ڕووداوە توندوتیژانەی ساڵی 1970 ڕوویاندا تەنها لە کاتی دەست بە سەرداگرتنی کەناڵەکان تەلەڤیزۆن ڕوویدا ئەوانەی نەخشەی ئەم کارەیان داڕشت بوو وێزگەکانیان کرد بۆ یەکەم هەنگاویان شۆڕشی پەیوەندیگرتن زیاتر هانی هاوڵاتانیدا بۆ کارایی و پەرستجانەوەی لەوانی پێشتر جیاواز ئەم پەرەسەنە ئەم حاڵەتی ناڕازایی بوونە لە دیموکراتی کۆنەکان دەردەهاوێژێت لە جیهانێکدا نەری تێیدا پاشەکشە دەکات سیاسەکان ناتوانن پشت بە شێوازە کۆنەکانی هەیبەت ببەسن و بەهانە بۆ ئەو کارانە بهێنەوە کە دەیکەن سیاسەتی پەرلەمانی نەریتی دەبێتە شتێکی گۆشەگیرکراو لە ڕێڕەوی گۆڕانکاری ژیانی خەڵک ئەم دیموکراتیە لەکوێدا خودی خۆیدا وازی لێ دەهێنێت ئایا دەکرێت ئەوە قوبڵ بکەین کە دامەزراوە دیموکراتیەکان بوونەتە پەراوێز ئەمەش لەو کاتەدا کە پێدەچێت دیموکراتیەت جیهان بگرێتەوە ئەو ڕیفراندۆمانەی لە وڵاتە جیاجیەکانی خۆرئاوا کران ئەوە ئاشکرا دەکەن کە چ خەڵکی چ متمانەیەکیان بە حکومەت هەیە لە ڕاستیدا خەڵکی متمانەیەکی زۆریان لەدەستداوە کە کاتی خۆی بە سیاسیەکان و کارکردنی دیموکراتی تەقلیدیان هەبوو بەڵام باوەڕیان بە کرداری دیموکراتی لەق نەبووە لە تازەترین ڕووپێودا کە لە ئەمریکا و ئەوروپای خۆرئاوا کراوە دەرئەنجامەکان ئەوان دەرخستووە لە 90% زیاتری خەڵک باوەڕیان بە حکمی دیموکراتی هەیە جگە لەمە بە پێوەچەوانەی ئەو تێڕوانینەی خەڵکەوە زۆربەی خەڵک گرنگیدانیان بە سیاست لەدەست نەداوە بەڵکو دەرئەنجامەکان بە پێچانەوەی ئەمەوە قسە دەکەن ئێستا خەڵک لە جاران زیاتر گرنگی بە سیاست دەدەن هەروەها ئەو نەوەلاوە وەک ئەوەی بڵاوە وانین کە هیچ گرنگێک لە ژیانیاندا نییە و نامۆن ئەم نەوەیە یان ژمارەیەکی زۆریان زۆر بەرپەچی ئەو بانگەشانە دەدەنەوە کە سیاسەکان بۆ بەهانەهێنانەوە و بۆ هەڵمی و کەوتنیان دەهێننەوە ئەوان ئەم نەوەیە گرنگی بە مەسەلە سیاسەکان دەدەن کە باوەڕیان وایە سیاسەکان هێندەیان نییە بڵێن زۆربەیان وا تەماشای سیاست دەکەن وەک ئەوەی بابەتێک بێت بۆ گەندەڵی کە سیاسەکان دوای بەرژەوەندی خودی خۆیان دەکەون لەبڕی ئەوەی بنیادی بەرژەوەندی هاوڵاتیان بنێن نەوەی نوێ باوەڕی وایە مەسەلەکانی ژینگە و مافی مرۆڤ و سیاسی خێزانی و ئازادی سێکسی بە گرنگترین مەسەلەکان دەزانێت وەک لەسەر ئاستی ئابووری جیهاندا کار بکەن کەم حاڵە لای هەمووان ئاشکرایە لەبەرەوەی زۆرێک لەو هێزانە سنوورەکان دەوڵەتی نەتەوەی دەبەزێنن جێگەی سەرسوڕمان نییە ئەگەر ڕێکخەرە سیاسیەکان هەموو توانایان لەناو گروپە بەرژەوەندی تایبەتیەکان سڕ بکەنەوە لەبەر ئەوەی ئەوان ئەو هێزیان هەیە بۆ جێبەجێکردنی ئەوانەی سیاسەکان ناتوان جێبەجێ بکەن چۆن دەتوانین پارێزگاری لە حکوومەتێکی دیموکراتی کارا بکەین لە کاتێکدا و دەردەکەوێت ئەم دوانە دەسەڵاتیان بەسەر ڕووداوەکان لەدەستداوە لەو بڕوایەدام بتوانین وەڵامی ئەم پرسیارانە بدەینەوە ئەوەی لە وڵاتی دیموکراتیدا پێویستمان پێیەتی قوڵکردنەوەی ممارەسەی خودی دیموکراتیە ئەم گوزارشتە بە دیموکراتیکردنی دیموکراتیەت ناودێری دەکەم بەڵام دیموکراتیەتی ئەمڕۆ پێویستە گواستراوە بێت ئێمە پێویستمان بە دیموکراتیکردنی بان و ژێر ئاستی دەوڵەتی نەتەوەیە لەبەر ئەوەی چرخی گلۆباڵیزیشن وەڵام دەرەوەی بە گلۆباڵکراوی پێویستە ئەم حاڵەتە هێندەی هەموو بوارەکانی تر بەسەر سیاسەکان دەسەسپێت قوڵکردنەوە دیموکراتی کارێکی دیاریکراوە لەبەر ئەوەی ئەو ئامرازە کۆنانەی حکومڕانی لە کۆمەڵگایەکدا کار ناکات کە هاوڵاتێک لە ژینگەیەکی زانیاریاندا دەژین ئەوانەی تێیدا دەژین کورسی هێزیان بەدەستەوەیە و کاریگەریان لێ دەکات ئاشکرایە حکوومەتە دیموکراتی خۆرئاواییەکان هەرگیز وەک حکوومەتەکانی وڵاتی سۆسیالیستی یان شێوازەکان تری حکوومەتی ستەمکاری شتێکی زۆر شاراوایان نەبووە بەڵام لە هەندێک بواردا زۆر نهێنی بووە بابین لە ڕێژەی ئەو نهێنیانە بکەینەوە کە لە ئەمریکا و بەریتانیا بەسەر تاقیکردنەوە ئۆتۆمیەکان دەیان سەپاند بەسەر پەرەسەندنی چاکسازی لە شەڕی ساردا دەیان سەپاند سیستەمی دیموکراتی خۆرئاوایی پشتی بە تۆڕی هاوڕێیانی لاوی و ملکەتی سیاسی و ڕێکەوتنامەی نهێنی بەس بوو ئەمانە زۆر جار پەنا بۆ سمبولە نەریتی و شێوازە نەریتیەکانی هێز دەبن کە بە جۆرێک لە جۆرەکان کەمتر دیموکراتیە ئەنجومەنی لۆردەکان لە بەریتانیا یەکێکە لە نمونە بەرچاوەکان لەو بارەیەوە کاتێک نەریت هێزی خۆی لەدەست دەدات ئەو ڕۆژێک لە ڕۆژان بە شکۆمەندی و ڕێز ناوبراو لە شەڕ ڕۆژێکدا دەبێتە حاڵەتێکی نامۆ تەنانەت دەبێتە جێگەی گاڵتەجاری ڕێکەوت نییە زۆرێک لە ڕووداوە گەندەڵیەکانی ناو سیاست لە جیهاندا لەم چەند ساڵەی دواییدا ئاشکرا کراون ڕووداوی گەندەڵی لە یابانەوە بۆ ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمریکا و بەریتانیا هاواڵەکانی داگیر کردووە گومان لەوە هەیە کە گەندەڵی لە وڵاتانی دیموکراتیەتدا لە جاران زیاتر بووبێت بەڵام ئەوەی ڕوویدا لە کۆمەڵگە کراوەکاندا تیواری فراوان بوو زانیاری کراوە زیاتر بوو گۆڕانکاری لە ناساندنی گەندەڵیدا بەرفراوان بووە بۆ نمونە لە بەریتانیا کودەی هاوڕێیانی گەنج ڕێگایەکی مەئلوف بووە بۆ کردنی شتەکان تەنانەت لە نێوەندی پارتە چەپە میانڕەوەکاندا لەم جۆرە لە کوت لە بازی خەو نەبوونەتەوە بەڵام ئەوەی لەوێدا ڕوویدا حاڵەتێکی قبوڵکراو بوو بەڵام ئێستا بە نامەشروعدا دەنرێ بە دیموکراتیکردنی دیموکراتی شێوازی جیاجیا لە وڵاتە جیاجیەکان وەردەگرێت
ئەوش بە پشبەستن بە باگراوەندی هەرێکیان، بەڵام هیچ وڵاتێکی پێشکەوتوو لە چەپۆکی ڕزگاری نەبووە. مانای بە دیموکراتیکردنی دیموکرات بوونی دابەشکردنی کارایە بۆ هێز، هەتا وەکو هەنووکە وەک لە بریتانیا هەیە زۆر بە توندی هێز لەسەر ئاسی نەتەوەی چڕ بۆتەوە، هەروەها مانای بوونی لێپرسینەوەی کارایە بۆ گەندەڵی لە هەموو ئاستەکاندا. گشت جارێک ئەمە چاکسازی دەستوری لە خۆ دەگرێت. هانی تیواری زیاتر لە بواری مەسەلە سیاسیەکان دەدات، هەروەها پێویستە ئامادە بین لێپرسینەوەی دیموکراتی ئەلتەرناتیڤ ئەزمون بکەین، بەتایبەتی کاتێک ئەم کارە پەیوەندی بە برنەپێشەوەی نزیکبوونە لە نێوان کردەی دروستکردنی بڕیاری سیاسی و گرنگیەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە بێت. حکومڕانی میلی و ڕیفراندۆم جێگەی نوێنەرایەتی دیموکراتی ناگرێتەوە، بەڵام لەوانەی ببن بە هۆکاری بەسوود و تەواوکەری ئەو. هەروها پێویستە پارتە سیاسیەکان لە جاران بەهێزتر بن لە هاوکاریکردنی ئەو گروپانەی خاوەن یەک مەسەلەن وەک گروپەکانی فشاری ژینگە پارێز. هەندێک لە خەڵکی وا تەماشای کۆمەڵگە هاوچەرخەکان دەکەن وەک کۆمەڵگایەکی لێک هەڵوەشاوی نارخراو بێت، بەڵام واقع پێچوان ئەم حاڵەتەیە. خەڵکی زۆرتر دەچن ناو کۆمەڵە و پەیوەندیەکانەوە، زیاتر لە جاران ئەم کارە دەکەن. لە بەریتانیا ئەندامانی گروپە خۆبەخشەکان و گروپەکانی یارمەتیدانی خودی بیست هەندەی ئەندامانی پارتە سیاسیەکان دەبن. ئەمەش بۆ وڵاتانی تریش ڕاستە. ئەو گروپانەی گرنگی بە یەک مەسەلە دەدەن، لەوەی دەتوانن مەسەلەکان بڕوژێنن. ئەو مەسەلانەی بازنەی حیزبی نەریتی لە قۆناغێکی درەنگدا فرامۆش دەکەن. لە پلەی یەکەمدا بەم شێوەیە بە ماوەیەکی درێژ بەر لە ڕوودانی قەیرانی شێتێتی مانگال لە بەریتانیا ئاگانامەیەک سەبارەت بە پیسبوونی زنجیرەیەک خواردن بڵاو کرایەوە. جگە لەمە بە دیموکراتیکردنی دیموکراتی پشتی بە سەرپەرشتیکردنی ڕۆشنبیری مەدەنی بەهێز بەستووە کە بازاڕەکان ناتوان ئەم ڕۆشنبیریە بەرەهم بهێنن. هەروها ئەمە لەتوانێت ئەو گرفتە هەمەجۆرەی گروپە بەرژەوەندی تایبەتیەکانیش نییە. ناکرێت وا بیر لە کۆمەلگا بکەینەوە کە تەنها لەم دوو کەرتە پێکاتوە. کۆمەلگای مەدەنیمان هەیە، خێزان و ڕێخستنی نائابووری لەخۆ گرتووە. کرداری بنیادنانی دیموکراتی بەشێکە لە بەشەکانی ڕۆشنبیری مەدەنی شکۆدار کە کۆمەلگای مەدەنی ئەو پێگەیە کە پێویستە ئاراستی دیموکراتی بە لێکتربردننی شەو لە خۆ بگرێت. دەکرێت ئەم بوارە مەدەنیە و بناغە ڕۆشنبیریەکەی لەلایەن حکوومەتەوە پارێزرێت. بە دیموکراتیکردنی دیموکراتی تەنها بۆ بە دیموکراتیە پتەوەکان گرنگ نییە، بەڵکو لەوانەیە ببێتە هۆی بنیادنانی دامەزراوەی دیموکراتی لە وڵاتێکدا کە ئەم دامەزراوەیە تێیدا لاوازە یان بچووکە. بۆ نمونە لە رووسیا کە سەرمایەداری مافیان گەشەی سندووە لەگەڵ بوونی سیمای باڵادەستی بەهێز کە بەشێکە لە میراتی ڕابردوو، ناتوانانی بەتەنها بە پەیڕەوکردن لە شێوازی بنیادی لەسەرەوە بۆ خوارەوە کۆمەڵگایەکی زۆر کراوە و دیموکراتی بنیاد نانرێت. پێویستە لە خوارەوە بۆ سەرەوە لەباری دووبارە زیندووکردنەوەی ڕۆشنبیری کۆمەڵگای مەدەنی ئەم بنیادە دروست بکەین. هەرگیز جێکەوتی هێزی بازار ناتوانێت جێگەی دەسەڵاتی دەوڵەت بگرێتەوە. جا ئەم هێزانە ئەگەر خاوەنی جێگیریش بن لە دوجاردا ئەم حاڵەتەش بەرزەسەر بکەن. دیموکراتیەتی کارام بە کورسیەکی سێقاز بەراورد کرد. پێویستە هاوسەنگێک لە نێوان حکوومەت و کۆمەڵگەی مەدەنی و ئابووریدا هەبێت. ئەگەر یەک لەو ڕەهەندانە زاڵ بوو بەسەر دوانەکەی تردا، ئەوە دەمانگەیەنێتە دەرئەنجامی خراپ. لە یەکێتی سۆڤیەتی جاران دەوڵەت بەدەستی بەسەر هەموو لایەنەکانی ژیان گرتبوو، ئابووریەکی پڕ ژیانی نەبوو. هەروەها دەوڵەت کۆمەڵگەی مەدەنی خنکان بوو. ناکرێت ڕاگەیاندن بکەینە دەرەوەی ئەم هاوکێشەیە. ڕاگەیاندن بەتایبەت تەلەڤیزۆن خاوەنی پەیوەندیەکی دوولانەیە بە دیموکراتیەتەوە. لەلایەن یەکەمە وەک جەختم لێ کرد، سەرهەڵدانی کۆمەڵگەی زانیاری گردوونی بەهێزێک حیساب دەکرێت. هەوڵی فراوانکردنی چوارچەوەی ممارەسەی دیموکراتی لەلایەکی ترەوە تەلەڤیزۆن و بوارەکانی تری ڕاگەیاندن مەیلی تێکشکاندنی بواری دایلۆگی گشتی دەدەن. ئەویش بەهۆی ئەو کارە هۆکارەکانی ڕاگەیاندن دایدەمەزرێنن بۆی کە بەهاکانی کێشە سیاسەکان کەم دەکەنەوە و مۆرکێکی کەسی پێدەبەخشێت. جگە لەمە گەشەسەندنی کۆمپانیا ڕاگەیاندنە زەبەلاحەکان کە خاوەنی مۆرکێکی فرە ڕەگەزین مانای وایە دەوڵەمەندە خاوەنکارە نابەرهەمێنەکان خاوەنی هێزێکی گەورن. ناکرێت بەرەنگاربوونەوەی ئەم جۆرە هێزە بە تەنها بۆ سیاسەتی نەتەوەی جێبهێڵین. بە سیفەتێکی سەرەکی بە دیموکراتیکردنی دیموکراتی تا ئاستێکی دەوڵەتی نەتەوەی بوەستێت. لە ممارەسەی تەواودا سیاسەتی دیموکراتی تاوەکو هەنووکە گریمانەی بوونی کۆمەڵگایەکی نەتەوەیی کردووە، بە خودی خۆی حکومڕان دەکات. دەتوانێت ئەو سیاسەتانەدا بڕژێت کە بەلایەوە گرینگە، واتە ئەو بوونی دەوڵەتێکی خاوەن سەروەری سەپاندووە. بەڵام مەسەلەی سەروەری لەژێر سایەی گلۆباڵایزیشندا بۆتە مەسەلەیەکی ناڕۆشن. لەگەڵ ئەوەی تاوەکو ئێستا دەوڵەت و دەوڵەتی نەتەوەی بەهێزن، بەڵام وەک زانای سیاسەتناس دێڤید هڵدا دەڵێت نائامادەیی بەرفراوانی دیموکراتی لە نێوان دەوڵەت و دەوڵەتی نەتەوەیی هێزە گەردوونیەکان کە کاریگەری لە ژیانی هاوڵاتیان دەکەن پەر دەبێت. ڕێسکە ئایدۆلۆژیەکان و هەڵکشان و داکشانی ئابووری جیهانی و گەڕانکاری لە تەکنۆلۆژیا پەیوەندیگرتنی جیهاندا
ڕێز لە سنوورە نەتەوەیەکان ناگرێت ئەمیان لە کردە دیموکراتیەکان یاخیا وەکوتم ئەمیان هۆکارێکی سەرچیە بۆ دارمانی سەرنجڕاکێشان دیموکراتی لە وڵاتانەی لە گەشەکردنی وێنادا ناسیوەتی وا دیارە قسەکردن لەسەر دیموکراتی لەسەر ئاستی بەرفراوان لە دەوڵەت کارێکی تەواو ناواقعیە ئەم جۆرە بیرکردنەوانە یەکەم و پێش هەموو شتێک بەر لە 100 ساڵ قسەی زۆری لەبارە کراوە لە بڕی ئەوەی بێتە هۆی بەدیهێنانی سەدەیەکی هەماهەنگی گردوونی ئەمە بۆ هۆی ڕوودانی هەردوو جەنگی جیهانی زیاتر لە 100 میلیۆن مرۆڤ لە سەدەی 20 بوونەتە قوربانی جەنگ ئایا ئێستا بارودۆخەکە جیاوازتر بووە؟ ئاشکرایە کە کەس ناتوانێت لەمە دڵنیا بێت ئەگەرچی من وا هەز دەکەم بارودۆخەکە گۆڕاوە هۆکارەکانی ئەمانەم لە بەشەکانی تردا ڕوون کردوتەوە جیهان زۆر جێگیرە وەک بەر لە سەدەیەک بەر لە ئێستا هەروەها سروشتی کۆمەڵگای نێودەوڵەتی گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵام لەو دیوی پارەکەدا کۆمەڵی گرفتی هاوبەش کە ئەمڕۆ بەرەو ڕووی دەبینەوە دەبینین وەک ڕسکە ئایدۆلۆژیە گردوونیەکان کە لە هەمویان گەورەترا بەڵام چۆن دەتوانین دیموکراتی بدەین و سەرپەرشتی بکەین کە لە ئاستێکدا بێت لە ئاستی دەوڵەتی نەتەوەی گشتیدا سەرنج لە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و دامەزراوە دەوڵەتیەکان دەگرم نەتەوە یەکگرتووەکان وەک لە ناوەکەیەوە دیارە وەک پەیوەندی نێوان دەوڵەتە نەتەوەیەکان وایە لایەنی کەم تاوەکو ئێستا کە زۆر بەدەگمەن لەسەرەوەی دەوڵەتان لایداوە لە ڕاستیدا پەیماننامەکەی جەخت لەوە دەکاتەوە کە نابێت کاری وا بکات بەڵام یەکێتی ئەوروپی جیاوازترا من وای دەبینم کە نمونەیەکدا دەمەزرێنێت دەگرێت لە هەرێمەکانی تری جیهانی هاوشێوەی دامەزرێنێت ئەوە لەیەکێتی ئەوروپادا گرینگە ئەوە نییە کە دەکەوێت ئەوروپاوە بەڵکو وەک ڕابەرێکی شێوازی نەتەوە بڕوایە پێچاوانی ئەوەی هەندێک لایەنگرن و ڕەخنەگر باسی لێوە دەکەن دەوڵەتێکی فیدراڵی نییە هەروەها دەوڵەتێکی سەرونەتەوەیی نییە هەروەها بەتەنها پەیوەندی نێوان وڵاتان نییە ئەو دەوڵەتانەی کە چوونەتە ناو یەکێتی ئەوروپاوە بەخواستی خۆیان دەسبەرداری هەندێک لە سیماکانی سەروەری خۆیان بوون تاوەکو بتوانن بچنە ناو یەکێتیەکەوە هەروەها یەکێتی ئەوروپاش بە خودی خۆی دیموکراتی نییە وتەیەکی بەربڵاو هەیە دەڵێت ئەگەر یەکێتی ئەوروپا خۆی داوای ئەوە بکات بچێتە ناو یەکێتی ئەوروپاوە ئەوە داواکەی ڕەت دەکرێتەوە یەکێتی ئەوروپا بەو پێوانە دیموکراتیانەوە پێیوەست نییە کە بەسەر ئەندامەکانیەوە دەیتەسپێنێت لەگەڵ ئەمەشدا وەک باوەڕ هیچ شتێک ڕێگر نییە لەوەی لە پاشە ڕۆژدا ببێتە دیموکراتی پێویستە لەسەر ئێمە فشار بخەینە سەر ئەم ئاراستەیە لە گۆڕانکاری بوونی یەکێتی ئەوروپا کە وەک چوارچێوەیەکی یەکێتی ڕژێمی جیهانی تەماشای بکەین پشتگیری لە یەکێک لە بنەما سەرەکیەکان دیموکراتی دەکات ئەویش ئەو باوەڕەیە کە دەڵێت سیستەمی نەتەوەبڕ دەتوانێت بەشداری کارەی لە کردەی دیموکراتیدا هەبێ لە چوارچێوەی دەوڵەتدا بە هەمان توانای کە لە نێوە وڵاتاندا دەیکات دادگاکانی ئەوروپا بۆ نمونە کۆمەڵێک بڕیاری گشتگیری دەرکردووە لەوانە پاراستنی مافی تاگەکانی و لە هەموو وڵاتانی ئەندامدا دەسەڵات هەیە کاتێک لە کۆتای سەدەی 20دا تەماشای جیهان دەکەین ئەو هۆکارانەمان دێتە پێشچاو کە لە یەک کاتدا ئومێد و ڕژبینمان دەداتێ بڵاوبوونەوەی دیموکراتی نمونەیە کە دەتوانین لە لوبنان ئاماژەی پێ بدەین لە ڕووکەشدا دیموکراتی لە گوڵێکی ناسک دەچێت لەگەڵ بڵاوبوونەوەشیدا سیستەمە سەرکوتکاریەکان هێشتا هەرماون هەروەها مافی مرۆڤ لە چەندەها وڵاتی جیهان پێشەڵ دەکرێت بەسەدەها هەزار کۆسۆفی ناچارکران زێدی خۆیان جێبێڵن هەموو حکومەکانی یاسا وەستێنرا لێرەدا دەمەوێت هەندێک وشەی ڕۆژنامە نووسێک وەربگرم کە خۆی گەواهی ڕووداوەکان بووە نزیکەی 9 میلیۆن پەنابەر لە مەکدۆنیا هەن چۆن نانیان دەدرێتێ کەس نازانێت ورن بۆ مەکدۆنیا و یارمەتیان بدەن ئەمە لە ڕۆژنامەی تۆرنتۆی دەیلی ستار بڵاو کرایەوە و ڕۆژنامە نووسەکەش ئارنست هەمانگوای بوو لە بەرواری 20 ئۆکتۆبری ساڵی 1922 لەوانەیە لە یەکێک لە ئێمە ببورن کە باوەڕی وایە هەندێک گرفتی ئاڵۆسن ئومێدی چارەسەربوونی نییە پێدەچێت گەشەسەندنی دیموکراتی پێویستی بەوە بێت لە زەویەکی بەپیتدا بۆ ماوەیەکی درێژ بچێنین لەو کۆمەڵگە و هەرێمانەی خاوەن مێژوویەکی کورتی دیموکراتین خاوەنی ڕێگێکی قرچۆکن دەتوانن بیپڕوقێنن لەگەڵ ئەمەشدا لەوانەیە هەموو ئەمانە و بەو باوەڕی کە دیموکراتی گوڵێکی ناسکە دەتوانین بە ئاسانی لەژێر پێماندا بیپڵشێنینەوە لەوانەیە وا پێویست بکات لە سەرمان وەک ڕووەکێکی بەهێز تەماشای بکەین کە دەتوانین لە خاکی کاکەردا بڕوێت ئەگەر ئەوەی من دێڵم ڕاست بێت فراوانبوونی چوارچێوەی دیموکراتی بە گۆڕانکاری بنیادی ناو کۆمەڵگەی جیهانیە و پێیوەستە هیچ شتێک بەبێ خەبات نایەتە دی کە بەرفراوانکردنی چوارچێوەی دیموکراتی لەسەر هەموو ئاستەکان شایستەی خەباتە و دەتوانین بەدەستی بهێنین ئەم جیهانە لە دەستچۆمان پێویستی بە ڕێژەیەکی کەمتر لە حکومڕانی نییە بەڵکو بە پێچەوانەوە حکمی زیاتری پێویستە هیچ شتێک ناتوانێت ئەم کارە قورسە بکات مەگەر تەنها دامەزراوە دیموکراتیەکان نەبێت ئەم پەرتووکە کۆتایی پێهات ئومێد دەکەم سوودی هەبێ بۆتان